سەرچاو کاگاشتی سەرچاو کاک سلێمان بەڕێزم هەنە بەخێر بن سەرچاو بەڕێزم زاریە سەرچاو کاک هەستیار زلفت شۆڕکەوە با بدا لە ڕوو تۆز و ئارقم بۆ بسڕێتەوە زلفت شۆڕکەوە با بدات لە ڕوو تۆز و ئارقم بۆ بسڕێتەوە هەستی نامۆیی سەرمایم شەوم سووتانێکە بیر بەرێتەوە هەستی نامۆیی سەرمایم شەوم لە سووتانێکە بیر بەرێتەوە ئاخ لە سووتانێکە بیر بەرێتەوە سەرچاو بەخێر بێن جۆ سەرباڵی فریشتەی سپی سەفەر بکە بۆ ئەم هەوارە جۆ سەرباڵی فریشتەی سپی سەفەرێ بکە بۆ ئەم هەوارە بە دیار دوو دەستی و ئەندێشەی تۆوە سەرتاپەی جانێم کانگەی ئازار بە دیار دوو دەستی و ئەندێشەی تۆ سەرتاپەی جانێم کانگەی ئازارە سەرچاو بەخێر بن سەرچاو بەڕێزان ئایزان Angusti nərmət beni sərçav Bankula xavna arəm bimsatê Angusti nərmət beni sərçav Bankula xavna arəm bimsatê شویشیا مگر هر تنها هناس گرمی تو
كوا بدال الروح توز وارقة بو بسريتوا صوف الشور كوا بدال الروح توز وارقة بو بسريتوا حستينا موين سرما يمشو لسوتانكا بير بريتو حستينا موي سرما يمشون لسوتانك بيربريت تو لسوتانكا بير بريتو سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان. ئەلبەتە ئەم کۆپڵە هۆنراوەیە کە بورهان مەجید دەیڵێ لەلایەن جوبەجیانەوە دابەزیوە، بەڵام تا ئێستاکە موفەسیرەکان سەبارەت بە تەفسیری ئەم دەقانە ناکۆچیان هەیە. هەندێک لە موفەسیرەکان دەڵێن کاتێک دەڵێ زولفت شۆڕکەوە با بدات لە ڕووم، مەبەستی ئەوەیە کە حۆریەکانی بەهەشت کاتێک پیاوانی بەهەشت دەچن بۆ بەهەشت بە حۆریەکان دەڵێن زولفت شۆڕکەوە با بدات لە ڕووم، و دەڵێن هەر جارێک حۆریەکان یەک نیگات بۆ دەکا تام و چێژەکەی بۆ ماوەی 70 ساڵ دەمینێ. ئەمە لە ڕوانگەی تەفسیری ئەتەبەری. بەڵام ئەزەمەخشەری دەڵێ نەخێر، لەم کۆپڵەیەدا بەراوردکاری دەکرێت لەگەڵ ژنانی حۆریەی بەهەشت لەگەڵ ژنانی ئەم دنیاە. ئەوەی ڕاستی بێ ئیختیلاف هەیە لە تەئویل. شرۆڤەکاران ناکۆکن سەبارەت بە لێکدانەوەی ئەم دەقا کە ئاەتی یەکەم و ئاەتی دووەم ئاماژەی پێدەکەن. و دواتر دەڵێ هەستی نامۆیی سەرمای ئەم شەوە، دەڵێ لە ڕاستیدا لە بەهەشدا نە سەرما هەیە نەگەرما، بەڵام کاتێک ئینسان نامۆ دەبی، بۆ نمونە کاتێک با و کوڕەکەی لە دۆزەخدا دەسووتێ و خۆی لە بەهەشدا دەبێت لە ناو حۆریەکان، ئەو کاتە حەز بە جۆرێک لە سەرمابوون دەکا، بەڵام ئەو سەرمابوونە جۆرێک لە خۆشی پێدەبەخشێ. ئەوە لە ڕوانگەی تەفسیری ئەلکەشاف ئەزەمەخشەری. وا سەرتاپای جانم کانگای ئازارە، ئەوە دەڵێتن پیاوانی دۆزەخ خاوار دەکەن، دڵێن سەرتاپای جانمان کانگای ئازارە، واتە حەز بە ئازار دەکەین لە هەموو شوێنێکی جانمان، و ئەو خۆی ئەعجازی زانستیە، چکە کاتێک ئینسان شوێنێکی ئازاری هەیە هەموو لەشی هەست بە ئازار دەکات. ئەمە ئەعجازی زانستیە لەم دەقەدا. ئەم دەقەت چۆن دەکرێت ئەوە مرۆڤ نووسیبی؟ ممکن نییە مرۆڤ بیتن، چکە من تەحەدا دەکەم هەر کەسێک بتوانێت کۆپڵەیەک وەکو ئەم کۆپڵەیە بنووسێ کەوا تەعبیری تێدابی، هەستی تێدابی، جوانی تێدابی، وردی تێدابی، زمانەوانی تێدابی. هیچ کەسێک ناتوانی بەم شێوەیە بە شێوەیەکی جوان کە فەساحەت و تەڵاوەتی تێدابی ناتوانێت دەقێکی لەم بابەتە بنووسێ. و من تەحەدای 200 ملیۆن عەرەب دەکەم ئەگەر بتوانن دەقێکی لەم چەشنە بنووسن. من تەحەدای هەرچی موسڵمانی جیهانە دەیکەم با کوردی لێ دەربچێ، کوردی با لێ دەربچێ، هەرچی موسڵمانی جیهانە، بە ئیندۆنیزی، بە بەنگلادشی، بە هیندی، بە پاکستانی، بە ئەفغانی، بە ئێرانی، بە تورکی، بە فارس، بە جیبۆتی، بە ئەریتری، بە سۆماڵی، بە مەغریبی، بە عەرەب، بە خەڵکی دورگەی عەرەب کە بتوانن یەک کۆپڵە وەکو ئەمە بنووسن کە پڕ هەست بێ. تێڵە ئەو من تەحەدایەکەم کرد بڕۆم بێنم، ناتوانم. دەتوانن؟ دەتوانم؟ تێڵە بڕۆم بهێنم. بە نیوەی پیتەکانی کوردیشە دێڵە دێ بە نیوەی پیتەکانی کوردیشە هەمووی تێدا نییە. باشە، بۆ نمونە ژئی تێدا نییە. باشە، چئی تێدا نییە. باشە، دێڵە دەی چیتان گوت؟ دەبەنجێک بۆ منی نووسیوە لە یەکێک لە پۆستەکانم، دەڵێ لە مولحیدەکان لە تۆ بێ ئەخلاقترم نەبینیوە، ڕۆژێک دەمەوێ دیبیت لەگەڵدا بکەم سەبارەت بە ئەخلاقی سەروەری جیهان. ئەخلاقی سەروەری جیهان، فەخر العالەمین، باوکە ڕۆ
ئای 6 ساڵە هاوار دەکەین لێمان بووە شەرم پارەشیان پێدەدەین بۆیەی بێن دیبەیت بکەن مەلاکانتان جورئەتیان تێدانە لەولاوە تڕکەنێک کە کاتێک چوون بۆ سەر ئەکاونتەکەی دەبینم شیوەن و داد و بیقان دەکا بۆ مرسی دەیەوێتن بێ ئیتر ڕوبەڕووی پشتیوان عەبدوڵڵا بێتەوە سەیرە دووچاری کۆمەلگایەکی زۆر سەیر و سەمەرە بووین لەولاوە تورکیا و تاوەکو ناوچەکانی دەوروبەری سلێمانیش بردومان دەکا ئیتر جورئەتی تێدانە بۆ پۆستێک بکە سەبارەت بە مەحکومکردنی تورکیا بەڵام هاتیە سەبارەت بە مۆرسی محەممەد مورسی دەستی کردیە بە شیوەن و گریان کاتێک مناڵ و هەرزەکار بووم کاتێک هێرشێک دەکرا بۆ سەر یەکێک لە وڵاتە عەرەبیەکان گاڵتەمان بە وڵاتانی عەرەبی دەکرد چکە ئەحزابی عەرەبی و ڕێکخراوی عەرەبی و وڵاتانی عەرەبی تەنها مەحکومیان دەکرد لە ئاستی مەحکومکردن دەمانەوە بەڵام ئەمڕۆکە خۆمان بووین بە گاڵتەجار لەگەڵ ئەوەش تورکیا هێرش دەکا بردومان دەکا دەکوژێ دەبڕی نەک تەنها جورئەتمان تێدانیە مەحکوم بکەین بەڵکو هاتین پاساو دەدۆزینەوە بۆ تورکیا و بە گۆڕان و بەنەوەی نوێ و بە پارتی و بە یەکێتی و بە هەموو ئەحزابە سیاسەکانی کوردستانی باشوور پاساو دەدۆزنەوە بۆ تورکیا کە مافی خۆیەتی لە کوردستانی باشوور دەدا بەڕاستی بووین بە شەرمەزاری بۆ میلەتی کورد بووین بە شەرمەزاری بۆ گەلانی کوردستان بووین بە شەرمەزاری بەرامبەر وەک دەڵێن دنیا و قیامەت تۆ بڵێ پارە ئەوەندە بێنی تۆ بڵێ پۆست و پایە ئەوەندە بێنی کە مرۆڤ سەرشۆڕبی نەتوانی هەڵوێز نیشان بدا بەرامبەر بە شەڕانگێزترین وڵاتی ناوچەکە کە هەڵوێستی خۆی نیشان بدا باشە سەیری ئەو دنیای بکە چی لێ هاتووە کورد چۆن بووە بە قەشمەرجار کورد چۆن بووە بە قەشمەرجار اینجا کاتێکی دێن قسە دەکەین سەبارەت بە میلەتی کورد دەڵێن میلەتێکە هەمیشە ئامادەیی نۆکەری و کۆیلایەتی تێدا بووە ناسیۆنالیستەکان دەست بە قسە دەکەن پشتیوان عەبدوڵڵا ئیهانە بە میلەتی کوردەکە پشتیوان عەبدوڵڵا بڕوای بە کوردایەتی نییە پشتیوان عەبدوڵڵا دژی میلەتی کوردە سەیرە هەر بەڕاستی سەیرە باشە منم ئیهانە و سوکایەتی بە میلەتی کوردەکەم تەنها لەبەرەوەی کەسێکی ناسیۆنالیستی نیم یا کە بە درێژایی مێژوو گاڵتەیان بە میلەتی کورد کردیە گاڵتەیان بە چارەنووسی میلەتی کورد کردیە پشتیوان عەبدوڵڵا بوو تەجروبەی بە دەوڵەتبوونی کوردستانی باشووری لە ڕێگای ئیتیفاقیەی پاریس لەبار برد یا کامە حیزبی سیاسی بوو پشتیوان عەبدوڵڵا بوو شەڕی ناوخۆی کرد پشتیوان عەبدوڵڵا بوو چوو ئیتیفاقی لەگەڵ بەعەز کرد پشتیوان عەبدوڵڵا بوو لە ئۆکتۆبەری 1995 چوو دەبابەکانی تورکیای هینا بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان دواتر من پشتیوان عەبدوڵڵا بوو چوو پاسداری هێنا دواتر پشتیوان عەبدوڵڵا بوو چوو بەعسی هێنا پشتیوان عەبدوڵڵا بوو چوو بەشیر حەدادی کرد بە جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕاستی شەرم لە خۆتاندا بکەنەوە لە کاتێکدا هەروەک جارێشتر وتم کاتێک مناڵ و هەرزەکار بووم کاتێک هێرش دەکرا سەرگەشێک لە وڵاتانی عەرەبی دەمابینی لایەنی کەم وڵاتانی عەرەبی بە ئەحزاب و بە ڕێکخراوەکانیان مەحکومیان دەکرد بەڵام ئەمڕۆکە حیزبەکانی کوردی جورئەتیان تێدانیە کە مەحکومی ئەو هێرشەی تورکیا بکەن بۆ سەر خاچی هەرێمی کوردستان و هەرچی مناڵ و تاڵ و کە لێمان بوون بە سیاسەتمەدار هاتوون تەنانەت لە ئەنگری تورکیا دەکەن بە جۆرێک لە جۆرەکان پاساو بۆ تورکیا دەهێننەوە کە گوایە تورکیا مافی خۆیەتی بەڵام هەرگیز ئەوانە بۆمان ڕوون دەبێتەوە کە سیاسەتمەدار نین بەڵکو ئەوانە جاشۆڵکەن جەحش چکە ئەگەر سیاسەتمەدار بووان دەبوایە بتان زانیایە بە تایبەتی لەم دوایەدا پەکەکە هیچ هێرشێکی نەکردوتە سەر خاچی تورکیا بەڵکو دوای ئەوەی ئۆردوغان شکستی خوارد لە هەڵبژاردنەکانی ئەستەمبۆڵ هات بە ئەوەی قەرەبووی ئەو شکستەی بکاتەوە هێرش دەکاتە سەر پەکەکە هێرش دەکاتە سەر خاچی هەرێمی کوردستان لەبەر ئەو بۆم ڕوون بۆتەوە ئەوانەی کەوا دەچنە دیوەخانەکەی بنەماڵەی بارزانی جگە لە کۆمەڵێک مرۆڤی گەوج و دەبەنگن شتێکی تر نییە کۆمەڵێک مرۆڤی دەبەنگ و گەوجن شتێکی تر نییە و لە 29 ساڵی ڕابردوو ڕاستەکەی من لە کوردستانی باشوور سیاسەتمەدارم نەبینیوە تەنها مرۆڤی دەبەنگم بینیوە دەبەنگەکان دەبەنگ هەڵدەبژێرن
ئەوە میلەتەکەی منە لە خلالی 30 ساڵی ڕابردوو لە کاتێکدا کەسانی ئازادی خواست کەسانی دادپەروەر کەسانێکی خەمخۆر بۆ میلەتەکەیان پڕشەق دەکرێن لە شەقام و جادەکان خەڵکانی تر چەپڵە بۆ دەسەڵات لێتدا ئەوە بارودۆخی میلەتی کوردە شەرمە بەڕاستی شەرمە ئینسان و ویژدان و کەرامەتی خۆی بفرۆشێ بۆ $200 یا $300 بۆ بەرگریکردن لە دەسەڵاتێک کە 54 بانکی ئەوروپی پڕپارە کردیە بۆ خۆی و بۆنەوەکانی شەرم بکەنەوە یەک تۆسقاڵ شەرم بکەنەوە ژیانی مرۆڤ ئەوەندە ناهێنی مەرگ لە پێشمانە جا ئەمڕۆ بیا بەیانی بیاد و بەیانی هیچ کەسێکمان کۆشک و تەلار لەگەڵ خۆمان نابین بۆ ناو گۆڕەکانمان هەمووی بەجێ دێلین هەر هەمووی بەجێ دێلین بەڵام هەمیشە خەریکی ئەوە بوون وشتیتانە خەڵک بگەوجێنن دەسەڵاتی کوردی هەروەک زۆر جاریتر باسم کردیە لە 29 ساڵی ڕابردوو تەنها 5 جۆر مرۆڤی بەرهەم هێناوە مرۆڤی گەوات کە بە گاو دەست پێ دەکا گوخۆر کە بە گە دەست پێ دەکا گەوج کە بە گە دەست پێ دەکا گانکەر کە بە گە دەست پێ دەکا و هەروەها گەندەڵ کە بە گە دەست پێ دەکا سەیر و سەمەرەیە وڵاتانی جیهان کاتێک دەڵێن 5G واتە 5 great power واتە گەورەترین پێنزل هێز لە جیهان بەڵام ئێمە 5 گافی ترمان بەرهەم هێناوە ڕێک پێچەوانەی شتەکانی تر هەمووی ئیهانە و سوکایەتیە هەر هەمووی لە چوارچێوەی ئەحزابەکانتان لەغاو کراون ناتانەوێت ڕاستیەکان ببینن هەر هەمووتان کاتێک دەبن بە ئەندامی حیزبێکی سیاسی حوشەی خۆتان نابینن تەنها بەرامبەرەکەتان دەبینن ئەو کاتە مرۆڤ جوان دەبێت کاتێک دێتە دەرەوە و ڕاستیەکان دەبینی ناتانەوێ و دیارە بەشێک لەو دژایەتی ئێمە کەوا کراوە لە خلالی چەند ساڵی ڕابردوو تەنها موسڵمانان نەبوون بەڵکو دیارە چێ بووینە کە پەیجەکانمان دادەخەن ئەکاونتەکانمان دادەخەن دەیانەوێت دەنگمان بگرن هەموو شتێک بە میلەتی کورد کرا لە خلالی 29 ساڵی ڕابردوو هەموو شتێکی قبول کرد لە ئەخیرەکەش تۆ هاتی دەڵێ بژی بابەوە باشە وە گوێن بە پشتیوان عەبدوڵڵا دەی وەگەوەی وابی پشتیوان عەبدوڵڵا تۆی برسی کردێ پشتیوان عەبدوڵڵا دەست درێژی کردۆتە سەر تۆ پشتیوان عەبدوڵڵا ئیتر کەرکوچی لە دەستداوە پشتیوان عەبدوڵڵا نۆکەری تورکیا بۆ پشتیوان عەبدوڵڵا نۆکەری سعودیە بۆ پشتیوان عەبدوڵڵا نۆکەری قەتەر بووە پشتیوان عەبدوڵڵا نۆکەری ئێران بووە هەمیشە لۆجیک و منطقتان لە دەست داوە تواناتان نییە لۆجیکانە منطقانە بیرکەنەوە سەبارەت بەو ڕووداوانەی کەوا لە ئارادایە تەنها دڵتان بەوە خۆشە بۆ نمونە مشکلە نییە کابرا سەلەفیە مادام موسڵمانە تەنانەت نۆکەری بۆ قەتەرش بکات تەلەڤیزیۆنێکی بۆ دابنێ زۆر تەبیعی و زۆر ئاساییە وەک ئەوە وابێ کاتێک تەلەڤیزیۆنێکی بۆ دەکاتەوە بە خۆڕایی بۆی دەکاتەوە لە بەرامبەردا ئیتر نۆکەری بۆ ناکە وەگەوەی وایەکەوە عەلی باپیر کاتێک ئێران تەلەڤیزیۆنی بۆ دەکاتەوە تەواو بە خۆڕایی بۆی دەکاتەوە پەیوەندیتان نییە بە مێژووی ئەم پیاوە کە چ خیانەتکارێک بووە پەیوەندیتان نییە بە مێژووی هیچ کەسەوە منم پارەی ئێوەم خواردیە منم ئێوەم بێ ئیش کردیە منم موچە بە ئێوە نادەم منم نەوتی کوردستان دەدزم منم 7,000 مزگەوتم بۆتان کردوتەوە بۆی زیاتر بگەوجێنرێن منم بدعم هێناوەتە ناو ئیسلامەکەتانەوە نییە ئەو دەسەڵاتە باش لە عەقلیەت و سایکۆلۆژی ئێوە شارەزایە باش دەتان ناسەیە چکە دەزانی میلەتێکی گەوجین چکە دەزانێ ڕقمان لە ڕاستی و حەقیقەتە حەزمان لە درۆیە حەزمان لە گەوجاندنە حەز دەکەین بگەوجێنرێن ڕۆژانە دێها تەلەڤیزیۆن دانراوە دێها کەناڵی ئاسمانی دانراوە بۆ گەوجاندنی خەڵک ئەڵبەتە بنەماڵی بارزانیش ئەو ڕاستیە باش دەزانێ لە ڕێگای ڕێکخراوی خێرخوازی بارزانی لەگەڵ ئەوەش هەژارێکی زۆر هەیە لە کوردستان دەچی کاری خێرخوازی دەکات لە ناو موسڵمانانی بۆرما چکە دەزانی میلەتەکەم گەوجە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتوو بتوانی چەند کورسیەکی جاتر بێنی بڵێ ئەوە نەبوو چوو یارمەتی موسڵمانانی بۆرمایدا ئەوە نەبوو هێنەمان بینی چوو یارمەتی موسڵمانانی بۆرمایدا ڕێکخراوی خێرخوازی بارزانی وەگەوەی وایە هەژار لە کوردستان بوونی نەبێ وام لێ هاتووە لەبەر هەژاران ئەسڵەن بە تەواوی لە سۆشیال میدیا ڕابکەم چکە ڕۆژانە نیە خەڵک پەیوەندی نەکا و داوای کۆمەک نەکا وەگەوەی وایە منیش ئیتر هین بم لە کوردستان
تۆزێک بیرکەنەوە، یەک تۆز قاڵ بیرکەنەوە. لە هەموو دنیا نەبووە ژن ببێ بە مەلا، لە کوردستان ژنیش دەکەن بە مەلا. سەیری ئەو کارە زادەی بکە، سەیری ئەو کارە زادەی بکە. لە هەموو دنیا نەبووە، لە جیهانی ئیسلامی نەبووە ژن ببێ بە مەلا، لە کوردستانەکەی من ژنیش بە مەلا دەکەن. سەیری کارە زادە. باشە، ڕقتان لە ڕاستیە، ڕقتان لە خۆشەویستیە، ڕقتان چزانم لە هەموو شتێکی جوانە. چکە دەسەڵات دەزانێت کاتێک ئەخلاقتان لێ دەسێنێتەوە دەتوانی باشتر بەسەرتاندا ساڵ بێ و بەلفعل توانی ئەو کارە بکە، بەلفعل توانی ئەو کارە بکە ئەخلاق لە تاکتاکی کۆمەلگای کوردی لە کوردستانی باشتر بسێنێتەوە. کاتێک ئەخلاقی لێستنەوە تۆ ناتوانی ڕوبەڕووی ئەم شەیتانە ببیتەوە، چکە تەنها مرۆڤی خاوەن ئەخلاق دەتوانێت ڕوبەڕووی شەیتان بێتەوە. کاتێک دەڵم شەیتان مەبەستم دەسەڵاتی دیکتاتۆریە، دەسەڵاتی خوێنڕێژە، دەسەڵاتی دژە مرۆییە. تەنها مرۆڤی خاوەن ئەخلاق لەگەڵ ئەوەش ڕەنگ بێ بڕوای بە ژیانێک ترنەوی، بەڵام هەمیشە ئامادەیە ژیانی خۆی بکا بە قوربانی بۆ گشت. ئەوە کێشەی ئێمەیە، ئەوە کێشەی کۆمەلگای ئێمەیە کە ڕوبەڕووی بوونەتەوە. 6 ساڵە گوێن دەدەن، لە گوێنەکانتان نەکەوتن. پێغەمبەری درۆزن لە بەرهەمەکانی دیارە، سەرکردەی درۆزن لە بەرهەمەکانی دیارە. باشە، فەرموو کاک فەرموو. دەی کامیرەت بۆچی ئایزم فەرموو. ئەوە جارە کامیرەشت نییە، دەمێکە دەڵی کامیرە فەرموو. دێڵە دەی کامیرە بنێرە، دەی بزانین چییە. فەرموو. کامیرە بنێرە بزانین چییە. دەی کامیرە بنێرە. ڕقتان لە ڕاستیە، ڕاستیتان ناوێ. 6 ساڵە 6 ساڵە دەقتان نەما بە عەرەبی بۆتان نەخوێنمەوە. کامیرە نەمانەی خەمە سەر دەقەکانتان. تەفسیری تەبەری و قورتوبی و کەشاف و زەمەخشەری و جەلالەین و سەیوطی و ئەڕازی نەما بۆتان نەخوێنمەوە بە زمانی عەرەبی و نەیکەم بە زمانی کوردی. ئەوەی لە ئێوەم بیست تەنها جوێنە، چکە لایەن دوو لاوە ئێوە بێ ئەخلاق کراون، لایەکیان دەسەڵاتە، لایەکیان ئاینە. ئەم دووە تەواوکەر یەکن بۆ ئەوەی لە ئەخلاق داتان ماڵن و توانیویانە سەرکەوتوو بن، توانیویانە سەرکەوتوو بن، تەواوکەری یەک بن، توانیویانە بتان گەوجێنن. باشە، توانیویانە بتان گەوجێنن. هەر بە فەعلیش لەوەدا زۆر سەرکەوتوو بوون. هەر وەک لە ڕابردوو ئاماژەم پێی کرد، ژمارەی دانیشتوانی ئوردن زیاترە لە ژمارەی دانیشتوانی، تۆزێکی زیاترە لە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان، بەڵام ژمارەی مزگەوتەکانی ئوردن 2000 مزگەوتە، لە کوردستان 7000مان هەیە. باوکەڕۆ. باشە، و لە ڕوانگەی توڕاسی ئیسلامیتان نەبووە و نابێ لە شارێک 2 مزگەوت هەبێ. باشە، فەرمودەی لەسەر فەرمودە دەڵێ نابی لە شارێک 2 مزگەوت هەبێ. 2 مزگەوت هەبێ، دانەیەکیان ڕاستی و دانەیەکیان منافقە. باشە، بەڵام گریمان مەبەست لە شار گەڕەکە، لە هەر گەڕەچێک نییە چەند مزگەوتێکی لێ نەبی. بۆچی؟ ئایا ملەتی کورد پێویستی بە نەخۆشخانە نییە؟ پێویستی بە سێنتەری گەنجان نییە؟ پێویستی بە شوێنی پەروەردەکردنی گەنجان نییە؟ بەڵێ. من دەسەڵات بەدەستەوە بگرم، دەبی کۆرسێکی 20 ساڵی دابنێم تەنها بۆ ئەوەی دەمی ملەتی کورد پاک بکەمەوە لە جوێندان، کە جوێن بە نێوگەڵی بنێری بۆ نێوگەڵی دایکی خەڵک. دەبی 20 ساڵ، دەبی بیکەم بە مەنهەجی دراسی، لە پۆلیەکی سەرەتایی و لە ڕۆزەوە بخوێنرێت تاوەکو لە زانکۆکانیش. تاوەکو زانکۆکانیش دەبی بخوێنرێ. ڕۆژانە نیو کاژمێری یەکەم لە جیاتی دەرسی دین فێر بکرێن کە جوێن نەدەن، کە تۆزێک دەمتان پاک بکەنەوە. باشە، تۆزێک دەمتان پاک بکەنەوە. جارێکی تر من کات خۆی هەرزەکار بووم، کاتێک گوێم لێ دەبوو هێرش دەکرا سەر وڵاتێکی عەرەبی، هەموو وڵاتانی عەرەبی بە ئەحزاب و ڕێکخراوەکان مەحکومیان دەکرد. پێدەکەنیم لە شوێنی خۆم، وەکو غەوار تۆشی لە شانۆگەری کەسە گیاوەتەن، دڵە دێن هێرشمان دەکەنە سەر
جامعەی عەرەبی دانیشت و مەحکومی کرد پێدەکەنی کە تەنها مەحکومکردنیان لەدەست دێ بەڵام ئەمڕۆکە حیزبەکانی کوردی و ڕێکخراوەکانی کوردی لە کوردستانی باشوور جورئەتیان تێدا نیە هێرشەکەی تورکیا مەحکومیش بکەن بەڕاستی گاڵتەجاڕین هەر بەڕاستی گاڵتەجاڕیە خۆ لەو لاوەش بێی ئەگەر بڵێ کاکەجان ملەتی عەرەب خەڵکی باش و محتەرەمی تێدایە پشتیوان عەبدوڵڵا ڕقی لە ملەتی کورد دەبێتەوە ئەگەر بڵێ ملەتی کورد بەڵێ دەستی هەبووە بووە بەجاشی عوثمانیەکان و دەستی هەبووە لە قەتل عامی ئێرمەنیەکان پشتیوان عەبدوڵڵا ڕقی لە ملەتی کورد دەبێتەوە باشە ڕقی لە ملەتی کورد دەبێتەوە چکە ناتانەوێت ڕاستی ببینن کارەسات ئەوەیە ناتانەوێت ڕاستی ببینن ناتانەوێت ئاوڕێک لە مێژی خۆتان بدەنەوە ڕقتان لە ڕاستیە لغاو کراون لغاو کێشەکە لەوەدا لغاو کراون ڕێگایان لێگرتون ڕاست و چەپ ببینن جار بەجار ئاور بدەنەوە هەر ملەتێک ئاشنایەتی نەبی بە مێژوی خۆی هەمیشە و بۆ ئەبەت ڕێگای کەرێتی دەگری لەگەڵ ڕێزم بۆ کەر چکە تۆ دەبی مێژوی خۆت بخوێنیەوە ئاشنابی بە مێژوی خۆت بۆی ئەو هەڵانە و ئەو فەڵتانەی لە مێژوو داوتە دەرسی لێوەربگری جارێشتر دووبارەی نەکەیتەوە بەڵام تۆ ناتەوێت بخوێنەوە تۆ نەخوێنەواری و ئەوانەی ناویان لە خۆیان نایە مێژ و نووس هەمیان مرۆڤی کلااوچی و لەگەڵ ڕێزم زۆربەی زۆریشان سەرسەرین کاتێک دێن باسی مێژوو دەکەن بەدرۆ باسی مێژوت بۆ دەکەن هەموو مفەسیرەکانی عەرەب بخوێنەوە کە کۆنترین مفەسیری قورئانە هاتیە بەوپەر زۆربەی زۆریان بە پاساوێکی کەمەوە هاتوون زۆر ڕازگۆیانە تەفسیری دەقەکانی قورئانیان کرێت دەچی قورئانی ئاسان دەخوێنێ و تەفسیری ئاسان دووبارە درۆی کردیە ڕۆچووەتە ناو درۆوە چکە دەیانێت درۆ لەگەڵ خەڵکدا بکەن هەمیشە کورد حەزی لەوەیە ئێمەنەوەی میدیا و کەی خوسترەوین ئێمە میلەتمان تۆقاندیە پێمان ناوێری دانەری تۆپی زەمان چکە دانەری تۆپی زەمان تۆپی پێ و ئێمەش ناپاڵممان پێ بە ناپاڵم لێ دەدەین ئێمە ئازاین ئێمە یەکەم شارستانیت بووین لەسەر گۆی زەمین ئێمە میلەتانی جیهانمان دەهەژاند ئێمە بێ ئەوەی یەک شتیشی سەبارەت بە مێژوو بخوێنێتەوە بێ ئەوەی یەکشت سەبارەت بە مێژووی ڕاستەقینەی میلەتی کورد بزانێ کەوا چۆن بە درێژایی مێژوو جاش بووین دژی خۆمان وەستاوین خۆمان خۆخۆرین هەمیشە نۆکەر بووین هەمیشە نۆکەرایەتیمان کردووە ئەوە بابستە دەرەوە تخوا تااقەتی ئەو گوێنانم نییە جارە خۆ قسەم لەسەر ئاینەکەشتان نەکردیە بۆچی واز ناهێنن تۆزێک ئەخلاقتان هەبێت تۆزێک ئەخلاقتان هەبێ ئەخلاق تۆزێک ئەخلاقتان هەبێ تۆ دەگەی باشە جا میلەتی کوردیش تەبعێکی هەیە و کاتە گوێنە دەگری یا ئاوا دەکە یا لەسەر چیچکان دادەنیشی تۆ دەگەی یعنی لە بیرت کرد شەیتانێک هەیە تایبەت دێ پەنجە دەخاتە ناوکوونی کۆمتە و تڕت پێ دەکا یعنی من نازام ڕسم گرتنی وام نەبینیوە یعنی ڕسمی وام نەبینیوە ڕسمێکیش گرتی لەسەر چیچکان دانیشتیە یا لا دەرگەیەکی سیارە دەکاتەوە شاین دەخاتە سەر ئۆتۆمبیلم هەیە بە قودرەتی قادر دەڵەگەی لەبەرەوە تۆ ناتوانی ڕێگای خۆت ببینی ڕۆشن ببینی ڕێگای خۆت ڕۆشن بکەیتەوە هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەیتەوە ئەگەر هاتوو مێژوو نەخوێنیتەوە و ئاشنایەتیت بە مێژوو نەبی ئێمە نەمانتوانیوە مێژوی خۆمان بخوێنینەوە و مێژوو نووسانیشمان هەر هەمووی کلااوچی بووینە لەناو کووردا مێژوو نووس بوونی نەبووە هەمووی درۆ برام بخوێنەوە سەوارەت بەڕابردوو الطبري ابن كثير مروج الذهب المسعودي ابن أثير ابن الجوزي السيوطي نازانم چێ دار و بەرد دەڵێن بە شمشێر کوردستان داگیر کرا مێژوو نووسی کورد هاتیە نەخێر کورد بەخۆی لە دوورەوە چەپ لە ڕێزانی کرد بۆ دڕندەکانی دوورگەی عەرەب هەلا بیک هەلا بیک هەلا هاتن ڕزگارمان کرد هەمووشت لەسەر بنەمای درۆ شەوانە کاتێک سەر دەخەنە سەر سەرینەکانتان بیر دەکەنەوە کە بەیانی چۆن درۆ بکەن یا درۆ بخوڵقێنن شەوانە کاتێک سەر دەخەنە سەر بالیفەکانتان ئەڵبەت ئەگەر هاتوو بیر لە حۆری و غیلمان و ولدانەکان نەکەنەوە بۆ بەیانی بیر دەکەنەوە چ درۆیەک بکەن چ درۆیەکی شاغدار بکەن یاخود چ کۆمیدیایەک بخوڵقێنن بۆی بڵێن بەڕاستی فشەکەر و نوکتە چییە
فشەکەر و نوکتەچی لە ناو میلەتی کووردە بووە بە تایتڵێکی زۆر بەرز. باشە، بووە بە شتێکی زۆر 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 بەرز. شانازی پێوە دەکەم. باشە، لە ناو میلەتی کورد شانازی بە فشەکەری دەکرێت. باشە، اینجا لەگەڵەوەش کەناڵێکی فەیسبوک بە ئێمە ڕەوا نابینن. کەناڵێکی فەیسبوک بە ئێمە ڕەوا نابینن. سەیرە، بڕۆن مێژووتان بخوێنەوە، بە درێژایی مێژوو نۆکەر بووینە. باشە، باشە کاک برای ئێستا کامیرەت دەمێ بە چاوە، بە چاوم کامیرەت دەمێ. باشە، باشە، گاڵتە جاڕین هەڵەگەی هاتوون پاساو بۆ ئۆردوغان دەدۆزنەوە، بە ڕاست و چەپ، بە گۆڕان و ناگۆڕان، بە پارتی و بە نایەشێتی، بە تفڵی جەدید و لەگەڵ تفڵی کۆن، بە هەر هەمووی، بە ئیخوانی و بە کۆمەڵ و بە سەلەفی، هەر هەمووی پاساو بۆ ئۆردوغان دەدۆزنەوە. وەگەوەی وابی بڵێن دەستت خۆش بی، بەڵام ئێمە ڕاستەوخۆ ناتوانین بڵێن دەستت خۆش بی، بەڵام خەتای پەکەکەیە. وەگەوەی وایە ئەو هێرشەی تورکیا ئەمڕۆ بوونی هەبێ، وەگەوەی وایە کە ئەو هێرشەی تورکیا و تۆرانیەکان 100 ساڵە دەستیان پێکردیە بەوەی کەوا قەمسی ملەتی کورد بکەن ئەمڕۆیە. وەگەوە وایە کەوا ملەتی کورد لە کوردستانی باکوور جینۆسایدی لەسەر نەبوو بێ، جینۆسایدی کەلتوری. ئەمڕۆ حاڵەتەکە نوێیە بەهۆی پەکەکە. ئەی بۆچی ناگەڕێنەوە بۆ بەر لە ساڵی 1984 کاتە کوشت و کوشتاریان دەکرد لە ناو شارەکانی کوردستانی باکوور. ئەو کاتیش پەکەکە بوونی هەبوو؟ هەرگیز. ناتوانن ڕاستی بینن، چکە میدیاتان لەبەردەستە دەتوانن خەڵک بەلا ڕێدا بەرن. کێشەکە لەوەدایە، پارەی نەوت زۆرە، پارەی ئەندام پەرلەمانی زۆرە، پارەی دزی زۆرە، پارەی گەندەڵی زۆرە، پارەی گەوادی زۆرە، پارەی گوکەری زۆرە، پارەی گانکەریتان زۆرە، کەوا دەسەڵات پێتان دەدا بۆ گەوجاندنی ملت لە ڕێگای میدیاکانەوە. و تەنانەت پارتی دوو مەترەقەی کوردستان بەوەش نەوەستا کە لە ئاستی میدیاکانی خۆیدا ببینێتەوە ڕۆژانە دێها ڕۆژنامە چاپ دەکا کەس نایخوێنێتەوە، دەبیبی کە بەلولەی گولە بە ڕۆژە فرۆشتن، بەوەش ناوەستێ دەوێتن دەبی سۆشال میدیاش کۆنتڕۆڵ بکاتن. لە ڕێگای هەندێک کەس هیناویێتە ناو سۆشال میدیا بۆ لە خشتەبردنی خەڵک. باشە، بۆ لە خشتەبردنی خەڵک دەیەوێت سۆشال میدیاش کۆنتڕۆڵ بکە. سەیرە، پیجەکانمان ڕیپۆرت دەکەن، ڕیپۆرتی بکەن، بڕوا بگە لێتان بێ منەتم. باشە، هەر گاڵتەشم بە عەقڵتان دێ. دەسەڵاتی ئێوەش کورتە. دەسەڵات بۆ سەدام نەما، بۆ قەذافی نەما، بۆ هیتلەر نەما، بۆ مۆسۆلینی نەما، بۆ ستالین نەما. باشە، بۆچێ بۆ قەیسەر و بۆ ئەسکەندەری مەقدۆنی و بۆ نازانم چێ نەما. پێتان وایە ئێوە لە دەسەڵاتدا بمێنێن مناڵە ورکەکان؟ هەرگیز ناتوانن. گەر هاتوو منیش نەبینم مناڵەکانم دەیبینن. من باکم نییە هەر ئێستا لە شوێنی خۆم بمرم. هەڵەگەی بەگونی ئەبوو هورەیرە پشیلەکەم، من لە مەرگ ناترسێم، چکە بە درێژایی تەمەنم بەسەر بەرزی ژیاوم، خیانەتی نیشتیمانیم نەکردووە، جاشایەتیم نەکردووە، نەبووم بە باسی، زەرەر و زیانم لە کەسێک نەداوە، دەست درێژیم نەکردوتە سەر کەسێک، ئیهانە و سوکایەتیم بە هیچ کەس نەکردووە. ئەوە ئێوەن ئیهانە و سوکایەتی دەکەن. باشە، ئێوە لە ڕێگای تێڕوانینەکانتان ئیهانە و سوکایەتی بە میلەتێک دەکەن. باشە، من نەبووم. وە کاتێک دووە هەناسەش دەدەم زۆر بە ئارامی دەیدەم، چکە زانیومە کە چۆن بژیم. هەمیشە وا ژیاوم کە خودایەکی ڕازگۆ و دادپەروەر و جوان و پڕ مەحەبەت بوونی هەیە، کە کاتێک دەمرم ئەگەر هاتوو ئەگەری بوونی هەبێ بەو خودایە شاد بم، وەکو ئێوە نیم لەسەر بنەمای ڕق، قین، خۆفرۆشی، جاشایەتی، کلاوات، درۆ، دەست درێژی، تەحەڕوش بژیم. هەرگیز. ڕۆژانە درۆکردن لە میدیاکانی کوردی دەنگ دەداتەوە. باشە،
ڕفتان لە ڕاستیە و بەلا ڕێدابردنی ڕاستیەکان. وابزانم هیچ کەسێک نەماوە لە کوردستانی باشوور گوێن بەدایکی پشتیوان عەبدوڵڵا نەدا لە موسڵمانەکان. وابزانم هیچ کەس نەماوە لە کوردستانی باشوور لە سمێڵ قوتەکان، لە کاڵفامەکان، لە موسڵمانە کیوتەکان کە گوێن بۆ دایکی پشتیوان عەبدوڵڵا نەنێری. ئافرین بەڕاستی جێگای شانازین، هەر بەڕاستی جێگای شانازین. مەسیحی مەزن دەڵێ پێغەمبەرانی درۆزن لە بەرهەمەکانیان بناسنەوە. ئەوە بەرهەمی حەمەی کوڕی ئامەیە. باشە کەواشی کردیە دەسەڵاتێکی لەو چەشنە بەسەری دازاڵ بێ. باشە کە دەسەڵاتێکی لەو چەشنش بەسەری دازاڵ بێ، چکە عەقڵیان لە مێشتی خەڵک داوە. ئەگالەکە بریتیە لە مانع التەفکیر کە ڕێگا دەگرێت لە بیرکردنەوە. لا تەسئەلوا عن ئەشیاء تبدە لەکم تەسوؤکم. نەکەن پرسیار بکەن سەبارەت بە شتانێک کە خراپ دەبێ بۆتان. ئەگە پرسیار بکەن دەستگای پاراستن دێ. فەسلکو تێتان دەبڕن. باشە مشکلە نیە فەسلکو لە دۆزەخدا بێتن یاخود لێرە بێ، یاخود بە دەردی زەردەشت و کاوە گەرمیانیتان دەبن. ئاگادار بن نەکەن. شتە سوورەکە ئیتر هینە، هێڵی سوورە، جمودی عەقائیدیە، بوونی هەیە، نابێ بۆ تۆ نییە پرسیار بکەیت. تۆ بۆ خۆت دانیشە لە خوارەوەی کۆمەلگا لەگەڵ ڕێزم وەکو سەگ جار بەجار پارچە ئێسقێک تێدەگرین بۆ خۆت. ئەگەر بوو دەدەینێ، ئەگەر نەبوو ملت بشتێ. بڵێ تەوەکەلت عەلە الله، پشتم بە ئەڵڵا بەست. ئەڵڵا خۆی ڕزق دەدا، ئەڵڵا خۆی کەسێک دەوڵەمەند دەکا کە خۆی دەیەوێ و کەسێک هەژار دەکا کە خۆی دەیەوێ. بڕۆن بۆ کونج و کەلەبەرەکانی مزگەوت دەست بۆ ئاسمان بەرز بکەنەوە. ئەوەیە سەیریکە تەواوکەری یەکن. هەردوو لا یەکتری باش دەناسن. ئاوا چوونەتە ناو یەکەوە. باشە ئاوا یەکتریان گرتووە. اینجا دەی 6 ساڵە لە جوێنکردن نەوەستاوی. 6 ساڵە لە جوێنکردن نەوەستاوی، لە جوێندان نەوەستاوی، تەنها خەریکی جوێندانی. باشە تەفەننیش دەکەی لە جوێن. ملەتانی جیهان تەفەنن دەکەن لە شتی جوان، لە بیری جوان، لە بیرۆکەی جوان. لە ڕابردوو میلەتی کورد تەفەننی دەکرد لە هۆنراوە، لە شەعر. بەڵام ئەمڕۆکە میلەتی کورد تەفەنن دەکا لە شتە قێزەوەنەکان. لە ڕابردوو لەگەڵ ئەوەش چەوسانەوەمان لەسەر بوو جوانترین شانۆگەری میلەتی کورد دروستی دەکرد. لە ڕابردوو لەگەڵ ئەوەش چەوسانەوەمان لەسەر بوو جوانترین گۆرانی و مۆسیقا میلەتی کورد بەرهەمی دەهێنا. لە ڕابردوو لەگەڵ ئەوەش چەوسانەوەمان لەسەر بوو توانیمان عەبدوڵڵا پەشێ و شێرکۆبێکەس بەرهەم بهێنین. بەڵام ئەمڕۆکە دەبینی کۆمەڵێک گەجەر و گوجەر بەرهەم هاتوون لە ژێرناوی شاعیر و ئیتر گۆرانی بێژ و مۆسیقاژەن و لەگەڵ ڕێزم بۆ هەندێک کەمی باش هەتاوەکو دوایی. ئەوە دەبینی لە کۆمەلگای کوردی بوونی هەیە. ڕاستیەکان وەلاوەندراون، جوانەکان وەلاوەندراون، قێزەوەنەکان لە شوێنیان دانراوە. چکە تەنها مرۆڤی قێزەوەنە خۆی دەفرۆشێ. مادام خۆشت فرۆشت لە قێزەوەنی بەرەو قێزەوەنی دەڕۆی، ناتوانێت داهێنان بکەیت. نەمبینیوە مرۆڤی خۆفرۆشت لە ژیانیدا بتوانی داهێنان بکە. هەرگیز شتی وانە بووە و ناشتوانی داهێنان بکەیت. جا خۆفرۆش چ خۆت بە دەسەڵات بفرۆشی، یا چ خۆت بە دابوونەریتی دورگەی عەرەبی بفرۆشی، یا چ خۆت بە تورکیا بفرۆشی، یا چ خۆت بە ئێران بفرۆشی، یا چ خۆت بە قەتەر بفرۆشی، یا چ خۆت بە ئیسرائیل بفرۆشی، یا چ خۆت بە ئەمریکا بفرۆشی. بە هەر کامێک لەوانە خۆ فرۆشتن هەر خۆ فرۆشتنە. باشە خۆتان فرۆشتووە، ئەحزابەکانتان سەرتاپای خۆیان فرۆشتووە. دێن ئێمە تاوانبار دەکەن بە خۆ فرۆشی. سەیر و سەمەرەیە بەڕاستی، زۆر سەیر و سەمەرەیە. هەرچی ئەحزابی سیاسی هەیە لە کوردستانی باشوور پەنجەی بۆ درێژکە. خۆ فرۆشە و میلەتی کوردی فرۆشتووە بە جۆرێک لە جۆرەکان، لە کۆمەڵی ئیسلامیتەوە، لە سەلەفیەکانەوە، لە یەکگرتووی ئیسلامیەوە، لە بستنەوەی ئیسلامیەوە، لە پارتیەوە، لە یەکێتیەوە، لە نەوەی نوێوە، لە گۆڕانەوە، هەتاوەکو دوایی خۆی فرۆشتویە بە یەکێک لە وڵاتانی ئەقلیمی. ئینجا هاتوون و هەموو تاکێکی کورد خۆی فرۆشتووە و هەموو تاکێکی کورد خاوەن چەند کەسایەتیە. چونکە ئەم دەسەڵاتە و هەروەها ئەم ئاینە نەک تەنها
توانی ڕیزەکانی میلەتی کورد پەرش و بڵاو بکە، بادینان و سۆران و هەولێری و سلێمانی، خەڵکی شار و خەڵکی دێهات، گەڕەک و گەڕەک، پارتی و یەکێتی و گۆڕان، بەڵکو ناوخودی ماڵی کوردیشی تەفروت و ناکرد، ناوخودی کەسایەتی کوردیشی تەفروت و ناکرد. هەر یەکێک لە تاجی کورد خاوەن چەندەها کەسایەتیە. لەولاوە دەسەڵاتێکی سۆشیال دیموکراتی دەوێت بیمەی بێکاری تێدابی، ئازادی تێدابی، دادپەروەری تێدابیتن، ئیتر بیمەی تەندروستی تێدابیتن، تەکنەلۆژیای تێدابی، بەڵام لە هەمان کاتدا دەمانەوێ شەریعەتی ئیسلامی باشە ئەلقورئان و دەستوورنا ئەوەمان دەوێتن. جاوەرە تۆ ئەو دووە لەگەڵ یەکتری بگونجێنە، تۆ وەرە ئەو کەرە لەو قوڕە دەربێنە کە دەگەی ئەو کەرە لەو قوڕە دەربێنە، بزانم چۆن لەگەڵ یەکتری دەگونجێ، بزانە لە ناو خودی خۆیدا و ناسیۆنالیستیشە، کار ساتەکە لەوەشدایە کە دەگەی بڕوای بە ناسیۆنالیزمی کوردی هەیە، چونکە سەربەیەکێک لەو حیزبانەیە، بڕوای بە ناسیۆنالیست و فاشزمی عەرەبی هەیە چونکە موسڵمانە، و بڕوای بە سیستەمێکی سۆشیال دیموکراتیش هەیە کە لە دەرەوەی ناسیۆنالیزم و ئاینە، هەر لە ناو خودی خۆیدا بۆ بە چەند کەسایەتی باشە، لە ناو خودی خۆیدا بۆ بە چەند کەسایەتی خۆشی نازانی چی دەوێتن، خۆشی نازانی چی دەوێتن، و ئەو سەر لێ شێوانە خودی دەسەڵاتیش بەرهەمی هێناوە، خودی مەلاکانیش لە مزگەوت بەرهەمیان هێناوە بۆی سەر لێ بشێوێ، چکە کاتێک مرۆڤ سەری لێ شێوە تۆ وەکەوەی وایە کەوا لە ژینگەیەکی تەم و لێڵاوی بە ڕێگادا دەڕۆی، ڕاست و چەپت نابینی، ئەستێرە لە ئاسمان نابینی، درەخت نابینی، سەوزایی نابینی، بە ڕێگای هەڵەدا دەڕۆی، و لەبەرەوە کۆمەڵگای کوردەواری بە ڕێگای هەڵەدا ڕۆیوە، زۆریش بە ڕێگای هەڵەدا ڕۆیوە، خانەوادەیان هەڵوەشاندەوە، هەموو شتیان هەڵوەشاندەوە، خەزور دەست درێژی دەکاتە سەر بووگەکەی، برادەی کاتە سەر براژنەکەی، کوڕی کاتە سەر دایکی، نازانم چی دەیکاتە سەر چی، سەر تاپای. کاتێک دەڵێم دەسەڵاتی دیکتاتۆری یا ئەو دەسەڵاتی کە پلان دادەنێ بۆ ئەوی بێ بە دەسەڵاتێکی دیکتاتۆری، یەکەم کار دەیکا بریتیە لە داماڵینی تاکەکانی کۆمەلگا لە ئەخلاق. ئەگەر توانیت تاکەکانی کۆمەلگا داماڵی لە ئەخلاق دەتوانی بەسەریان دازاڵبی، چونکە خاڵی هاوبەش لە نێوان مرۆڤانی شۆڕجێر بریتیە لە ئەخلاق. کەرهات و ئەخلاقت هەبوو یەکان گیری دروست دەبێ، وشیاری دروست دەبێ، بۆیەری دروست دەبێ، بەڵام ئەگەر ئەخلاق نەما هیچی نامێنێت و دەسەڵات بە ئاسانی دەتوانی زاڵ بێ، و ئەوە دەبینین کەوا لە کوردستانی باشوور بوونی هەیە، و توانیویانە لەوەدا سەرکەوتن بەدەست بێنن. باشە ئەگەر بەیانیان لە خۆ هەڵسای ماستی تورکیت نەبوو تووڕە دەبی، گوێگوێ بەوە نادەیکەوە بۆ نمونە تورکیا هەرێمەکەت بردومان دەکا سەیرە، ئەگەر هاتوو شیری تورکیت نەبی تووڕە دەبی. باشە ئەزام چ بەڕێزێک فەرموو لە ستەنیشدا نەگرا. سەرچاو هەر بژیت فەرموو هەر بژیت دەنگت تۆزێک دەنگت کزە تۆزێک دەنگت کزە لای نازم لای بەڕێزان دەنگی چۆنە کاگاری ئێستا باش فەرموو. ئێستا باش دکتۆر بڕوا بکە دەنگت نا یەک دقیقە قسە بکە تۆ قسە بکە کاگاری کاگاری
کاری زۆر بەداخەوە دەنگنی هەموو بەڕێزان دەڵێن دەنجی نییە و دەنجی زۆر خراپە ئەگەر بتانی ئۆتۆمبیلەکە لە شوێنێک ڕابگری بتانی ئۆتۆمبیلەکە لە شوێنێک ڕابگری دیارە ئۆتۆمبیل لێ دەخوڕی لە شوێنێک ڕابگرە داوای کامێرە بکەوە بە چاوان کامێرەت پێ دەین بە چاوان کامێرەت پێ دەین ئەوەیە کارەساتی میلەتی کورد ئەگەی نا دەنگ باش نییە دەنگ باش نییە بزانم چه بە ڕێزێشتر دەوێت قسە بکە بەڵێ دەنجی خراپ بوو دانیال عەلی فەرموو فەرموو ئەو بۆی وەرنەگیرە تۆ کامێرەت نییە ئیبراهیم قارەمان ئەگەر تۆی خۆت کامێرە بنێرە دانیال عەلی جارێکتر فەرموو زەحمە نەبێت لەسەر تەنیش دانێ بۆی بتوانی وەری بگری ئیبراهیم قارەمان دەتەوێت خۆت کامێرە بنێرش کامێرەت نییە لای من خۆت کامێرە ئەو بۆ دووەرنەگیراوە بۆ دووەرنەگیراوە بزانم کامیرە بزانین جارێکتر بزانین کامیرە بە ئاوە کاگاری بزانین بینێڕینەوە فەرموو بۆ بناردیەوە قسە بکە دەنگم باشە ئێستا باشە کاکە ئێستا باشە دیانی یەک دەنگە دەنگ دەهات دکتۆر تۆ باسی دکتۆر تۆ باسی کۆیلایەتی دەکەیت و باسی کورد دەکەی بەڵێ ببوورە من نازانم بۆ لای من دووبارە دەنگی دووبارە دەبێت من قسە ناکەم تۆ قسە بکە کاکە من قسە ناکەم تۆ قسە بکە فەرموو ئێستا باشە نازانم بۆ وای لێدێ نازانم بۆ وای لێدێ بەڵێ ئێستا باشە دەنگم دکتۆر باش فەرموو دکتۆر تۆ باسی کۆیلایەتی کوردت کورد لە هەموو ڕوێکەوە کۆیلەیە دکتۆر لە هەموو ڕێکەوە دکتۆر کورد کۆیلەیە کورد کەی ڕێز دەگرێت لە خوێنەواری دکتۆر با من ڕاستێکت پێ بڵێم هیوادارم هیچ لێم عاجز نەبیت زۆربەی ئەوانەی کە دێنە لایڤەکەت کەسانێکن ڕقی دنیایان لە خوێندنەوە و خوێنەواری هەیە تۆ وا دەزانی کە تۆ دادەنیشی بە مێژووی 5 ساڵ تۆ ماندوو بوویتە بە 6 کاژمێری و هاو کاژمێری چیتە سەرچاوە تێناوە چیتە پەرتووکە تێناوە و چیتە شیکاری تێناوە بۆ ئەم بینەرانە تۆ وا ئەزانی دانیشتونە نووسیە ناتوانێ لەوانەیە دوو کەسیان سێ کەسیان دکتۆر باشە من ڕاستەکەی دەڵێم دکتۆر بۆ ڕاستی قسەکانی تۆ بە لایڤم کردیا هەفتەیەک دواتر پەیوەندی پێم کڕێرێ ئەو فەرمودەیەم ئەگەر بکرێت بۆ بنێری یعنی خۆی داوای یان من زانیومە کەوا نەینووسی تۆ سەرچاوەکە بەڵێ فەرموو سەکن هاوڕێیان من دکتۆرم بۆ خۆشەوێت بە هەمووتان بزانن لەبەرەوەی کەسێکە دەخوێنێتەوە من نایەم بۆ لایڤەکەی دکتۆر لەبەرەوەی تەنیا گوێی لێ بگرم یەک لەبەرەوەی لێشی فێر دەبم دووەم لەبەر ئەوەی منیش وەکو ئەو خوێنەوارم منیش وەکو ئەو توانامێ بخوێنمەوانێ و ئەوەی کە ئەو دێڵە من دڕۆمە دەرەوانێ لەسەری دە کۆڵێمەوانێ باشە ئێوە تێتانە هەیە گەلە کۆمە دەکەن بەسەر کەسانێکا بەبێ ئەوەی خۆتان بتوانن دوو لاپەڕە بخوێننەوانێ دکتۆر گیان چه ئەیتیستەکانت بێ چ موسڵمانەکانت بێ ئەیتیستەکان هەن بۆ بزودنەوە ڕامیاریەکانی خۆیان لە پارتی لە یەکێتی لە پەکەکە لە کۆمەڵە لە دیموکراتی ئێران لە پێدا لە هەدەپە تەفسیریان بۆ ئەکەن پینە و پینە دۆزیە ڕقیان لە کەسانێکی ڕۆشنبیرە ڕقیان لە گەنجی ڕۆشنبیرە کە ڕاستیەکان دەبینێت
باشە ئەگەر باسی پارتی بکەی ئەوانەی کە سەر بە پەکەکەن زۆریان پێخۆش دەبێت تۆ باسی ڕاستی و گەندەڵەکانی پارتیت کردووە ئەگەر باسی گەندەڵەکانی یەکێتی بکەی ئەوانەی کە سەر بە دیموکراتن پێیان خۆش دەبێت بەڵام ئەگەر باسی گەندەڵەکەی مێژووی هەر هەمیان بکەی دکتۆر هیچ کەس ڕازی نابێت لە تۆ هیچ کەس خۆشی لێ نایە بۆ چونکە تۆ کەسێکی بیرمەندی تۆ بیر دەکەیتەوە تۆ ڕاستەکان دەڵیت تۆ بە مێژووە دەچیتەوانێ دەخوێنیتەوانێ هیچ بەوە ڕازی نابن هیچ بەوە ڕازی نابن مسلمانەکان بە شێوەیە کۆیلن ئەوانەی کە خۆیان داناوە بە بێرینەوە ئەوانش بە شێوەیە کۆیلن باشە دکتۆر گیان من کەسێکم کە دەخوێنمەوانێ بەسەر چاوەکانە دەڕۆم بەسەر چاوەکانە دەگەڕێم بە ڕاستەکان لەسەر ڕاستەکان دەکۆڵمەوە ڕاستەکان وەردەگرم و لێی وردەبمەوانێ من زۆر جار لەم چەنانەدا بینیومە لە ئەیتیستەکان چەنە گەلە کۆمەیان لە من کردووە باش یەکێ بە منی وتووە کاک ئاری تۆ تەمەنت بچووکە یەکێکیان بە منی وتووە کاک ئاری تۆ چی دەزانێت یەکێکیان بە منی وتووە جاش من کەسێکی خوێنەوانم دکتۆر گیان من نابمە کۆیلەی هیچ کەس باشە ئیسرائیلیە من ڕاستەکانم وتووە دانیشتومە لە سەفارەتی ئیسرائیل ڕاستەکانم وتووە لە بەرامبەر مارک سۆفێر کە یەکێ لە نوێنەر دەرەکەەکانی ئیسرائیلە لە ئوسترالیا دانیشتومە لە بەرامبەر گوزوردنەوەی فەڵەستین بەرامبەر کەسانی وەکو لەیلە خالد بەرامبەر کەسانی وەکو خالد بەڕەکەت ڕاستەکانم وتووە باشە کەس ناتوانێت ئاری کۆیلەکە چونکە ئاری توانای ئەوە هەیە بخوێنێتەوە بکۆڵێتەوە باشە من نە لەگەڵ پارتیم من نە لەگەڵ یەکێتیم من نە لەگەڵ پەکەکەم من لەگەڵ هیچ بزوونەوەیەکی کوردی نیم چونکە هەموو بزوونەوەکانی کورد مێژوویەکی قەزۆنیان هەیە بۆ جاشایەتی بۆ فرۆشتنی گەل بە شێوەیەکی دیکە من دکتۆر گیان لە پێوەستی تۆ تێدەگەم کە تۆ دەی لە بوارێکەوە دەدوێی دەزانم بۆ لەوێەوە دەدوێی باشە پەیامێکم هەیە بۆ دەمێ ڕایگەێنم پێت لە سەرتا بۆ ئەمەم وت چونکە کورد لە ئەیتێستەکەیشی حەز ناکات تۆ ڕۆشن بیر بیت خاوەنی هێزر و بیر و بۆچوون بیت خاوەنی ئەوە بیت کە بڵێ کاکە گیان لێرە پێوەرێکم داناوە تۆ پێ دوایەوانێک کە ئیدعای ئاتزبوون دەکەن لە ناو کورد چوون چەند پرتوکەی چەند خوێن دەبێتەوە سەبارەت بە بیگ بانگ یا سەبارەت بە پەرسەندن بەڵێ لۆرنس کراوسیان خوێندووەتەوە میچۆ کاکیان خوێندووەتەوە بەڵێ بۆیە دکتۆر گیان من هەموو کات کە منت بینیوە لەسەر لایڤەکانی تۆ هەموو کات پێنووسێکم پێ بووە هەموو کات خاڵێکم پێ بووە پرسیارێکم هەبووە لەبەر ئەوەی من دێم لێت فێر دەبم باشە قەت ناڵێم کاکە من چۆن نە ڕاستە من دەخوێنمەوە بەس بێگومانم کە لە تۆ لەوانەیە باشترت خوێن دەبێتەوانێ با پرسیارەکە لە تۆ بکەم بەشکو من غەڵامتم خوێندوێتەوە ژیان خۆی گوێگرتن خوێندنەوە ئەزمون بەیەکەوە هینێکی باش پێدا ئەوە شتێکی زۆر طبیعی زۆر ئاساییە لەگەڵەوەش من دەخوێنمەوە بەڵام ڕەنگ بەرامبەر بە گەنجێک کە تەمەنی 30 ساڵە توانایی خوێندنی باشترە لە من ڕەنگی بەقەت ئەو نەخوێنمەوە چارێکی ئەویش نەخوێنمەوە چکە تۆ دەزانی کاتە خەڵک خاوەن خانەوادە بوو بۆ نمونە ئیشی دکتۆری کرد دکتۆری ئەخسایی بوو زۆر کێشەی لەسەر هەبوو نەتوانی ڕۆژانە وەکو گەنجێک بخوێنێتەوە کە تەمەنی بۆ نمونە 22 ساڵ تا لە ڕووی توانایی و قووەتیشەوە شتێکی زۆر طبیعی زۆر ئاسایی هەمومان لێک پێ من تێ ناگەم دکتۆر گیان تۆ ئەتەوێت گەنجی کورد خوێنەر بێ شتێک وەرنەگرێت تاکو لی ورد نەبێتەوە لی نەکۆڵێتەوانێ و نەگەیە بە ڕاستیەکان ئەو جاوەری بگرێت بەڵام من تێ ناگەم چ لە مسلمانی کورد چ لە لایەنی کورد چ بێدینی کورد چ ئەیتیستی کورد کە حەز ناک بەورە حەز ناکە گەنجێکی کورد خاوەن هزری خۆی بێ بکۆڵێتەوە ڕاستەکان دەرکە هەر تەنیا دایانەوێ لانی ئەوان بگری یا لانی ئەوانی تر بگریت کاکە من وەکو خوێنکارێک دکتۆر ناتوانم لانی کەس بگرم تاکو ڕاستەکان گشت نەبینم تاکو نەکۆڵێمەوە لی نازانم بۆچی ڕقیان لە خوێنەرە دکتۆر گیان پێویستی شەوابی ئایا من هەڵم دکتۆر کە من دەڵم کاکە من لەگەڵ هیچ بزوونەوەیەکی ڕامیاری کوردنیم من لەگەڵ هیچ بزوونەوەیەکی سیاسی کوردنیم بە پێچوانەوە پێم وایە باشترین شتە بۆی ڕاستیەکان ببینی چکە ئەگەر هاتوو لامی حیزبێکی سیاسی بی حیزبەکەی خۆت نبینی تەنها وەک دەڵێ ئیتر ئەوە کەم و کوڕێوانتر دەبینی من پێم وایە لە دەرەوەبی کەم و کوڕێ هەمیان دەبینی و زۆر ڕازگۆیانەش دەتوانی کەم و کوڕێ هەمیان ببینی بێ ئەوەی کەوالایەن بێ ئەوەی باەز بکەیت تۆ بزانە دکتۆر گیان تۆ هاتووی مقارنەت ئەدیانەکەی هەزار ناویان لە تۆ ناوە دکتۆر پشتیوان ئەمەیە دکتۆر پشت کاکە تۆ تێگەیشتی لێی تۆ گوێت گر لە پێوەستەکەی تۆ گوێت گر لە دکتۆر تۆ زانیت دکتۆر لە کێوە بۆی دێ بەڵام ئەگەر ژووری زەردەشتیان بنیان بانگ بکرد بە سیمینارێکم بکرد بادیان بۆ دەست هەر بژیت ستانگۆ هەر بژیت
من دکتۆر پشتیوان دەخەمە ریزی دانیێل دنێت کە یەکێک لە فەیلسوفە ئەیتیستە مەزنەکانی سەر ڕووی زەویە بۆ چونکە ئەویش وەکو ئەیتیستێک لە پەرتوکەکانی لە نووسینەکانی خوێنکاری ئاینیشی هەیە دێت لە پێوەستی خۆیدا باسی ئاینیش دەکات بەبێ ئەوەی کەس پێی بڵێ مەسیحی و موسڵمان و جوولەکە دکتۆر پشتیوان هاتۆ شیکاریتان پێدەدا ئەکادمیە کاکەگیان ئەکادمیەکی بێلایەنە ئەکادمیەکی بێلایەنە لە مادرسەیەکی مەسیحی قوتابخانەکە باشە نەک لە بەرەوەی مەسیحیە لەبەر ئەوەی دەرەجەی باش بەڵێ ئنجیل دەخوێن دۆزار پرسیار لە ئنجیل سەبارەت بە من دەکە ئەمە چی و بۆی باز دەکەم ئەمە چۆن و چۆنی و چۆنیە پێی دەڵێن کەوا چۆن و چۆنیە باوەڕ ئەەکەی دکتۆر ئەوانەی کە پێمان دەڵێن هاوبیر زۆربەی ئەوانن کە لە گەلە کۆمە لە من دەکەن باشە گەلە کۆمە لە من دەکەن بۆ چونکە من دەکرێت دژی بزودنەوەیەک بمکەوە ئەوان دانیشتونە ئاڵاکانیان هەڵەدەن من ئاڵای هیچ بزنەوەی کەڵ نادەم دکتۆر من ئەمەوە کورد باشە من خودی خۆم ناسیۆنالیزم لە پێوەستێکا دەبینم کە پێم وایە کاتی بەسەر چووە دکتۆر کاتی بەسەر چووە باشە کاتێک کە کاتی ناسیۆنالیزم بوو کورد هیچی نەکرد نەیتوانی بگا بە هیچ ئەمانجێک ئێستا کاتی ناسیۆنالیزم نەماوە تەنیا وەکو شێوەیەکی ڕووکەشی ماوەتەوانێ ئەویش بۆ گەوجاندنی خەڵک بۆ گەوجاندنی خەڵک لە ساڵەکانی 50 تاوەکو 1970 ئەو دەرفەتەی لە بەردەستمان بوو لە دەستماندا ئێستا کە دەبی تۆ بە شێوەیەشتر خۆت بەرامبەر بە کۆمەلگای نێودەوڵەتی بنوێنی بۆی پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بەدەست بێنی بۆی بڵێ من کۆمەلگایەکم دەمەوێت کۆمەلگایەکی سکۆلار لەسەر بنەمای هاوڵاتی بوون دابمەزرێنم نەک لەسەر بنەمای نەتەوەی زۆرینە و نەتەوەی کەمینە دەبی گەرانتی ئەویان پێ بدەی لە کوردستان بڵێ ئاشووری و کلدانی دەژین ئاینی جیا دەژین تۆ ئەو دەوڵەتی پێچی دەینی دەوڵەتی هیچ ئاینێک نابی دەوڵەتی هیچ نەتەوەیەک نابی بەڵکو لەسەر بنەمای هاوڵاتی بوون دەبێت تۆ ئاین لە دەوڵەت جیا دەکەیتەوە بۆی بتوانی زۆرترین پشتیوانی نێودەوڵەتی بەدەست بینی بۆی بتوانی ببی بە دەوڵەت کێشەکە لەوەدایە ئەو عقلیەتە خەڵک نایخوێنێتەوە کێشە لەگەڵ دکتۆر من پرسیارێک لە بەڕێزت دەکەم ئەو سنوورانەی کەوا بە پێی سایکس پیکۆ بە پێی ڕێکەوتنامەی سێڤرێز و لۆزان و بە پێی ڕێکەوتنامەی مودرۆس بەڵێ تۆ پێدوانیە کەسانێکی کە ئەو سنوورانە دەخەنە بەر پرسیار ئەوە دژە کلۆنیەلەزمە ئەی تۆ چی دەڵێ بەوانەی کەوا دەڵێن نابێ ئەو سنوورانە بخرێتە بەر پرسیار مەگەرەوە بە شێوەیەکی ناڕاستەخۆ پاڵپشتی نییە لە کلۆنیالزم ڕنگ بێ هەیە وا بڵێتن بۆ نمونە بە تاکتیک وەکو تاکتیک ئاماژەی پێ بکاتن هەبێ ڕنگ بێ لە سجن بێ چاری ناچارە قسەی لەو بابەتە بکە تێگەیشتی لە سجنە و دەست بەسەرە بۆ نمونە قسەی لەو بابەتە بکاتن توانایی دەربڕینی هەر ئەوە هەندێک شت هەیە دەزانین چۆن دەبی لە بەرچە سیدکە من خۆ دەزانی من ئاپۆچینیم کاک ئاری باشە خۆ دەزانی من ئاپۆچینیم بەڵام هەندێک شت هەیە من دەزانیم تۆ لە دکتۆر بڕوا بگە من دەزانم لە کوێ قسە دەکەی کاکە جان پشتیوان عەبدوڵڵا مناڵ نییە کاک ئاری ناکرێت دکتۆر ناکرێوا بکەی ئاخر تۆ جوبرائیل و ئیلهامت بۆ دێ ناکرێوا بکەوە ئەوە چیتینگە نابێت سیرکە کێشە لەوەدایە تۆ نابی قسەی کەسێک وەربگری کەوا لە بەردەستی دژمنەکەت دەست بەسەرە هەندێشتی هێ نابی اعتیباری بۆ دابنێ هەر بەجددیشمە کەسێک دەست بەسەرە و لە ئیمرالیە و دەست بەسەرە و ئەو شتانە چۆن دەرەچن ئەو پەرتوکانە لەوێ هەندێک شتێک تۆ نابی اعتیباری بۆ دابنێ کاکەجان کەمدا زۆر چی دەڵێ چی ناڵێتن تۆ لە کۆتاییدا دەبی استراتیژی خۆت لە بەرچاو بیتن ئەو قسەی دەگا لە بەرژەوەندی استراتیژی تۆیە بەڵێ پیادەی دەکەم لە بەرژەوەندی دانیە ئەوە من بە وەلاوەی دەنم هیچ اعتیباری بۆ دانانێت جا هیوادارم تۆ تێبگەی لەو مۆڵدوعە چۆن تێگەم دکتۆر جامەش ئەوەم وتووە دکتۆر دموکراسی کە دەڵێن دموکراسی گەلی کورد کە دەمی دەکەیت تۆ پێی دەڵی چی جۆرە فەرمانبەرایەتێکی دەوێت چ جۆرە بەڕێوەبەرایەتێک دەوێت دەڵێ دموکراسی بەڕێزەکەم دموکراسی مسلمانە دیموکراسی قبول نیە بەڵام دیموکراسیشی دەوێت لە هەمان کاردا شریعەتی ئیسلامیش لە هەمان کاردا ناسیۆنالیستێکی عەرەبە بێ ئەوەی کە خۆی ئاگادار سۆسیالیستیشە کوردیشە و ئەگەر کەسێک لەبەر سرودی عێراقی پەڵنەستێتەوە دینیمان یا ئاینمان هەر نیشتیمان تو ڕەش دەبێت بڕوای بە ئاڵا ڕەشەکەی لا ئیلەها ئیلا الله هەیە بڕوای بە ئاڵا ڕەشەکەی زەردەشتەکان هەیە کە 21 تیشکەکەی لێ دەرچووە
کاکەڕوە گوتم لە ناوخۆی تاچی کورد چەندەها کەسایەتیان دروست کردیان هەمووی دژ بەیەکە بەڵێ تووشی مڵتیپل پرسنالیتی دیسۆردەر بووە پێرسۆناڵیتی دیزۆردەر بووە هەمووی توش بووە دکتۆر گیان من زۆرم پێخۆشە کە ئەمەماشی کردوانێ کە هیوادارم سێری ئێمە بکەن وەکو کەسانێکی بێلایەن کە دێن لە کۆنتەکس لە پێوەستا دەدوین لە چوارچێوەیەکا دەدوین سەبارەت بە بابەتەکان بەبێ ئەوەی تێکەڵیان بکەین تەنیا لە کۆ یەک دەگرنەوە ئەویش لە پێوەستی خۆیدا بدوین ئەمە شتێکی زۆر ئەکادیمیانەیەکەوا بە ڕێزت کردوتە بە درێژایی ئەوەی کە لایڤت کردوتەوانێ بە درێژایی ئەو چەند ساڵێک کە لایڤت کردوتەوە کاگاری من ڕۆژێک لە ڕۆژان بڕوان بەدین هەبێ شەرم بەخوا لە تۆ ناکەم شەرم لە هیچ کەس پێویست ناکە شەرم بکەیت پێویست ناکە بەڵام پێویست ناکە من کەسێکی ئەگنۆستیکم باشە بۆچی ئەگنۆستیک چکە من لە ڕوانگەی تێڕوانینێکی مەعریفی زانستی دەڵم ئەگنۆستیکم هیچ کەس بۆ نمونە زانست نەیتوانیوە بوونی خوددا ڕەتکاتەوە بەمانای ئەوە نیە خوددا بوونی هەیە وە پێچەوانەکەشی تێگەشتی چۆنە ئەویتر من کەسێکم ئاوام بەڵام بە حکمی ئەوەی من هەر وەکو زەوقیش من ئیسلام زۆرم حەز لێ چکە زۆر پێ دەکەنم کاتێک تەفسیرەکان دەخوێنم و فەرمودەکان دەخوێنم تۆ تەسەوڕ کە فەرمودەیەک دەخوێنیتەوە بۆ نمونە شەیتانێکی تایبەت هەیە شەیتانێکی تایبەت بۆ نمونە دوو فرشتە لە بەردەم دەرگای مزگەوت دادەنیشن ڕۆژانی هەینی بۆ نوێژی جەماعەت نە بەردەوام نەک ڕۆژانی هەینی ناوی خەڵک دەنووسن کاتێک نوێژ پاسەوانی دەکەن دوو دەدەن دادەنیشن اینجا شەیتانەکەی ئەوی تڕی لێدا و ڕای کرد دەگەڕێتەوە بۆ ناو مزگەوت پەنجە دەخاتە ناو پێدەکا دوو فرشتەی لێ ناو مزگەوت ماڵی خوایە شەیتان دەگەڕێتەوە ناو کاتێک موسڵمان لە کاتی نوێشکردن قوز دەکا پەنجە دەخاتە ناویەوە دەبێت تڕی پێ بکە جا تۆ دادەنیشی تەنها پێ دەکەنی بەو عەقلیەتە تێگەین کۆمیدیایە گاڵتە جاڕیە هەر بەجددی کۆمیدیایە یعنی کۆمیدیای دکتۆر کەسێک هەیە بە ناوی شێخ ڕێبوار نزیکە لە گوایە نزیکە لە کەسێک بە ناوی عەبدوللەتیف دەڵێت ئێمە ئامادەین بین بزانین دکتۆر پشتیوان دەتوانێت لە ڕوانگەی مەسیحیەتەوانێ باسی مەسیحمان بۆ بکە وەکو چۆن باسی مەسیحی کردو لە ڕوانگەی ئیسلامەوە من هەروە گوتم ئێستا خەریکی دراسەکردنی تەورات و ئنجیلم بەڵێ دەتوانم ڕوبەڕوویان ببمەوە بەڵێ دەتوانم با دەعوەتم کەن بۆ پەیجەکەی خۆیان پەیجێکی ئیسلامی و لە ڕوانگەی تەوراتەوە لە ڕوانگەی ئەناجیلەوە بۆیان دەسەلمێنم مەسیح خوددایە کە لە لەشی مرۆڤدا بەرجەستە بووە و بە بەڵگەش بووان وە قورئانش خۆیەوە دەسەلمێنی وقالت اليهود عزير ابن الله واتە ئەو دابوونەریتە ئەم تێڕوانینە ناو یەهودیش بوونی هەبووە پێش مەسیح کە خوددا کوڕێکی دەبی وایەننا اعترافی قورئانە واتە یەهود دەزانی لە توراسی یەهودی شتێک هەیە کە مەسایە کوڕی خوا دەبێت ئەوە قورئانی خوانە اعتراف دەکا کاکە قسەی منێ بەڵێ وە دەتوانم بسەلمێنم بۆیان ئەگەر جورئەتیان تێدابی بانگم بکەن بۆ پەیجەکەیان یا بۆ تەلەڤیزیۆنەکەیان بۆیان دەسەلمێنم لە ڕوانگەی جارێ یەک بۆیان دەسەلمێنم لە ڕوانگەی قورئانەوە تەورات و ئنجیل تەحریف نەکراوە لە ڕوانگەی ئاسەوارزانیەوە هەروەک ئاماژەم پێکرد دێت سی سکرۆڵ تەحریف نەکراوە باشە بۆیان دەسەلمێنم شتێک نەبووە بە مانای دابەزینی وەحی بۆ مەسیح بەڵکو ئەوەی لە بەردەستە ئەناجیل بریتیە لە ژیاننامەی مەسیح ئەسیرە نەبەویە وەک دەڵێن باشە خۆش لەوە هاوڕێ دەڵێن و بۆشیان دەسەلمێنم بەڵێ خدا بریتیە لە سێ ئەقانیم یەهوەی بریتیە لە سێ ئەقانیم چکە لە شوێنێکدا بە ناوی ئیلۆهیم بە جەمع ئاماژەی پێکراوە و تەنانەت لە سەفر تەکوین ئاەتی 1 و 2 دەڵێ ڕۆحی خوددا لەسەر زەوی دەشەکایەوە دروستە ڕۆحی هەیە ئەوە لە ڕوانگەی وانەوە و بۆشی دەسەلمێنم کە بڵێ بۆ نمونە خوددا بریتیە لە ذاتی خودایی کە پێی دەوترێت لە ئەپ بریتیە لە لۆگۆس کەواتە حکمە عەقڵ وتە کە بریتیە لە ئەلئیبن و ڕۆح القودس کە بریتیە لە ڕۆحی خودایی ئەو سێ ئەقانیمەیە پێک هاتووە سەیر و سەمەرەی موسڵمان لەوەدایە دەڵێن سێ یەکسانە بەیەک ئەی کوڕی باوکم نۆت و نۆیەک نۆت و نۆ چۆن دەکا بەیەک بەڵێ بۆیان دەسەلمێنم و هەر عاقڵەکەشیان بابینن بۆ دیبێتکردن سەبارەت بەمە دەبی یەک زەربەی کوشندەیان لێ بدەم اینجا بۆیان ڕوون بێتەوە کە مەلاکانی کوردیش چەند جاهیل و نەک مەلاکانی کوردی عەرەبیش مەلاکانی کورد و عەرەب و تەنانەت زارچیر نایکیش چەند جاهیل و ئەحمەقن سەبارەت بە تەورات و بە ئەناج ئەی خۆیان پێ دڵ تەورات شتێک جارش تەورات بەشێکی بچووکە خۆت دەزانی لە پەرتووکی پیر و سەردەمی کۆن خۆت دەزانی زۆر درستە
زۆر بچووکە. دروستە بەڵام من مسلمان نازانێت تەنها تەورات و ئینجیل دەزانێتن. تەورات بریتە لە 5 دانە بەڵێ 5 بەش جا مسلمانی کورد پێی وایە ئینجیلێکی بە ناوی ئینجیلی زەروری ئینجیلی زەروری ئەوە شەیە بابێن تۆزم بۆ یەک داڵکە بە عەقڵی مەلاکانیشیان بکەم بەڵێ دەتوانم بەڕاستی دەتوانم بیسەلمێنم لە ڕوانگەی لاهوتی یەهودیشەوە ئەمە بوونی هەیە بۆ نمونە هەتا وەکو دوایی چکە بۆ نمونە لە شوێنێکدا ئەگەر لە ئەناجیل سەیر بکەیت تێدەگەیت لە ئەناجیل سەیر بکەیت بە مەسیح دەڵێن یعنی تۆ ئیبن الئینسانی کوڕ دەڵێت بەڵێ دەڵێن ئەمە کفرە چکەوەی ئێمە تەسەوڕی دەکەن ئیبن الئینسان بیواتە کوڕی خوا کوڕی یەهوەی بی ئەوە تۆنی باشە ئەوە تۆنی لەبەر ئەوە هیوا نازم تۆ خوێندی تۆ یان ناکاک ئاری بۆ نمونە پەرتوش پیرۆز خوێندی تۆ هیوادارم بخوێنیتەوە چکە یارمەتی زۆر دەدا لە مقارنة الأديان ئەو کادا بەڵگەکانت دەتوانی مناقەشە لەگەڵ هەموو کەسێک بکەیت لە ڕوانگەی ئاینی و دوو بێجگەلۆژ بۆ ڕوون دەبێتەوە ئەگەر خوددا بوونی هەبێ الله ئەکبەر یەهوەی نییە باشە بۆشی یەهوەی بە موسا دەڵێ من بۆ ئیبراهیم و یعقوب و ئیسحاق بەدیار کەوتم وەکو شادەی منیان نەدەناسی بە ناوی یەهوەی یەکەم جارە من خۆم دەناسینم بە یەهوەی و تاوەکو ئەبەد ناوم یەهوەی دەبی یەهوەی چۆن بوو بە الله ئەکبەر ئێستا ئەوم پێ بڵێن درستە چۆن بوو الله ئەکبەر تێدەگەی لەبەرەوە گاڵتەجاریە ئەگەر خودداش بوونی هەبێت فرە خودایی بوونی هەیە لە ڕوانگەی ئەم توراسە و ئیسلام هیچ پەیوەندی بە ئاینی ئیبراهیمیشەوە نیە یعنی ڕاستەکەی لەبەرەوە بەڵێ من دەتوانم با جورئەتیان تێدابی بانگم بکەم بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵ یا یەکگرتووی ئیسلامی بۆ ئەوەی بۆیان بستەلمێنم و چێژ دەینن بابێنن من ئامادەم ڕوبەڕویان بۆ بەڵام من وەکو کەسێکی هەروە گوتم ئەگنۆستیک من لە ڕوانگەی مقارنة الأديان قسەی لەسەر دەکەم علاقەم بە هیچ تر نییە من دکتۆر من لە تۆ جوان تێدەگەم و هەموو کات دەزانی کە من پاڵپشتی تۆ دەکەم لەگەڵ ئەوەشدا من تەنیا دایان بە گوێما دوێنێ و باسەکەیان هێنایەوە من ژوتم بەسەر چاو من ڕای دەگەێنم ئەم پەیامەی ئێوە ئەم داواکاری ئێوە و من وەڵامەکەی بەڕێزش دەگەێنم بەوان کاوان داوایان کردووە بناوی شێخ ڕێبوارە من تەنها لە تەلەڤیزیۆن دەیکەم ئاگادار بە زۆر چاکە لە تەلەڤیزیۆن لەگەڵیان زۆر چاکە ئامادەم تااقەتم نییە کەناڵیان هەیە سید کە سەلەفیەکان کەناڵیان هەیە کۆمەڵ هەیەی یەکگرتوو هەیەی بۆی خەڵکی کوردستانیش ببیسنە و ئیسلامە چ درۆیەکە چ درۆیەکی شاغدارە لەگەڵ مرۆڤایەتی کردویانە عەقڵی موسڵمانیان گرێداوە هیچ پەرتوشتر نەخوێنێتەوە لێی بترسن بۆچی محەممەد هینی کردیان محەممەد گوتیەتی ئەگەر ئەهلی کتاب هەر قسەیەکیان لەگەڵ کردن بڕوان پێمەکەن و بە درۆشیان بخەنەوە نە بڕوان پێ بکەن نە بە درۆیان بخەنەوە بۆچی محەممەد زانیوێتی ئەگەر بچن بخوێنەوە هەموو درۆکانی محەممەد بەدیار دەکەوێت من یەک پرسیار بۆ بێنم یەک پرسیار سەلای کرد سەبارەت بە ئەیوب چەند ئاەت لە قورئان ئاماژەی پێکراوە سەبارەت بە ئەیوب تەسەوڕ دەکەیت چەند بی باوەڕ ناکەم لە 5 زۆرتر بێ 6 ئاەتە بەڵام دانەیەکیان دووبارەیە دەم خۆش دەکا 5 بەڵێ لە دوو سوورە لە پەرتووکی پیرۆز سەردەمی کۆن چەند ئاەت یا چەند سوورەت ئاماژەی پێکراوە بە ئەیوب چیرۆکە لە سەرەتاوە دەست پێ دەکات تاوەکو کۆتایی تەسەوڕ دەکەیت هەر یەک پەرتووکی لەسەرە پەرتووکی ئەیوب the book of Job دەزانی چەندە 44 سوورەت لەسەر ئەیوب 1070 ئاەت دقة بەڵێ 1070 verses بەڵێ محەممەد 6 ئاەتی دانەوە دانەیەک دووبارە 5 دەچمە سەر مفەسیرەکان بۆ خوێندنەوە هەمویان گەڕاونەتەوە سەر ئینجیل بەڵێ هەمویان گەڕاونەوە سەر بەشی بەڵێ بۆ ئەو پەرتوکەی کە تەحریف کراوە چووینە هێناویانەوە بۆ ئەوەی کاکە ئەخەر هیچ تێدا نییە لە قورئان هیچ تێدا نییە هەر هیچی تێدا نییە گاڵتەجاری قورئانی چی دەڵێ ئۆرکۆت بڕجلەیکە دەڵێ ئەی ئەیوب بە هەردوو قاچەکان ڕابکە دیارە مرۆڤ بێ قاچی دەتوانێت ڕاب نەبینیەوە ئەو بەڵێ دەڵێ نووسی ئۆرکۆت بڕجلەیکە ئەی ئەیوب بە هەردوو قاچەکان ئەی خۆ قابلە بێ قاچ ڕادەکە بگورە یەک دقە من بێ باش بۆ نەیوت نانە یەک دقە من بێ قاچ بێ قاچ ڕادەکەم نانە بێ قاچ
بڕژلەیکە نەکەی بێ قاچ بە هەردوو قاچ ڕابگە باشە بەس نەبوو نەیوتوە ئۆرکض بیەدەیکە لا بجدي بەڕاستی دکتۆر نوك يك دقة آيات عن أيوب في القرآن الكريم أو تكا شش آيات تان هي يكشي دوباره وكو كاك یەکی دووبارێ بەڵێ يكشي دوباره فرم يك دقة باپیانیش نەوەک بڵێ شتیوانە ئەویتر بۆ مفەسیرەکان هەموو گەڕاونەتەوە سەرچی پەرتوچ پیرۆز لە سوڕەتی الئەنبیا ئایەتی 83 کەوا دەڵێ شەیتان دەستی لێداوم وەنتە ئەرحەم الراحمین لەگەڵ 84 ئەویتریان لە سوڕەتی ساد دووبارە دڵێ شەیتان دەستی لێداوم بۆ نمونە 4 ئایەتە هەر هیچی تێدا نیە باشە هەر هیچ نازانی چۆن گەڕاونەتەوە سەر پەرتوچ پیرۆز ئەو پەرتوکەی تحریف کراوە بۆ ئەوەی تەفسیری دەقەکانی بۆ بکەن ئەنجا با بگەڕێن سەرەوە ئۆرکۆف بڕجلیکە بە قاچەکانت ڕابکە هذا مغتسل نا لەسەر تەقلی سەری ڕابکە باشە هذا مغتسل بارد بەڵێ وەشەراب بەڵێ ئەوە جازی زانستی بۆی بزانین قاچمان هەیە تەنها بە قاچ ڕاکردن دەبێت بەدەست ڕاکردن نابێت دەگەین بەڵام کاکە ئەو بەس وتێتی ئۆرکض بڕجلیکە بەڵێ لە بەڕجلێکە بەڵێ بە قاچ نێشی وتوە بەڵێ نێشی وتوە بەڕجلێکە سەیرە یعنی کاتێک لە زمانی عەرەبی گوتت ئۆرکۆت یعنی ڕاکە تەواو ڕاکە بڵێ ڕجلەکەی ناوێتن خۆ تۆ بەدەست دی بەسەر ڕادەکەی ئۆرکۆت یعنی ڕاکە کاکە هانتەوە اركض برجلك نا اركض بيدك نا اركض بذكرك رنبي او شبيت الزماني عربي مبين بله رنبي بفرجك جابويا دكتور من براستي بوتشنا كانت زور اكاديمين وزور جوان جليت تدقم وهیوادارم هەموو کات بەردەوامیتە و هەموو کات پاڵپشتی دەکەم ئەوە چاکیش دەزانی پێویست ناکەم بیڵێم تەنیا ئەمە بینەرانیش ئەوە بزانن کە هیوادارم لە هەردوو لای ئامادەم سەبارەت بە ئەوەی کەوا بۆیان بستێنم بەڵێ لە ڕوانگەی لاهوتی یەهودیەوە نەگمەسێتیش یەهودیەوە یەهودیشە کەوا بەڵێ بڕوایان بە ترنکی هەیە وەک دەڵێ تالوت یاسیانەک بوونی هەیە بەڵام لە کەناڵی تەلەڤیزیۆنی بۆیان دەکەم بۆی خەڵک BBC بزان ئەو ئیسلامە چەند گەورە لەگەڵ خەڵکداگرێت نایکەم من لەگیر چکە ئەگەر دەیانەوێتن لە فەیسبوک ئەو شتانە بیکەم ئەوەتە کەسانی مەسیحی هەیە با بخۆیان با بچن با لەگەڵیان بکەنەوەی چێشی نیە بەڵام ئەگەر دەیانەوێت زۆر ئاساییە دکتۆر من وەڵامت ڕادەگەنم من تەنیا لە کۆتاییە دەمەوێت هیوادارم دکتۆر گیان کە گەلی کورد بە تایبەت بینەران و ئەوانەیەکەوە بەڵێ 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 رنگ ریشن درێژ بێ اینجا زوو دەستم هذا من فضل ربي والله هذا من فضل ربي دکتۆر منی وادارم کە یەک تۆز ئەوانەشی کە خۆیان بە حاوبیرمان دەزانن بەسی کەن ئەم گەلە کۆمەیە بۆ سەر گەنجی کورد بێڵن گەنجی کورد بیر کاتەوانێ خاوەنی بیر بێت خاوەنی بیرکردنەوە بێت خاوەنی بۆچوون بێت باشە دژی خوێندنەوە نەوەستن دژی خوێنەواری نەوەستن باش گەنجی کورد نەبێتە کۆیلەی حزب گەنجی کورد نەبێتە کۆیلەی بزوتنەوە گەنجی کورد بێتە خاوەن بڕیار ببێتە خاوەن خوێندنەوە دکتۆر بۆیە من بۆچوونەکەی بەڕێزتم خۆشەوە چونکە بەڕێزت بە بێلایەنانە دەی لە پێوەستا دەدوێی ئەوە جوانترین شتەکە ئەکادمیەکان دەیکەن تۆ بنیوتە من چەند جارێک مسلمانان جارێکیان عەبەیەک سوکایەتی کرد بە ئاینی زەردەشتی هاتم لە جیاتی زەردەشتەکان وەڵامم جارێک تریان گوتیان ئاماژە بە ناوی محەممەد کراوە لە پەرتوچی پیرۆژی زەردەشتی هاتم وەڵامم دایەوە بۆچی ئەو کار ناتن بڵێم پشتیوان عەبدوڵڵا بووە بەهین بە زەردەشتی چونکە تێناگەن دکتۆر تێناگەن لە ئەکادمیەتی بەراوردی ئاینەکان تۆ نەتبینیوە کەس بۆیە کابرام بۆ نمونە مولحیدیش بیر ڕەنگ بیتەوە خۆیان دەڵێن بەڵێ من نمونەم هێنایەوە دکتۆر من نمونەم هێنایەوە بەڕێزتم بەراورد کرد دانیێڵ دەنێت کە پرۆفیسۆری فەلسەفەیە زۆرجار لە پەرتوکەکەی باسی ئەیتیزم دەکا باسی مەسیحیەت دەکا باسی ئیسلام دەکا بۆ نمونە ئانتۆنی گرێیلینگ
یەکێکی ترە زۆرن، کە زۆرن، هیومانستە زۆرن، فەیلسوفێکیشە ئەوش زۆر جەرباسی ئیسلام و مەسیحێت دەکات بەڵام باوەڕی بە هیچ کامیان نییە زۆری ترن من هینم کردیە و بەڕێزیشت بەڕاستی دکتۆر بۆ چوونێکی پزیشکیانت تێخزاندووە بۆ نمونە دەرمان هەیە دکتۆر خۆتی چاک دەزانی دەرمان هەیە قورسترە دەرمان هەیە سوکترە زۆرتر دەخانێ بۆ تیمارکردنی جۆرە نەخۆشیەک تۆ سێری نەخۆشیە کۆمەڵایەتیەکان دەکەیت سێری نەخۆشیە ڕامیاریەکان دەکەیت دەڵی کاکە ئەگەر دەتانەوێت نەخۆشەکە تیماریکەن ئەمە قورسە ئەمە کوشندەیە فەرموو ئەم دەرمانە باشترە سایدەفەکتی زۆر کەمترە کاردانەوەی کەمترە باشە تیمار دەکات بۆیە دکتۆر خەڵک بخوێنێتەوە مسلمان بخوێن بەڵێ ئاخر منش ئەوواڵم ئەگەر بەو شێوەیەش بیکەی ئەوە بەڕاستی ئەکادمیانەیە تۆ بۆ چوونێکی پزیشکیانت چۆن بڵێ ئینکۆپڕیت کردووە تێکڵاوت کردو بەکاری دێنی و لەمە ئەکادمیتر نابێت بەڕاستی لەمە ئەکادمیتر نابێت باشە تێکڕاکردنی بۆ چوونەکان هەموو کات لێت تێدەگەم دکتۆر و هەموو کات دەزانی کە من هەر پرسیارێکمە بێ هەر ڕخنێکمە بێ هەموو کات هاتوومەتە لات و هەموو کات باسمان کردووە و هیوادارم بینەرانیشمان لەوە تێ بگەن باش و ئەوەندە بەڕاستی هێڕش نەکەنە سەر من لەبەرەوەی من سەر بە هیچ بزودنەوەیەک نیم من دکتۆر گیاوەکو بە ڕێزیشت پێشتر کردووە منش باسم کردووە لەگەڵتا هەر کەسێک باشی بکە بۆ مرۆڤ شایانی دەستخۆشیە شانی دەستخۆشیە کاتێک لە کوردستان وایە ببیە ئەندامی حزبێکی سیاسی ئازادی بیر لە دەست دەدەی ناتوانێت خۆی ببینی هەر بژی زۆر سپاس بۆ بەشداری من سپاس دەکەم دکتۆر گیان ئەو وەڵامەکەیشت دەگەێنم و لەگەڵ ئەوەشدا ئەبێ کەسێک بێت لە مستەوای باڕناکەمەوەی تۆ بەڵام کەسێک بێکە نوێنەر بێ نوێنەری بۆچوونی ئەوان بێت لەسەر کەناڵی تەلەڤیزیۆنی دەبی بکرێ بۆی خەڵک ئەو ڕاستیانە باش بزانێت بەسێتی گەوجاندنی خەڵک کەناڵی تەلەڤیزیۆنیشیان هەیە ئەگەر نا دەتوانن داوا لا بۆ نمونە کەناڵی NRT بکەن خۆیان NRT من دڵنیان دەی کە ئەگەر مەلاکان مسلمانان داوای لێ بکەن لەوێ من ئامادەم لەگەڵ یان بکەم و ڕووبەکەیان بمەوە لە ڕوانگەی قورئانیشەوە قسەی لەسەر بکەم و لە ڕوانگەی پەرتووچی پیرۆزیشەوە قسەی لەسەر بکەم مسلمانە خۆی پێدەوترێ هۆلی بایبل مەڵێن پشتیوان کردوێتی خۆی پێدەوترێ هۆلی بایبل کتاب المقدس بایبل یعنی پەرتووکەکان یعنی خۆی پێدەوترێ پەرتووچی پیرۆز ئامادەم لە فەیسبوک من نایکەم چونکە فەیسبوک بۆ من گەرانتی نییەکەوە بتوان هەتا لەو لەگەڵ هینەکانیش کردم بینیت ئەخیرەکەی مەجبورم بە تەلەفۆن وەرم بگرم بەڕاستی نەکرا بەڵێ نامن وەڵامەکە دەگەێنم دکتۆر و سوپاس دەکەم بۆ دەرفەتە هەر بژیت هەر سەرکەوتوو بیت هەموو کات بەڕێزیت قوربانت هەر بژیت سەرچاو هەر بژیت جوێنەکانیان باوکە ڕۆ باشە خۆتان وا داواتان کردێ من دەڵێم ئامادەم دیبەیتان لەگەڵدا بکەم سەبارەت بە تێڕوانینی پەرتووشی پیرۆز سەبارەت بە ساڵوت بۆچی جوێن دەدەن ئەخر من تێناگەم بۆچی جوێن دەدەن یعنی سەیرە پێتا وا بووکەوا من دەڵێم نایکەم نانا شارەزام هەیە لە پەرتووشی پیرۆزیش چاک بزانن شارەزام هەیە و ناڵتان دەکەم خۆ من زۆر جار وتومە من ناڵبەندم کەر ناڵ دەکەم کەری چەموش ناڵەکەم چێ دەیەوێ ناڵی بکەم من وتومە زۆر جار نانا من شتێک شارەزایم لێ نەبی قسەی لەسەر ناکەم چاک بزان کاتە قسەم لەسەری کرد یعنی چوومەتە قوڵایی بابەتەکە اینجا قسەی لەسەر دەکەم تێگەیشتن چۆنە بابەت بکەین سەبارەت بە نیشانەکانی پێغەمبەری درۆزن لە ڕوانگەی پەرتووچی پیرۆز چۆنە لە ڕوانگەی دەقەکانی پەرتووچی پیرۆزتان بۆ بینم سەبارەت بە پێغەمبەری درۆز بەڵێ محەممەد ئاماژەی پێکراوە لە پەرتووچی پیرۆز ئینکاری ناکرێت بەناو ئاماژەی پێ نەکراوە بەڵام بە سیفات ئاماژەی پێکراوە هەموو سیفاتەکانی ئاماژەی پێکراوە تۆ دەگەی چۆنە بابەت بکەین بە ئەوە هەستان لێیە مسلمانە دیاڵە دەی بە ویژدانەوە قسە دەکەم لەسەر ئێوە هەمیشە دێن بۆ نمونە قسە دەکەن پەرتووشی سەیریکە گاڵتە جاری ئێوە دەزان چیە تحریف کراوە باشە بەڵام هەمیشە دەگەڕێنەوە بۆ دەخان دەگەڕێن و ئەوەتە ناوی محەممەدی ئەلێرە ئاماژە یعنی یەهودیەکان ئەوەندە دەبەنگ بوون پەرتووکەکەیان هەموو تحریف کرد تەنها ئەو شوێنانەی ئاماژە بە ناوی محەممەد کراوە لە بیریان کرد بوو تحریفی بکەن یعنی ئێوە عاقڵترن لە یەهودیەکان عەجیب غەریب گورە عەجیب غەریب لەگەڵ ئەوە بیستوە تحریف کراوە بەڵام بەردەوام 1400 ساڵە دەگەڕێن لە تەورات لە پەرتووشی پیرۆز
شوێنێک دەدۆزنەوە دەدەگەی جا سەیر و سەمەرەکە لەو شوێنەش دەگەڕێن وەختێک شوێنێکیان دۆزیبەوە کە سولەیمان شعری غەزەلی بەدەستگیرانەکەیدا هەڵدەدا لەو شوێنە گەڕابوون سولەیمان دەڵێ ئەو ڕانەی تۆ چڕانێک بوو زۆر خرپن بوو شێتی کردوم کە شەوانە لە خەو هەڵدەستام بێ ئۆقرە بووم بیرم لە لای ڕانەکانت ڕانی تۆ بوو ئازیزەکەم ئەو لێوانت زۆر نەرم بوون لە تامی هەنجوین شیرنتر بیرم کردی بێم بۆ باوەشی تۆ ئازیزم ئەی کچانی ئۆرشەلیم ئەوە یارە شیرینەکەمە کە هەزوو ئارەزوی لێمە دەڵێن یارە شیرینەکەم یعنی محەممەد یعنی ناحەقیشتان نییە دەزانی بۆچی نەحەقتان نییە چکە محەممەد بەردەوام خەریکی نیکاح و فەرج و فروش بووە خۆ دەبی لە شوێنێکدا ناوی ئاماژەی پێکراوی ئاماژە بە نیکاح و فەرج و فروش بکرێ ناحەقتان نییە باوکی باوکم ناحەقتان نییە خۆ مەوزوعەکە ناحەقتان نییە خۆ دەبی بچن لەنا ئەو دەقانەدا بگەڕێن کە ئاماژە بە نیکاح و فەرج و فروش دەکا دەدەگەی مەحمەدیم وەکو زاکر نایگوتی مەحمەدیم مەحمەدیم ئەوەتە ئاماژە بکرێن مەحمەدیم ئێستا پێم بڵێن ناوی پێغەمبەرەکەتان کاتێک لەدایک بوو ناوی ئەحمەد بوو یا ناوی محەممەد بوو خۆ ناشکرێت دوو ناوی هەبێ کاتێک لە مناڵی لەدایک بووە دەگەی شێت بوون بەدەستم بڕۆم باوکی باوگم بۆ خۆتان گیر بکەنەوە لە غیلوانەکان کورە لە مناڵە لووسکەکان تێدەگەی بڕۆم بیرکەنەوە لە حۆریەکان تێدەگەی با دەقێکتان بۆ بخوێنەوە اینجا دەست پێ دەکەین أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم ويطوف عليهم ولدان مخلدون وأصحاب الجنة اليوم في شغل فاكهون ولم يطمثهن إنس قبلهم ولا جان صدق الشيطان العظيم دقەکانتان شەیطانین سەرتاپای پێغەمبەرەکەتان لە شەیطانەوە وەحی بۆ هاتیە باشە شەیطانیە سەرتاپای تێدەگەی هۆریەکانم پێشووتر خوێن لە نێوگەڵیان نەهاتووە لەلایەن پیاوانی مرۆڤ و پیاوانی جنۆکەوە دەک داوەشەی بۆ ئەو خوایەی دەک داوەشەی بەڵێ منیش باشەی ناسم پڕ و باڵم کرد 2 ساڵ بەر لە ئێستا باش بڕۆ کچێ بڕۆ جارێت تۆ بڕۆ حیجابێک لەبەر کە دەبڕڵی نێرە کە خۆت کردووە بەوە دەبڕۆ دەبڕۆ فاروق عمر فەرموو ساگەی بەسەر کۆتی شادی بەم دەڵێ بێ عەقڵ داوەش نێرە کەریشە هان خۆی کردووە فەرموو کاک فەرموو جاوە قورئانەکەشتان دەکەم بە کوردی بیدەن بە خوشک و دایکتان بابیر خوێنێتەوە چکە واجبە لەسەر خوشک و دایکتان بخوێنێتەوە ئەی قورئان بۆ ژنان و بۆ پیاوان دانەبەزیوە بۆ مناڵ و بۆ گەوران جا بە وەزن و قافیە ژوەرم جێڕاوە تێدەگەی هەمووی بە وەزن و قافیە تێدەگەی الله ئەکبەر دەڵێت پەریەکانم لەلایەن پیاوانی مرۆڤ و پیاوانی جنۆکە کون نەکراون خوێن لە نێوگەڵیان نەهاتووە باڵێ هەر هەمووی بە وەزن و قافیە هەمووی بە مەزبوطی هەر هەمووی بە مەزبوطی تێدەگەی دەکەویتە بەردەستان بە خۆڕایی بە PDF دەتان دەمێ بۆ ئەوی واز لە درۆی مەلاکانتان بێنین باشە ئەو مەلانەی کەوا درۆ دەکەن خیام بێچارە فەرموو هیوادارم بێچارە نەبی چکە هەموو مرۆڤێک لە نێوچەوانی نووسراوە کاکە برات قەدەر لە نێوچەوانی نووسراوە کاتێک لە ناوزجی دایکمان بوون فرشتە هات بۆ نێو گەڵی دایکمان لە نێو گەڵی دایکمانەوە سەرکەوت میعراجی کرد بۆ ناو مناڵدان لە ناو مناڵدان پەیوەندی لاسلکی و غێر لاسلکی بە الله ئەکبەر کرد کوتی تەمەنی ئەم کۆرپەلەیە 120 ڕۆژە الله ئەکبەر 4 پیتی پەیدا گوتیان الله ئەکبەر بیکەین بە مێینە یا بە نێرینە بیکەین بە مرۆڤێکی بەختەوەر یا سەرڕۆ بیکەین بە کافر یا بیکەین بە ئیماندار
ڕزقەکەی چەند بێ هەژار بێ یا دەوڵەمەند و هەروەها تەمەنی چەند بێ فریشتەکان ڕەگەزمان دیاری دەکەن نەک کرۆمۆسۆمەکان دەگەی نەک کرۆمۆسۆمەکان هیمات نامەوە فەرموو بەڕێزم فەرموو دەگەی فەرموو ئەوە بۆ بۆش وەرنەگیرە کاک بارزان دەتەوێت ئازیزم ئەوانە کەسیان ڕاستەکەی بۆیان وەرناگیرە کاک بارزان دەتەوێت قسە بکەیت حەزەکەم گوێم لە دەنجی تۆ بوو ئازیزم دەتەوێت قسە بکەیت کاک بارزان گوێم بدەن وای 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 خوای گەورە و خوای گەورە و خوای گەورە و خوای گەورە و ئارێ ئاتوو لە چەندار بۆچی دانابزی بۆ ئەسمانەکەی دنیا خۆ لای پشتی وەنجان بوونی واشەوە دەتخوا ڕەشی بکە و سیماکەی ڕوو ڕەش بکە وەی خوای گەورە و خوای گەورە و سەرچۆپی لە بۆ من گاوانی بۆ ئەڵڵا حەممە گیان لە ناوە ڕاست سەممە من بۆ دەکا خوای گەورە و خوای گەورە وای خوای گەورە و خوای گەورە نەبەس حەسەن فەرموو کاک بەرزان ئەگەر ویستت بە چاوان ئەوە بۆی وەرناگیرەوە بۆچی کەسیان بۆیان وەرناگیرێ سەرچاو بەخێر بن باشە فەرمودەیەکتان با بۆ بینم فەرمودەیەکتان با بۆ بینم لە قورئاندا هاتووە تغرب في عين حمئة خۆر لە کانیاوێکی لیتاوی ڕەشی گەرم نەقم دەبێ ئاوا دەبێ واو داوکەڕۆ وە بۆ ڕاستی و دروستی ئەمە پێغەمبەرەکەتان لە فەرمودەیەکدا ئەم ڕاستی و دروستی دەقی قورئان دووپا دەکاتەوە دەڵێ بەڵێ وایە با فەرمودەکەتان با بۆ بخوێنمەوە عن أبي ذر باوتي ذر قال قلت كنت رديف رسول الله صلى الله عليه وسلم قلت لقل بيغمبري الله بوم وهو على حمار وبيغمبر لسر بشتي كربو رنگ يعفور بي والشمس عند غروبها وخور كاتي آوابون بو فقال هل تدري أين تغرب قلت أي أبا ذر دزاني خور لچه آواد به قلتم الله ورسوله أعلم قلتم الله وبيغمبرك باشتر دزانا قال بيغمبر قلتي فإنها تغرب في عين حامية قلتي خور لكان ياويشي قرم نقم دبيه تنطلق حتى تخر لربها عز وجل إن جالبه ودروا تاوكو دچي بولاي الله شكو مندو مجن چي دقا ساجدة تحت العرش إن جال لجير عرش كرنوش بو الله دبا ترقى حتى وكو دواي سيدي كان الراوي أبو ذر الغفاري أبو ذر فرمودك جراوته خلاصة الدرجة الحديث إسناده صحيح على شرط مسلم فرمودك الصحيحة المحدث شيخ الباني المصدر فيها جزء 528 وهروها فرمودك بالراستيق راستا شيخ الباني لدو سرچاوي خوي آماجي بكرديا هل تدري أين تغرب هذه آية زاني لشوي آواد بي قلت الله ورسوله أعلم قال فإنها تغرب في عين حامية قلت خور لكان ياويشي قرم نقم دبي الراوي أبو ذر الغفاري خلاصة الدرجة إسناده صحيح المحدث الألباني المصدر صحيح أبي داود رقم 4002 دوبارة هل تدرون أو جرب كومل برسياري كردي محمد كومل خلشي لابوا
أين تغرب هذه دزان لشو نقوم دبي تغرب في عين حامئة قوتي لكان ياويشي قرم الراوي أبو ذر الغفاري باوشي ذري غفاري خلاصة الدرجة صحيح فرمودك الراسة المحدث الألباني المصدر صحيح الجامع جمارة حفت هزارو بيستو شاش باو كرو انجا سيدك بابو تنبينا أما جورترين كانياوا لدنيا وكولا لكاليفورنيا كسيستو بانزابيا تيركي واتا 25 مترا إيه شو كتقول كانياوا عين زانا بوي زباش بيناسن خلق واتي دام عندك واتا خور محمد واي زانيوا لكانياوي لم تشنا بتشوكترا نقم دبه إيه باو كرو كرا واتشيا سيدي كان تیرەی خۆر 1,392 کیلۆمەترە ببورن یعنی 1,392,000 کیلۆمەترە تیرەی زەوی 12,756 کیلۆمەترە تێدەگەی باشە بینیتان ئێ باشە ئەوش مشکلە نییە بینیتان ئەوەمان کرد تیرەی 1 ملیۆن کیلۆمەترە خۆر باشە نێم بزانە زەوی چەند بچووکە مشکلە نیە ئەوەش مشکلە نییە دەتوانن وستە سەری ئەگەر هاتوو 109 خۆر لە تەنیش یەکدا بنێ ئینجا تیرەی خۆر پڕ دەکاتەوە باشە ئەگەر تێدەگەی خۆر جێگای 1,300,000 زەوی تێدا دەبێتەوە باوکەڕۆ تێدەگەی بەڵام وەکو قورئان دەڵێ لە سوورەتی جومعە ئایەتی 5 مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا نمونەی ئەوانەی تەوراتیان هەرگرت وەکو نمونەی ئەو کەرەیە کە پەرتوچی هەڵگرتووە بەڵام نازانی چی تێدایە ئەوە بزەبت ئەوە ئێوەن باشە بزەبت ئێوەن کەوە تێناگەم تەرەگەی بەڵام لە کۆتاییدا مشکلە نییە ئەعجازی زانستیە مشکلە نییە گاگەجان ئەعجازی زانستیە ئەعجازی زانستیە باشە ئەعجازی زانستیە تێدەگەی ئەعجازە پێت خۆش پێ ناخۆش الله ئەکبەر دای دەزانیە بەڵێ بەڵێ کاک بارزان فەرموو ئازیزم تۆزە قسە بکە من زۆر قسەم کرد هیلاک بووم فەرموو لەسەر تەنیشدانێ کاکە برا لەسەر تەنیشدانێ بەڵێ دەچیتە کاک ریوان دەچێتە ناو گۆماوێکی قوڕاوی چۆنی کاکە بارزان ئەحواڵت چۆنە سڵاو و ڕێز و گوڵ بۆ هەمووتان چاوەکانی دکتۆریان دکتۆریان من پرسیارێکم لە دروست بووە لە سەبارەت بە کانیاوی قوڕاوی ئەوە یاری مناڵانە باوەڕ دەبێ ئەوە نیە هینەکە بوو ئەفلان کاتۆنێکە بوو کاتی خۆی ئەمبینی ناوی بربەشاتر بوو شتێکی وا بربەشاتر ئەعظەم ساحر ئەوەی ئەوانە هەر ئامانشی ئەوەیە بەڵام پرسیارێکم لا دروست بۆ دکتۆر لە مەسائلی قورئانە قورئان یا ئەوەیە بە جەمع قسە ئەکات یان بە جەمع مذەکەر سالم هۆکار چییە هیچ کات نەمبینیوە بە مفرەد قسە بکە دەقەکە باڵێن حیادی بێت یاخود هێنەکانی نابینم جملەی مەفعول مطلق نابینم لە ئاەتەکانە هۆکار چییە مطلق نییە بۆ نمونە زۆربەی شتەکان ئەخاتە ژێر پرسیارەوە فإذا دائما
ئەم وشانە بەکار هاتووە ئایا ئەکرێت ئەڵڵا وشەی ئەگەر بەکار بێنێت ئەڵڵا ئەبا جوملەکانی مفعولی مطلق قورآن لعلەی بەکارهێناوە عسای بەکارهێنا ئەوانە خۆی کارەساتە ئەوە تەنها مرۆڤ دەتوانانی بەکاری بینی بێجگە لەوەش لە دەقی قورئاندا هەیە دەبینی لە سەرەتا بە جەمع قسەی کردی دەست بەجێ بووە بە مفرەد لە سەرەتا بە مەبنی للمەعلوم قسەی کردێ بووە بە مەبنی للمەجهول یعنی زۆر گاڵتە جاڕیە هەر کەسێک عەرەبی بزانی وەکو من و تۆ دەزانی ئەم دەقانە دەقی زۆر گاڵتە جاڕین بەڕاستی بەڵێ یەک شتی تریش دکتۆر باڵێن تێکڕایی قورئان 320,015 حرفە هاتە 77,439 کەلیمەیە 7,458 کەلیمەی دووبارەیە 59,981 کەلیمەی تەواوی هەیە ئایا الله لەو ئیعجازەی سەیری کە الله لەو ئیعجازەی بەڵێ ئایا ئەکرێت بە 59,981 کەلیمە باسی هەموو شتێک کرابێت کاتێک مرۆڤی مسلمان ئەڵێ مسلمان باسی بەس تەنها ئەگەر ناوی ئاژەڵەکان باسکەین کاک بەرزانی ئازیز لەبەر ئەوە فقی ئیسلامی ناو لە شریعەتی ئیسلامی دەنێ شریعەتی محەممەدی چکە شریعەتەکان لەسەر بنەمای فەرمودەکانی محەممەد بنیانراون ئەگەر بە پشت بەستن تۆبەی حەڵاڵ و حەڵاڵ دابنێ قورئان هەمووی سێ حرامی تێدانە برا هەمووی سێ حرامی تێدانە باشە هەر هەمووی سێ حرامی تێدانە هەر هەموو شتێک بە جۆرەی قورئان بیتن حەڵاڵە برا لەبەر ئەوە شریعەتی ئەگەر سەری شریعەتی ئیسلامی بکەین 199 بۆ فەرمودەکان دەگەڕێتەوە 100 بۆ قورئان دەگەڕێتەوە برا لەبەرەوە شتی تێدان نیە زۆر شتی تێدان نیە بەڵێ ئەوە کارێسە ئەوە بەڕاستی من بۆ مەلایەک نووسیوتم تەنها بۆ نمونە بەسەر ئەگەر بێت و 59,000 کەلیمە لەگەڵ با بڵێن 59,981 کاکە بڵێ 6,000 ئەگەر 6,000 کاکە بەس بە ناوی ئاژەڵ بێنین 6,000 زیاتر هەیە 6,000 زیاتر جۆر هەیە تۆ دەزانی بە جۆرەی قورئان بی تۆ دەزانی بە جۆرەی قورئان بی 4 دقەیە سەبارەت بە خواردن تەنها گۆشتی بەراز حرامە سیسارێک حەڵاڵە مشک حەڵاڵە جورج حەڵاڵە کرم حەڵاڵە هەرچی هەیە حەڵاڵە گۆشتی مرۆڤیش حەڵاڵە چکە تەنها خەنزیری هین کردیە حرام کردیە شتێکی حرام نەکردی لە ئاژەڵ ئەوە شتێکی زۆر قێزەونم گوێ لێ بوو لە بەڕاستی لە هێنێکین شێخێکی ئەزهەر ئەڵێ بەڵێ ئەگەر بێت و پیاوەکە برسی بوو ئەتوانێ ژنەکەی خۆی بخوا قورئان حرامی نەکردی و محەممەدش حرامی نەکردیە بەڵێ حرام نەکراوە بەڕاستی یعنی ئینسان حتاوەکو زیاتر ئەو دیاردەیەش هەبوو لە دوورگەی عەرەبی چۆن بۆ نمونە کاتێک حەمزە دەکوژرێ هیند جگەری دەخوا جگەری دەردێنی و جگەری دەخوا باشە هەبووە بەڵام نە قورئان حرامی کردیە نە محەممەد حرامی کردیە بەڵێ کەواتە کانیبال ئەی بۆ دائیمەن هێرشەکەنە سەر کانیوالیەکان ئەڵێن زۆمبین کاکە زۆمبین حەزیان لە خوێن ڕشتنە زۆمبین خۆی زۆمبین حەزیان لە خوێن ڕشتنە خۆیان بێگومان بەداخەوە یعنی نازانم من شخصی خۆمەوە جارە بە دەستخۆشی لە کاکئاری بکەم نمونەی گەنجی وەکو کاکئاری هیوادارم نمونەی وەکو کاکئاری چونکە بەڕاستی گەنجێکە من هیوان پێیەتی من زۆرم پێخۆشە کاتێک گەنجەکان ئەبینم خوێنەرن نەک خوێنەوار جیایە لەگەڵ خوێنەرە بەداخەوە ئێمە خوێنەوارمان زۆر دکتۆر گیان خوێنەرمان کەمە کاک ئاری یەکێکە لەو گەنجانەی کە خوێنەرە دەستخۆشی یەکەم نمونەی زیادە هیوادارم هەر کەسێکیش
گلەیی و گازندەی هەیە ڕاستە و خۆدا ئەیمەن گلەیی و گازندەکان بکە نەک بە پۆست یا شتێک کاک ئاری ئەتوانن پەیوەندی بە کاک ئاری و ڕاستە و خۆ بکەن یاخۆت هەر کەسێک لە پرسیارێکی لە دکتۆریان دکتۆر سیرکە لە دنیادا ڕاستە و خۆ گلەیی و گازندە سیرکە کاک بارزان لە دنیادا سەبارە بە هەر مەوزوعێکی دیاری کرا و تۆ هەڵوێستێکی خۆت هەبی ناتوانانی هەموو کەس ڕازی بکەیت هەیە دژایەتی دەگاو هەیە لەگەڵ دێتەوە ئەمە شتێکی زۆر تەبیعی زۆر ئاساییە برا باشە و من قسە ناکەم بۆ ئەوەی بۆ نمونە خەڵک بڵێن ئافرین قسەی باشی کرد نەخێر من ئەو قسە دەگەم کە خۆم بڕوان پێێتی جا هەموو کۆمەلگای مرۆڤایەتی دژی قسەکانم بێ هێشتا دەیکەم و هێشتان پێداگریشی لەسەر دەکەم ئەوە گر من ئەوەی وجدانم پێم دەڵێ کە ڕاستە دەستخۆشیت من شخصی خۆم دکتۆریان باوەڕ دەبێت بێ هیچ مجاملەیەک بە بینەرانی لایڤەکە بە شێوەی مجاملە گوێن لێ نەبێت من بۆیە گوێ لە بەڕێستان ئەگرم چونکە ئەزانم بەردەکان لە جێگای خۆیدا ئەلیت هیچ بەردێک بە هەڵەدانانەی لە جێگای خۆی ئەوەی ڕاستی بێت زۆر جار لەسەر شتێک کە گومانم هەبێت کە قسە ئەەکەی بەدواچوون ئەەکەم سەرجێکەکەم کاتێک ئەزانم زۆر ڕاستگۆی لە وەرگێڕانەکەی بەتایبەت نازانم ئیتر چۆن ڕێگا بە خۆم بدەم بڵێم وانە یعنی هەر بژیت پاس دەکەم ئەوە من بە ئەخلاقێکی زۆر جوانی ئەزانم کە مرۆڤ ڕاستگۆ بێ هەر پەیامێکی هەبێت پەیامەکەی بە ڕاستگویانە بگەیەنێت پێچ و پەنای لێ نەدا من تەنانەت بە زۆر برادەرم و تۆ وتمە ئێستا دکتۆر با بڵێن هەندێک زمانەکەی گۆڕیوە وەکو قورعانەکە طبق الأصل چونکە لەگەڵ ئەخلاقی فاروق عمر ئێستا وەرە دەگرم یەک دوو دقی قورئانت بۆ نیشان دەدەم وەروە کۆپڵەیەکی تەفسیری ئەتەبەری تۆ بۆمان بخوێنەوە بۆمان بکە بە زمانی کوردی باش نییە زۆر فشەفش مەکە لەوێت ئێستا کە وەرە دەگرم لە دوای کاک بارزان فەرموو کاک بارزان ئەو فاروق عمر دەڵێ دەمەوێت وەرم بگری باشە ئەو وەرگرە بەسەرەوە ناڵم من زۆر جارەڵێم ئێستا دکتۆر هەندێک وشەی قورعان هەیە نایکا بە کوردی ئێستا نایڵێ پێشووتر ئەیوت چونکە بەڕاستی مجتەمەعی ئێمە تەقەبەلی ئەوە ناکە بیکی بە کوردی بۆ نمونە دکتۆر ئێستا بە فەرج ناوی ناڵێ ئەڵێ ناوگەڵ هەندێک وشە هەیە بەڵام خۆی پێدەڵێنە بەمانە بازاڕیەکەی دێتن بەڵام چی بکەین دەبی بڵێ ناوگەڵ وایە زۆر دەستخۆشی ئەو برادەرەوە ئەگینە ئاەتێکمدا بێ قوربان کاتێکیشە هەر بژیت دای بزانین ناوی چی بوو ئەمە زۆر لە خوارەوە فاروق عمر بزانین کامیرەت ناڕدووە بەڵێ وەرە دەگرین یەک دقە فەرموو ئەو فەرمودەیەمان بۆ بخوێنەوە و اینجا دەست بە قسە دەگەین من و تۆ بزانین سەبارەت بە حەدیثی عین هەمی ئەچی دەڵێ لەسەر تەنیشدان لەسەر تەنیشدان ئاوێتە بۆم ناردی دێڵە دێ ئاوێتە کاک بارزان بزانە خۆت دیکلاینت کرد ئەوە ڕاتت کردەوە بۆ ڕەت دەکەیتەوە ڕاتی مەکەوە برا ڕاتی مەکەوە نا ڕاتی مەکەوە شەرمی ناوێ ترلم لەیلە و شەرمی نایێ لە شایی داوارە پێش بە من و تۆ دیبێیتەک داوارە پێشێ نایلم بێشێ دیبێیتەک من و تۆ بکەین لەسەر ئیسلام لەسەر کەڵتی حەمای کوڕی ئامەجیەم دەواری گرا شەرم مەکە دێڵە دەی وەریگرە برا وەریگرە ئەوە وەریگرە دەی تەدەگەی ترلم لەیلە و دێڵە دەی ئەوەتە بۆم ناردی
تر لە ملەیلە و تر لە ملەیلی و داواری گرە و شەرمەکە بۆم وەرە پێش بابتکەم و بە پاندی زەمانەیە بۆ موسڵمانی سەمەڵ قوت بە بزانین چی دەکەین پێڵە دەی ئەها پێڵە دەی ئەی چاوەڕە دەکەین وەکو ئەو گۆرانی دەڵێ چاوەڕەت بووم سیماکە و ببینم سیماکە و ببینم جوابی نەداوە جوابی نەداوە چاوەڕێ بووم سیماکە و ببینم ڕژت درێژ سمێڵ قوتی موسڵمانیکی کوردی زۆرمون نافق و گومڕا هیچ نازانی لە ئیسلام تەنها جوێن دەدەیت و لە خوارە وەشیڕە شیر دەوەرە پێش بۆ کامرە داعی تەنها خەریکی فشەفشین وەنیە لە خوارەوە فشەفشین وەنیە باوکەڕۆ با دیا باوەرە بگرین دڵنیابم وەنیە وەریگە سەرچاو کێشەت هەبوو لە وەرگرتن بەڕێزم کێشەت هەبوو ناوەڵا هیچ کێشەیەکم نەبوو من دوێنێ قسەم کرد بەس هینە ناویچێ شەحنی تەلەفۆنەکەم تاوا بوو اینجا ئیسلامێ گوتی ئەوە خوا دەنگەکەی بڕی ئەوە ئەقلیەتی ئیسلامە خوا دەنگەکەی بڕی کاکە خوا دەنگەکەی نەبڕیم باتری هینەکە مۆبیلەکەم تاوا بوو خوا هیچ شتی چییە ما پەیوەندێکی بەخواوە هەیە ئەوە ئەقلیەتی ئێوەیە بەڕێزم تۆ چووی بۆ مەغریب قەت مەغریبت بینیوە وڵاتی مەغریبم بینیوە بەڵێ ئەی چووی بۆ ئەو شوێنەی کانیاوە قوڕاویەکە کە خۆری تێدا نەقم دەبێت ئێواران بینیت چۆن نەقم دەبێت تێدا نا بەداخەوە نەچوون بۆ ئەوە چوون بۆ ئەقادیر ئێخر لەوەیە کانیاوە قوڕاوەکە لەوەیە خۆردێتە خوارێ بە گەورەی خۆی لە ناوێت نەقم دەبی نەتبینی ئاجی نەچوی بوو باش بنە شمەی نام نیش نەقمە بوو ئەوە من ئەمەوێت قسەکانی دوێنم تاوەکەم ئەم دەبەنگانە دوای کەسێکەوتون کەسەکە خۆی لە ئەساسەوە نەخۆشی و کێشەی دەرونی هەبوو ئەم کابرایە سەریکە 1400 ساڵە ئەمانە خەڵک کەرەکەن و خەڵکە گەوجێنن جیل لە دوای جیل لە دوای جیل یعنی ئەم سەردەما زۆر حەیاچوونە زۆر عەیبەیە زۆر یعنی نەکبەتیە کەسێکی بڵین ئەم سەردەمەی ئێستا دوای ئەو دینە قوڕاویە پیسە نازانم هەچی ناو لێ بنێم کەمە کاتی ئەوە هاتووە مرۆڤەکان پێویستیان بە کاک پشتیوان نەبێت خەبەریان بکەنەوە پێویستیان بەوە نەبێت خەبەر بکرێنەوە لەلایەکەوە لە شوێنێکەوە ئەبێ ئەمانە هەستن بە وشیارکردنەوەی مێشکی خۆیان چۆن کەسێک دوای بەردەستە بە تایبەتی تەکنۆلۆژیا لە بەردەستە خۆیان دەتوان بگەڕێن و ڕاستی بدۆزنەوە بەڵێ چۆن کەسێک لەم سەردەمەی ئێستا لەم سەردەمەی تەکنۆلۆژیا سەدەی 21 سەیریکە خۆی هەمە تەنانەت لەوانەیە هەنێ لە دواکەوتوەکانیشی بڵێن ئەوانی کە دوای کەوتون لەو سەردەمەیە بۆی دەرکەوت بێت کە ئەم کابراایەکی نەخۆشە دەرونی نەخۆشە دینەکەی بە هەڵا بڵاوکرێتەوە یعنی شتی وای بڵاوکرێتەوە یعنی زۆر لە مرۆڤایەتی و ئینسانیەت بە دوور بووە بەس من پرسیارێکەکەم کاک پشتیوان یعنی ژوورەی نییە لەم سەردەمەی 21ەیە ئەم هەموو پێشکەوتن و تەکنیکە هیچ نەمانە دەزرێتەوە چ لەلایەنی طبی چ لەلایەنی علمی چ لەلایەنی هەموو شتێ مرۆڤایەتی وڵاتە ئەوروپیەکان ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتن و سەرکەوتنی خۆیان ئەسەلمێن و ئێخەنە ڕوو عەرزیەکەن وەرە ئیسلام چیمان عەرزەکات ئەمڕۆ تەقینەوە لەوێکرا بانی بەڵێ ئەزای من سوکایەتی بەکەری ژەکرم بەزین بەکەری شایەتەوە ئەمانە سوکایەتی بە ئاسەڵەکەن فەرمودەکان دەڵێن کەرەکە سەری ژنانی شێوەی لە ژن خۆ ئەگەر ژن ئەیتر خراوەتە پاڵ لەگەڵ ڕێز و احترامە خۆ من خۆشم ژنم ژن حسابی گووی بۆ کراوە بەڕاست حسابی گووی بۆ کراوە دەستنێژە شکێنێ
نازان بە دوژنە سێژنە ئەنجە شایەتێک وەکو پیا و بەڵێ ئەمان خۆن وەکو مریشک سوورمانەکەنەوە لە پەراتوی پیا و دروست کراین و ئیتە خۆی هیچ شتێک نەما ئەبووە هەموو کەس دوایژی دینی ئیسلام کەوتە ژن دوای دینی ئیسلام نەکەوتە چونکە هیچ مافێکی پێ نەیراوە ڕاستێکی جا من ئێستا ئەمێوە بسەلمێنم کابرا کە تۆ نەخۆشی دەرونیەک زانی چۆنە من ئێستا ئەگەر حاڵی حازری خۆم نەخۆشیێکی دەرونیم هەبێت بەناو ژیانێکی سەخت و ناخۆشە تێپەڕی بم چ لە مناڵی چ لە گەنجێتی چ لە بڵێن تەمەنی کامڵی ئەگەر بێت و دەسەڵاتێکم هەبێت ئەو نەخۆشی و دامای و نەکبەتی خۆم پێ تێپەڕێوم ئەگەر دەسەڵاتم هەبێ ئەچەسپێنم بەسەر ئەو کەسانی کە دواکەوتە من یعنی دەسەڵات و پارەم هەبێ ئەتوانم ئەو نەخۆشیە خۆم بچەسپێنم بەسەر دواکەوتوە ئەوانەی کە دوامەکەون هەمەش لێ شانسی هەبووە وێ ڕای ئەوەی کە نەخۆشی دەرونی هەبووە بە سەقەتی پەروەردەکراوە لەبەر درگای ئەم فڕیاوەکو تۆپ ها تۆپی ساحە هەیە ئەم فڕیا بە ئەو فڕیا بە و کەس نێگرتە خۆی چەڵمنێکی نەکبەت بوو مناڵێکی نەکبەت بوو با بڵێن لەو مابینەیە لە مابینی من بەزێشم پێێتەوە جاروێ من دەخوێنمەوە جێگای بەزەیی بووە چکە دایکی نەیویستووە بۆ نمونە هیچ کەس نەیویستووە باوکی نەیزانیوە چێیە و ئێستا کەس نەزانراوە باوکی چێیە یعنی دای گوایە ئەبی تاالب بووە ئەبی تاالب شەوانە لەگەڵی خەڵکی داوای لە محەممەد کردی محەممەد خۆی ڕوود کاتەوە ئەبی تاالب لە فەرمودەیەکدا دڵ لە باوەشم دەگر لەشی زۆر خۆش و گەرم و نەرم و هین بوو و محەممەد لە فەرمودەیەکدا دڵێ کوڕی مامم هەرچی عەرزی کردم واتە دەستدرێژی سێکسی کردوتە سەرم یعنی ئەو کابرایە جێگای لە مناڵیەوە جێگای هینیش بووە زۆر بەزەیی بووە بەڕاستی ینی ئینسان تۆزە گەویشتانەوە قسە بڵێ بەڵێ من وەکو مرۆڤ سەیرێکم حەقی ئەو شتانی ترەنیەگە وەکو مناڵێکی داماوی سەرجادە پەروەردەکراوە تەنانەت دایکی خۆشی نەیویستووە ئەڵێ سێ مانگ یانە بە دایکی لە مردێ ئەو سێمانگە نێشتە سێمانگەکەەوە کە دایکی ڕۆشتە ونی لە فترێ ئەو سێمانگەیە دایکی هیچ سۆز و خۆشەویستێکی ناوەتێ بە مناڵی خۆی حساب نەکرد لە خلالی ئەو سێمانگەش دایکی شیرین داوتیان نزیک بە دەژن هەیە کە شیریان داوەتێ شیری ناوەتێ شیری دایکی خۆی قەت نەچۆتە سەردەمی نەیداوەتێ بەڵێ نەیاوەتێ ئەمە ئەو ئێمە ئەگەر بێن بیرکەینەوە بە ئاقلانە تۆ زانی چۆنە ئێستا لەم سەردەمە عیلم زۆر پێشکەوتووە خۆب زۆر پێشکەوتووە لەو شێوازە نەخۆشی دەرونی محەممەد زۆرە ئێستا یعنی ڕێژێکی زۆرە محەممەد جۆرە نەخۆشیێکی تری هەبوو نەخۆشیێکی هەبوو ناوی نەرجەسی بوو ینی حەزی لە خۆی کردووە حەزی لە شتەکانی خۆی کردوەکەێتی حەزی لە شەهامەت و ئازایەتی و کەسایەتی خۆی کردووە بەس ئەمە پێڵەن نەخۆشیێکی کوشندەیە جارێ هەنێ نەخۆ کەپتی جنسی تۆ ناڵی ئەم هەموو ئافرەتی بۆ لە خۆی کۆکرێتەوە کابرا کەپتی جنسیشی هەبووە یعنی زۆر کێشەی دەرونی هەبووە اینجا ئێستا سەیرەکەی ئەم هەموو نازانم نایە بنم چی ئەم هەموو داما و جاهیل و نەخوێنەوار و دوای نەخۆشێک کەوتون ترسنۆک و بسەبت دوای نەخۆشیێکی دەرونی کەوتون تەنانەت سەلامە ئاقلەکان وەرە کەسایەتێکی وەکو خیام وەکو بخاری وەکو نازانم کێوکێ ئەمانە هەمووی ڕەخنیان لێگرت و هەر لەو سەردەمەیە مثلا يعني لەوانەیە سەدەها کەسی تر ڕەخنەی لێگرتی بێ بەزنیان چونکم ئەگەر قسەیان کرد بێ ئەم بە هین زەبری شمشێر شتی کردووە هەستا زمانی بڕیون کوشتونی ئەتکی کردوون کەس نەیوێراوە بڵێ ئەم دینە بەری چاوی کلیپێوە کەس نەیوێراوە اینجا لەو سەردەمەوە بە شمشێر و تۆقاندن و زراو تۆقاندن و هەڕەشە و گوڕەشە وەکو لەو سەردەمەوە حتاکو ئەم سەردەمە هاتووە بەو شێوەیە اینجا ئێستاش ئەو ترس و تۆقێنەرە کە ماوەتەوە لە دڵی خەڵکە هەری ئەو سەردەمەیە نەوە لە دوایەوە بەم ترساندن و تۆقێنەرە هاوکو ئەم نەسوورەکە وانەکەیت هەڵتەواسین وانەکەی کە لە پاچەتەکەین ملێ لێ ئەەکەینەوە سەرت لە لاشە دەکەینەوە ژنەکە و فەسا دەکەین ئەم ئەو دیو دەکەین تۆ سەیری زمانی هەر دوور مەڕۆن سەیری لایڤەکەی خۆت بکە سەیری ئەو زمانە زبرەکە کە ئیسلامیەکان بەکاری ئەهێنن کاک پشتیوان ئەگەر باوەڕم بەخۆمێ بێ لە شتێکە نابێت جنێو بم نای بۆچی کە جنێوم یعنی دۆڕاوم من ناو لایڤەکەتەوە هیچ ئەو دینە دۆڕا بەس من ئێستا باسی ئازیزم ئیسلام لەسەر دوو بنەما ماوە درۆ
جەهلی پیادەکەرانی نەخوێنەواری خۆ پیادەکەران هیچ تیتر نییە بەڵێ جنس و ئەزانین چۆن جنس و عنف و ئەمانە ئیسلامی تا ئەم ڕۆژی ئێستا هێناوە ئەمە کێشەیەکە هەر نەخوێنەوارێ هەر جاهیلێ هەر نەکبەتێکە لە سێنیە سەحنەکەی چۆن خۆی بەدڵی بێت وا بای ئەیە بۆ نمونە مەلایەک حەزی لە مناڵی دراوسێکەیانە بێت 12 ساڵە ئەچێ دینێک ئاەتێکی دروی بوێنێتە خوارە کە لەگە مەسلحەتی خۆیان بگونجێت و بە ناوی ئاین و دینەکەەوەی تر بەهاچی چۆنێ بێ مێشکی باو کێشواتەوە کچەکەی لێسەنە خۆی ئەمە ئەم دینە بۆ بە کوشندەترین چەکی سەردەمی هەتاکو ئێستاش ئیشی پێکرێت درۆ ئەزانی چی درۆ شتێکە زۆر زوو تەشەنە ئەسەنێ یعنی زۆر خەڵک بۆ لای خۆی ڕائەکێشێت ئێمە ڕاستین خەڵکەکان ینی هینمان ئێمە ڕاستین یعنی ئێمە داوای لە خەڵکەکەین هەستن سەر پێ خۆتان ڕاستکەنەوە خۆتان عەقڵ بێنەوە بەهۆشتانە چونکە ئێمە ڕاستین خەڵک لەوانەیە کەمی ڕاست ئێستا زۆر بووە خەڵک باوەڕێ بۆ دینە درێنەماوە بەس هێشتا وەکو ئەوە نین کە دوای درۆزنەکان کەوتون دایمەن خەڵکی درۆزن بەسەر درۆ کەڵەکە بنیاتی بناغەکەی خۆی ئەنێت خەڵک دواکەوتەی زۆرترێکە ینی وەک لە خەڵکە ڕاستەکان جا ئەم دینش چونکم درۆزنە چونکم نازانم چونکم هەڵخەڵەتێنەرە من لە دێکۆمنتێکا بینیم دێکۆمنتێکی لە وڵاتێکی ئەوروپی بە زمانێکی ئەوروپی لە کۆتایی دێکۆمنتەکە دەتەبان باسی ئیسلام و چەسانەوەی مرۆڤایەتی ئەکرد لەناو ئەو دینەیە دواکەوتەکانی لە کۆتایی ئەزانی لە کۆتایی دێکۆمنتەکەوتی چی وتی ئەم دینە بۆیە دواکەوتەکانی تا ڕادێ زۆرن لە بەرۆی درۆزنە دینێکە لەسەر درۆ بناخە بنراوە شتێکیش کە لەسەر درۆ بناخە بنێت ئەزای کێژە خڵاتێنە کاک پشتیوان من و تۆ ناتوانێت بخڵاتێنە چونکە ئێمە وشیارین زۆر لە وشیارترین ئەو دینە چەکەراوی 1400 ساڵ خەڵکی پێدا پڵۆسێنراوە ناتوانێت ئێمە بخڵاتێنە ناتوانێت هەتاکو ئەمرم قسەم بۆ بکەن من ناخڵاتێم چونکم خۆم بە عەقڵی و وشیاری خۆم دینەکەم شی کردوتەوانە ینی بۆ چوونەکانی خۆمم بەکارهێنا خۆ من ئەوە نەبێ بۆ چوونەکانی کاک پشتیوان بەکاربێنم خۆ خەڵک خۆشی ئەبێ مرۆڤ بێت پێشەوەی گوێ لە کاک پشتیوان بگرێ بۆ نمونە یان پێشەوەی دوای شتێ بکەوێت کە شتێکی وەهمی ترسناک بۆ نمونە خەڵکە بێت بە شێوە عەقڵی پێبێت بەکاری بێنێت وەرە بزان من دوای چی کەوتم باشە من دوای ئەم شتە تافیهە کەوتوم بەهۆی دایک و باوکمە بەهۆی ئەوەی لە وڵاتێکی ئیسلامی و هاتوومەتە دەرەوە باشە بۆ بێڵە مناڵەکەم بۆ ڕێگە هەڵەیە بڕوە من بۆ نمونە ئەگەر بۆ نمونە وەکوەر موسڵمانێکی کورد بووم یەکەم بموز بە دینێک هەڵبژێرم پرسیارێکم لە خۆم دەکرد ئایا دەشێت سیفاتەکانی خوا چی بێ ئەلبەتە وجدان و زەمیر و مێشکم پێم دەڵێ خوددا ناکرێت سیفاتی قێزەوەنی هەبێ دەبی ئەو پەر ئەخلاقی بێ ئەو پەر محەبەت بێ ئەو پەر جوانی بێ ئەو پەر دادپەروەری بێ هەتاوەکو دوایی اینجا دەهاتم لە ناو قورئاندا دەگەڕام بزانم ئەو سیفاتانە لە قورئاندا بەدی دەکەم یاندا لە قورئانەکە ڕێک سیفاتی پێچەوانەی ئەوانە بەدی دەکەی کەواتە ئەم پەرتوکە پەرتوشی خوای نییە ئەمە یەک دوو ئەگەر یەک دەق بدۆزمەوە کە لەگەڵ زانست ناکۆک بی بە تایبەتی لەو سەردەمە چکە ئێمە ئینتەرنێتمان لەبەردەستە گوگڵمان لەبەردەستە بەیەک کلیک بە زانست دەگەی هەمومان خوێنەوارین یەک دەق ناکۆچی زانست بێ دەبی ئەم پەرتوکە ڕەت بکرێتەوە هەتا وەکو دوای ئایا ئەم پەرتوکە بنەمای ئەخلاقی جوانە نەخێر هەرگیز چونکە هەموو شتێکی حەڵال کردووە کەوا کاری قێزەوەن تاوانن لە بەرژەوەندی خۆیەتی دەکەواتە دەبی ڕەت بکرێتەوە بنێرێت بۆ مۆزەخانەی مێژوو بۆ ئەوەی نەوەکانمان ڕۆژانە بێن لە مۆزەخانە جار بەجار سەیری بکەن وەکو مێژوێکی جارە نووس ڕەشی کرد خۆی ئەزانیت چۆنە کاک پشتیوە من یەکشە لێرە شاڵم من بەزەیم بەخوایەتەوە بڵێ بۆچی لەبەرەوەی ئیسلام ئەمەنەشتی ناشرینی ناوەتە پاڵخوا خوا ئەگەر مرۆڤ وایە خوا ئەگەر مرۆڤ وایە ئیسلامی ئەیە بە خوا ئەگەر مرۆڤ وایە ئیسلامی ئەیە بە دادگا ئیسلامی ئەیە بە دادگا لەسەر ئەو ڕەوشتە ناشرین و شتە ناشرینانی باشە خوایەک کاک پشتیوان خوایەک بەو گەورە و عەزەمەتی خۆی چۆن هەڵ ئەسێت مرۆڤێ دروست دەکات و بە هەڕەشە و ڕەشە ئەیترسێنێ و بۆی باوەڕی پێ بکەن ئەزانیت چۆنە دین ئەگەر هەنێک کەسەیە هەنێک کەسێ لەمانای دین تێناگات کاک پشتیوان ئینسان
زۆر شت هەیە دەبی لێکی بداتەوە کاکە گریمان خوددا بوونی هەیە مشکلم نییە خوددا پێغەمبەری ناردووە بەڵام زۆرێک دەوانەی هاتوون پێغەمبەری درۆزن من چۆن بزانم ئەو پێغەمبەرە درۆزنیانە فەرموودەیەکی ئەوە کافیە بۆ من سیرکە ئێستا بۆ دەخوێنەوە داوای لێبردن دەکەم سنن ابن ماجه كتاب الطهارة وسننها باب الحياض باشا سوري مانقانا جمارة 520 باشا جابر بن عبد الله دلي قال انتهينا إلى غدير دلي رويشتين تاوكو جيشتين غدير باشا فإذا فيه جيفة حمار غدير قوم آوك بو دلي بيني من كلاكي مردوي كريشي تيتابو كريشي توبيو دناو آوك بو قال فكففنا عنه ضل قلت ما نايخوينوا كري توبي كذا حتى انتهى إلينا رسول الله صلى الله عليه وسلم بيغمبرها فقال إن الماء لا ينجسه شيء قلت ماء أو هشتك بيسينا مشكلة نية كري توبي كذا فاستقينا وأروينا وحملنا أو من خواردوا أجل كان من آويان خواردوا وأو من لقل خومان برد لقو ماوك كواكري توبي كذا ئەوەتە بڕۆم بخوێنەوە کورە هەی ئیمانتان نازانم بڕۆم بخوێنەوە بڕۆ یعنی لەو سەردەماگەر ئەو ئاوا نەکەرێکی تیابە داینەسۆڕێکیشی تیابە ئەگەر هەمە ئامە بیوتە پیسنی ئەمانیان خواردەوە بەس خۆی ڕاستەکەی ئایش پیسە بێت چۆن ئەو پیس نابێت هەیە فەرمودەیەکی تری هەیە دڵم ئەی پێغەمبەری ئەڵڵا خوێنی سوڕی مانگانەی تێدا فڕە دەدەن سەجی تۆپیوی تێدا فڕە دەدەن گۆشتی بۆگەنی تێدا فرەندڵێ ئەو بە هیچ پیس نابێت بخۆنەوە دڵێ خواردمانەوە لەوێ شەماشت یعنی وەرن پێم بڵێن ئەمە چۆن وەرن پێم بڵێن ئەخەر ئەمە چۆن یعنی تۆ عەقڵتان خۆی وای کە دوای سەرنەوارێتەوتون ئەزای چۆنە ئێستا لەم سەردەمەی ئێستاشمانە خەڵکی زۆرزانی ساختەچی وەکو حەمە زۆرن سەیری کە ئەوانەی کە وەکو حەمە خۆی ئەزای چۆنە بیر و باوەڕەکانی حەمە هیچ فەرقی نەبوو لەگە بیر و باوەڕەکانی ڕاستپۆرتینە بیر و باوەڕەکانی ڕاستپۆرتین لەسەر درۆ ساختەچێتی لایەکی ژنی رووسیا فەساد کرد باشە وانی جێگەی بەڵێ جەسەی کە ئەمە هەر بە درۆ کەڵەکە و ساختەچێتی خۆ کابراکە شتێکی ئەو تۆژن ئەو نەمەیم نەبوو هیچ نەبوو بەڵام ئەمەش ئەینەن شتە لەم سەردەمەشە سەیری کە تۆ هەر هەزارها حەمەمان هەیە هەزارها حەمەمان هەیە بەدەم و بە ساختەچێتی سەیریکە پایۆپلەی هەیە سی ئەڕوا احترامی هەیە اینجا چی بێ ئەی هێنێ بۆ خۆی بۆ کوڕی بۆ هەر کەسێکی بۆ ئەمانە زمان درێژن بە زمان جێ خۆیان کردێتەوە ئەمانە سەردەمی فڕوفێڵ یعنی هەر کەسێ هێڵ باز بێ ئەتوانێ وەکو حەمە جێ خۆی کاتە لە ناو کۆمەڵگەیان ئیتر ئەمە شتێکە ینی تەواو ئەبێم خەڵکە ئەم مێشکە داخراوەی بکاتەوە ئەمە چیەتە دوای کەوتی هەی نەکبەت هەستاون جا خۆی دینەکە لە خۆیە پۆخڵەیە هەمووی پۆخڵەیە لە سەرەتاوە بیگرە هەتاکو ئێستا سەریکە اینجا چوشن چیان تێکەڵی دینەکە کردە کللتوری عەرەب جاوەرە دینێک خۆ دینەکە فێڵبازیە تۆ سەیکە فێڵبازی لەگەڵ جەهالەتی عەرەب تێکەڵکە چی دەرەچێت غوریلایەک دەرەچێت کە بەبێ پلاندانە پلان پەلاماری هەموو کەسێکەیە ئیتر چاک و خراپ لە یەک ناکاتەوە 4 ملیانە بێ ئاخنکێنە ئەمە ئەوە دەرچووە ئەم شتە ترسناکە دەرچووە ئیتر بە کورتێکی من ئەڵام ئەبێت خەڵک مرۆڤ ئەزانی چی مرۆڤ شتێکی زۆر پیرۆزە لەسەر دنیا ینی مرۆڤ تا ئێستا زیرەکترین حیوان دەرچە خۆ ئێمەش حیوانین بەس حیوانێکی عاقڵین تا ئێستا مرۆڤ لە هەموو شتێک زیرەکتر و بە نرختر دەرچوە بە تواناتر دەرچوە تۆ معقولە مێشکێکی گەورە و زلت پێوەیە دانیشتووی دەبنگ ساڵ لە دوای ساڵ لە دوای ساڵ ئەم مێشکت ناکەیتەوە وەرە بیکەرەوە وەرە بیکەرە بزانە ئەم شتێک کە تۆ دوای کەوتوویت غەیری سەخافەت و جەهالەت و چەوسانەوە و خوێن و پیسی نەبێت هیچ شتێکی کەی بەجۆوەیە دین سەری بۆتسەکان کە پشتیوان ئەوانە دینێکیان هەیە تایبەت بمەندە بە خۆیانەوە تەنانەت ئەزێتی مێرولەیەکی ژنان مێرولەیە باشە بەرە ئەو دینە لەگەڵ دینی ئیسلام بەراورد کە بزانە بەقەی عەرز و ئاسمان فەرقی نییە ئەوان لەوەتەی هەن 1400 ساڵە نازانم چەند ساڵە هەر خوێن ئەڕێژن و هەر ژن ئەچەوسێنەوە هەر خەڵک جەهالەت فێری خەڵکەکەن
بەڵام هیچ کەسێ فێری هیچ شتێک نەبوو لەم دینەوە جا خۆی نیوەی ئیسلام ئەگەر بێنی بیکەی بە دوو بەشەوە 85% یەک بەشێکی نەخوێنەوەرە بەشێکی ئەترسێ ناوێرێت بەشێکی بەهۆی کەسوکاریەوە بەشێکی بەهۆی وڵاتێکی ئیسلامیەوە لەوە دوای کەوتۆ لە دایکەوە بەشێک هەر بە قسە و باس بەشێک ئیتر هەر بەبێ هۆیانی دوای کەوتۆ ناشزانێ هۆکارەکەی چییە ئەمە ئاوایە ئەگەر بی پاڵێویت زۆربەی 85 خەڵک بە قەناعەتەوە دوای نەکەوتووە بەهۆی شتێکەوە دوای کەوتووە بە عقلێتەوە بە فکرێتەوە بە زیرەکی خۆیەوە دوای نەکەوتووە ئیتر زۆربەی دواکەوتەکانی عارەبی نازان زۆربەی دواکەوتەکانە قورئانە خوێندنەوە لی تێناگەن زۆربەی دواکەوتەکانە ئەترسن هەر قورئانەکەش وەرگێڕن و غەڵەتەکانی باسکەن لەوە ئەترسن بچنە جەهەنەم باشە بەڕێزم با یەک دوو بەڕێزتر وەربگرین گەر دەقەیەش تریش بۆ تۆ چکە بەڕێزان زۆر داوای کامێرەیان کرد من چاوت ماجەکەم بەڵام لەبەر بەڕێزانیش من ئەزانی چی زۆر سپاسگوزارم کە تۆی بەڕێز ئەو فەکرێت پێبەخشیم و من توانیم بیرروڕاکانی خۆم دەربڕم من سەرکەوتوی و خۆشەویستیم هەیە بۆ بەڕێزت زۆر سپاس دەکەم مەمنونتم خۆش بۆ تۆ بەڕێزی زۆر مەمنونم سەرچاو ئەلبەتە یعنی سێ کەس ئێستاگە بۆ نمونە بەرگری لە بەرپەرستی مشتریکی شەیتان پەرستی دەگا خەڵکی حەمەی کوڕی ئامە وەک کار و کاسبی مەلا و دەسەڵات بەرژەوەندی وەکو بۆ نمونە هەندێک لەوانەی خەریجی جامعەن وەکو دکتۆر نازانم چی بەرژەوەندی مەبەستم چییە بۆ نمونە ڕێگای داوە دوژن تەبێ سێ تەبی چوار هەبی کابرا شەهواتیە ئەگەر هاتوو بڵێ من کەسێکی بێدینم کەواتە شەرمە کاکە تۆ بیکەی بە دوژن تۆ خۆ دەڵێ من کابرایەکی بێدینم و سکۆلارم و زانستیم نە بەڵام ئەگەر هاتوو گوتت من موسڵمانم دکتۆریش بی و مادام گوتت ئەشهەدو ئەنە لا ئیلاها ئیلا الله واشهدو ئەنە محەممەد ڕەسوڵێکی بە دوو سێ و چوار و دەتوانی دانەیشان بکەی بە مناڵی سەربێشکە و سەرلانکان جار بەجار لی بخشێنی لە نێوگەڵان تاوەکو گەورە دەبێت لە تەمەنی 6 ساڵی بۆ 9 ساڵان یعنی بۆت هەیە بۆ نمونە بۆت هەیە تێڕگەی بەرژەوەندی ئەوی تریش دەمەنجی و ساویلکەی و هیچ تر نییە دەبەنجی و ساویلکەی میلەتە و تەواو هیچی تر نییە کادر بەکەوە فەرموو هەڵسوڕەنە ئەو کاتە دەرچاو هەر بژیت فەرموو باشی خۆشبی سپاس دەکەم تۆ شۆنی مەمنون برا گەورەی من لەگەڵ تۆم هەتا نێوەکی ڕیا ئەو نێوەکی ئیتر ئێمان جوایە بنەوە هەر بژیت فەرموو بێگومانە ئەوە ئێستا لەسەر ئیسلام قسەکردی هەمووی ڕاستە و تۆ کەمەشی بەڵام ئەیوانی ئەو دیانەتانی ئیترشی تۆزێ لە ئیسلام باشتر نەبوونا ئەوانەشی سیرکە من یا یەکشت با بۆ باسکەم ڕاستە هەموو دیانەتی پڕیەتی لە خوڕافات پڕی بۆ لە کوشت و کوشتار پڕێتی بۆ لە نەهامات بۆ مرۆڤایەتی و بۆ نمونە یەکێک لە هین وەرگرانی خەڵاتی نۆبل زانایەکی ئەمریکیە پێی دەوترێت لۆریتس باشە پێی دەوترێت لۆریتس ناوەکەیەکی کاتە خەڵاتی نۆبل وەردەگرێت لە فیزیا دەڵێ ئایندار و بێ ئاین مرۆڤی باش و خراپی تێدایە بەڵام تەنها پێویست بە ئاین دەکات کە مرۆڤی باش بکەیت بە مرۆڤی خراپ باشە من لەوە لەگەڵ داما بەڵام ئاینەکانی تر هاتوون بۆ نمونە سەبارەت بەو زوڵم مستەمەی کردیان لە کۆمەلگای مرۆڤایەتی داوای لێبوردنیان کرد فاتیکان داوای لێبوردنی کرد ڕاستەکەی فەڕەنسا داوای لێبوردنی خۆ باشە داوای لێبوردنیان کرد دوو دینیان جیا کردەوە لە دەوڵەت ئێستا کە تەنانەت کەنیسەکان حکوومەتیش پارەیان پێنادا قەشەکان دەبی ڕۆژانی شەممە خەڵک $2 بخاتە ناو قاسە بۆ ئەوی ژانی خۆیان بژێنن جیا بووە ناتوانن ببن بە بەشێک لە ژیانی خەڵک زۆری تێدا نەما تاکە ئاینە کە پێش هەموو ئاینەکانی تر ئەگەر ڕێگا بم پێش هەموو ئاینەکان تر دەستی بردووە بۆ کۆیلایەتی مرۆڤ چکە ئیسلام لە سەدەی هەفتەم دەستی پێکرد پێش هەموو ئاینەکانی تر وە دوا کەس وازی هێنا و داوای لێبوردنی نەکردیە
وەشتێکیان هەیە بە ناوی شەریعەتی ئیسلامی وەدەقەکانیان دەقی پیرۆزن ئامادەنینە دەستکاری بکەن ئامادەنینە گۆڕانکاری بەسەردابێنن ئامادەنینە کەوا لە سیاست جیایکەنەوە ئامادەنینە و ئامادەنینە وەسەبارە بە ئەو هەموو زوڵم مستەمەی لە میلەتانیان کردووە ئامادەنینە داوای لێبردن بکەن یعنی کەڵتێکی زۆر قێزەوە برا و ئاینەکانی تر بۆ نمونەت بۆ بێنم ئنجیل هەیە بە زمانی کوردی بە زمانی یۆنانی بە زمانی تورکی بە زمانی فارسی بە زمان تەنها ئەو ئاینەیە کە دەبی تۆ بە زمانی عەرەبی تقوساتی ئاینی جێبەجێ بکەیت لە نوێشکردنە لە کاتی نازانم چێوە تاوەکو بووە لەبەرەوە قسەی ئێمە سەبارەت بەوەیە کە ئێمە بەدەستی ئیسلام تۆساینەوە برا من علاقم لە ئاینی مەسیحیە فەرمووی من هیچ اختلافم نییە من لەگەڵ تۆ بەلەبەر ئەوەی بێگومانەشی ئێمە بڵێن ئەوانی سێکولسار بە فەیسبوک بڵێن بۆ جێگەی یاری بە سویدیاڵێن ئاربێسفێرد ینی حەقلی ئیش کەمە بە نسبەی تەلەڤیزیۆن ئەوانی تر دوای ئێستا لە کوردستان 6200 جامعی هەیە 40 ملیۆن دۆلار مانگانە بوجی تا ینی میزانیەیە ئەزانی ئێمە پێویستێن بۆ شۆڕەشێک وا بڵێن وەکو شۆڕشی بێ چرخی 21 وەکو ئێوە وەکو زۆر جێگانی ئینتر بڵێن ینی ڕێکخراوەک تازە بێتە چاکردن دوێستا قسەک جوان کرد گوتی ئەگە بڕۆ لە بن ئاڵای یەک حزب ینی ڕێکخراوەک دوای ڕزگاری خۆت نامێنێ ئازاری تو نامێنێ ئەو جارە ئەو قسەی جوانە زۆر جارە لەگەڵ برادرانمان کردوە ئێستامان هینوان هەیە بڵێن ئەو کۆمەلەی پێشمەرگانی دێری زۆر جار ئەڕۆمەوێ بێ هین ینی ئەوەشی برن زۆر لای خۆمان زۆر حزباتی تەیەکرێ من کشامەوە بۆ لەبەرەوەی حزم لە حزباتی نیم ئیتر بڵێن هین لای خۆمان بە کوردایەتی ئێمان کورد زۆر دواکەوتین زۆر دواکەوتین لەبەر چشتی کللتورێکمان زێتر پێشکەترمان هەبوو لە دەستماندا ینی ئەو کللتوری خۆمان ئەو کللتوری جوان ئەو کللتوری بڵێنی ناتۆر ئەوی طبیعات ئەو شتانەی سروشتی بوو ئێستا بووە بە کللتورێک ئەستەناعی ئەزانی ئەو کللتورێکی هینە عەرەبی بەدەوی زۆر پاشکەوتیوە بەڵام ئێمانەوە پێویستن لەگەڵ دەستهەڵات کار بکەن وەکو ڕێکخراوەک لەسەر بخۆ بەڵام لەگەڵ دەستهەڵات کار بکەن هەتا بتوانن هەتا ئێستاشی یەک تەلەڤیزیۆن پرۆگرامێکی وای بڵێن سێکولساری تەواویشمان نییە ئەگە 40 ملیۆن دۆلار بە ئۆرگانیسە خۆنە گیانی بە منەظماک ئەو ڕێکخراوە ئەو خۆ حزبە ینی ئیسلام حزبە ئەزانی بودجێتی خۆ لە ناو دەوڵەت هەیە هەموو شتیشی بەدەستە ینی کاتی نوێژ بێت چ پرۆگرامی هەبێت هینەکانی ئەی بڕن ئەڵێت ئێستا کاتی نمێژە ئەوە ئینسان ئێمان بەخۆ کە ئینسان وەک کۆمپیوتەر ئێمان ئەتوانن بەرمەجە بکەن بەرمەجەی خۆمان ینی بە ئەو وەزیری پرۆپۆگەندەی هەتەر گوتی درۆ بکە جاری سێم درۆ بکە خەڵک لێ باوەڕێکەوە چارەش کرد بەخۆی باوەڕێکی زۆر پێم خۆشە کاتی ئێوە و جنابی ئێوە قسای کرد لەسەرەوە شانە زۆر جار هینیش بێت ینی نەڵێن مەسەرەن مەسیحیەت باشترە مەسیحیەت باشتر نەبووە ئەنجۆڵەکان باشتر نەبووە هەمووانشی لە حەزارەی خۆمان دزیوە ئەنەگە سەیری بۆ نمونە ئاینی یەهودی تایبەتە بخۆیان هیچ کەس وەرناگرن تۆ بڕۆ بڵێ دەبم بە یەهودی قبول ناکەن دڵن کاکە ئاینێکە تایبەت بە خۆمە بە بەنی ئیسرائیل بڕۆ بۆ ئێزیدی دڵن ئاینێکە تایبەتە بە خۆمان ببوورە قبول ناکەین دەکەواتە من بۆ بێم قسەیان لەسەر بکەم باشە داعینێ من بێم قسەیان لەسەر بکەم و ئاینی مەسیحی گۆڕانکاری بەسەر خۆی داهێناوە باشە لە دین لە دەسەڵات جیابوویتەوە لە پەروەردە جیابوویتەوە هیچ تەداخل لە ژیانی کۆمەڵایەتی خەڵک ناکە زوڵم مستەمیشی لە کورد نەکردی یەک دەقەمەجار بەم بدەڕجان زوڵم مستەمی لە کورد نەکردی ئەوەی هات کوردی داگیر کرد لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ئیسلام بوو ئازیزم کوردیان کوشت کردیان بە کۆیلا کردیان بە کەنیزە مەغانم
خەڵکی کورد بەهۆی عەرەبەوە خەڵکی دورگەی عەرەبیەوە ئیسلامەوە 190 خاچی لەدەستدا ئەخەر ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوو یاقوت الحەمووی پێت دەڵێتن خێڵە کوردیەکان لە کوێ دەژیان هەر هەمووی ئەمڕۆکە شترین بوو ئەوە تەقەڵوسی کردیە باشە مەسیحی نەبووە ئازیزم تۆ بێ بۆ نمونە زوڵم لە تو بکاتن یعنی هەندێک ئینسان پێویستە بە وجدانەوە قسە بکە مادەم ئاینێکە ئاینێکە ئێستا من بۆ نمونە بۆچی من بێ قسە لەسەر ئاینی هیندۆسی بکەم چه علاقەی بەمنەوە هەیە چه علاقەی بەمنەوە هەیە مشکلەمان نییە لەوێ دکتۆر تمام هەموو ڕێزم بۆ قسە بۆ ڕایەت مشکلەمان لەوێ نییە بەڵام مشکلەمان لە چێە مشکلەمان لێە ئێمان پێویستە بگەڕینە تۆزێ بۆ نوێژی خۆمان ئێمان وەکو بڵێن مەبەستمەوە ئێمان بگەڕینەوە لەسەر مێژووی خۆمان و گەنگەشەک بکەن بە هاریکاری دەسەڵات بە ڕێگەی تەلەڤیزیۆن ئەوانی ئێمان چیمان دەوێت بۆ ئێمان وان ئەزانی مەوضوعی دەسەڵات ئەوە دیارە مەوضوعی دەسەڵات ئەوە دیارە پەیوەندی بەخۆتەوە هەیە بەڵام دەسەڵاتە کە پشتیوانی لە ئیسلامیەکان دەکات دەسەڵاتە پشتیوانی لە سەلەفیەکە دەسەڵاتە 29 ساڵ لەوانیوە بۆ نمونە پەروەردەیەکی تەندروست لە کوردستان بنیاد بنێ دەسەڵاتێکەوە پشتیوانی لە مەلاکان دەکات لە لیژنەی فتوا دەکات لە مەلا بەشیر حەداد دەکات و هەتا وەکو دوایی لەبەر ئەوە ناکرێت کار لەگەڵ ئەم دەسەڵاتە بکرێت بۆ معقولکردن یا گۆڕانکاریکردن لە سیستەمی پەروەردە دەسەڵات لە من لە تۆ باشتر دەزانێت و بەرژەوەندی دەسەڵات لەوەدا کە پشتیوانی لە ئاینی ئیسلام بکاتن نەک دژایەتی ئاینی ئیسلام بکات لەبەرەوە بە قسەی من و تۆ نابێ ئازیزم نە بە قسەی تۆ دەبێ نە بە قسەی من دەبێ نە بە قسەی کەسانی تر دەبێ و با بزانم ژمارەیەکی زۆرش لە ئارتیستەکان سەر بە دەسەڵاتن دەتوانن مامۆستایی بۆ دەسەڵات بکەن بە دەسەڵات بڵێن تۆ دەستی خۆت بۆ نمونە لە ئیسلامیەکان بکەوە تۆزە گۆڕانکاری کە لە سیستەمی پەروەردە اینجا دەبینی وەڵامیان نادرێتەوە دەسەڵاتی تر تێکیان بۆ لێتدا فەرموو ئەگەر قسەیشتر تێ فەرموو ئازیزی مەبەستم ئەو بوو مەبەستم بابزانی مەبەستم نییە من مەبەستم ئەوە ئێمان حەزت لێ بیان حەزت لێ نەبێ ئێمان پارچەگن لە ئەو ملەتێ وانە حتا ئێمنوتە لە دەروی کوردستانەژێن بەڵام ئێمە هەر پارچەگن لە ئەو ملەتە کەس و کارمان لێ ئاڵمان لێ هەموو ژیان و شتیمان لەوێ بۆڕاندیە بە گەورەتی دەرچوونە لە وڵاتە بە خەونی خۆ خەونمان لەوەیە بێنن خەون یعنی ئێستام لە سوێ دەژیم خەونەکانم لە سوێد بین خەونەکانم هەمووان لە هەر لە هەمومان وای خۆمان هەمومان وای مەبەستم ئەوە ئیتر ئاگە حەزت لێبیان حەزت لێ نەبێ هیویدارم پێویست ینی بە تەفکر نەکێک و من پاڵپشتی بۆ مەبەستم ئەوە ئێمان بتوانن کەناڵێک بکەن کەناڵێکی دیالۆگ بکەن لەگەڵ دەستهەڵات ممکنە ئێک لەوان وان قەنالی بلێ ڕاگەهاندێن وەکو ئێکی مەسەلەن ممکنە چەندەگوان هەن دۆزێ بەوەتەری هینە تری ئەلمانی و شتیوە بتوانن گفتەگۆیەک بکەن با مەڵاشی بێن ینی با ئیسلامیەکانشی بێن و با ئێزیدیەکانشی بێن و با ملحەدەکان بێن بان هەمووان عەرەبی ئەڵێن تاوڵە مستەدیرە ینی هەمووان لەگەلێکمان قسە بکەن کا بۆ ئێمانانە بلە تەشخیصی ینی کاتی ئەڕۆی ینی مستان بارم نەخۆشم بووم ئیشم کردمە 27 ساڵ تاکسی لێ بخۆڕیمان دەستە خۆرم نەخۆش بووم نەبتوانیم ئیش بکەم نە تەختۆرێک 10 تەختۆر لای من هاتە تەختۆری دلیات و تەختۆری عەسابی هات و تەختۆری هەستی هات و تەختۆری ئیباتنی هات و هەموانشی تەرکیز کرد بۆتی کاکە تۆ ماندوو بووی پێویستی باشە کاکین ئەگەر تۆ بە کوردی کەیتەوە پەڕێزانی تر وەبزانمداوی کامیرایان کردیە ئەگەر دقەیەک من هێویدارم هینەکەن لە ئەو هەموو سێ جێگەی هەیە کەناڵەکان ئێمان بتوانن پێکوە بە ڕێگەی جنابی ئێوە لەگەڵ ئەو ڕاگەهاندنی کوردی بکەن ئێستا تو گوتی NRT هەگەی NRT حاضر بتوانێت تاولەک مستەدیرە بکەت بۆ هەمووانەتە هەرێکی ڕای خۆی هەر ئەوە زیاترم نەبوو بەڵام حەزم لێ جاروبار کاتی قسە بکەی زۆر پاڵپشتی بە بەزەحیەت و جۆڵەکان نەدی لێنە تاریخیان شێڕ ئەوە پەیوەندی بە خۆمەوە هەیە من بەرگری لە هەموو ئاینێک دەکەم دش بە ئیسلام
و لە ڕابردوو بەرگریم کردی لە ئاینی زەردەشتی بەرگریم کردی لە ئێزیدی بەرگریم کردی لە یەهودی بەرگریم کردی لە مەسیحی بەرگریم کردی لە هیندۆسی تۆ بڕوات بەبوونی خوا هەیە یان نەبا ئەو پرسیارە با لە تۆ بکەم تۆ بڕوات بەبوونی خوا هەیە نه ئەو خوای ئێستا ئەی کامە خوا بڕوات بە چ خوایەکەیە من تۆ با مناقەشەیەک بکەین بڕوات بەبوونی چ خوایەکەیە ئەو خوایە بە زۆر زەحمەت ئەو خوایە پێویستێ من گەنگەشە لەسەر بکەن کاخوا هەیە ئاینێک ئەو بڕوات بە چ ئاینێکەیە برا بڕوات بە چ ئاینێکەیە هیچ باوەڕێ بە هیچ ئاینێک بەڵام بڕوات بەبوونی خوا هەیە ئێمە منیش وام کردی کاکە منیش وام کردیە لا ئەو خوای ئێستا بە مەسیحیەت و بە جوولە و بە باوانە تۆ ئەناجیل خوێندۆتەوە ئازیزم لە پێش 30 ساڵ کامە ئینجیل خوێندۆتەوە کامە ئینجیل بەخوا ئەو ئینجیل یۆحەنا خوێندمە و تەستەمەنتی بڵێن عهد القدیم واز لە عهد القدیم بێنە باشە واز لە عهد القدیم بێنە تۆ وعظة جبل خوێندۆتەوە وتاری سەرچیە ناوەڵە ئێدە باش ئەی چۆنە دڵی من ئینجیلم خوێندۆتەوە گەر هات وتاری سەرچیات نەخوێند بێتەوە ئازیزم ئەوە بە توڵێ بلە پێش آخر کاکە خوێنەوە هەموو لە سەیرکە ئازیزم نەفرەت لە ڕژێمی سەرمایه‌داریە بەڵام لە ڕژێمەکانی سەرمایه‌داری جیاوازی هەیە لە نێوان سۆشیال دیموکرات لەگەڵ لیبرال لەگەڵ دیکتاتۆری باشە ئاینەکانی شەر ئاینن بەڵام جیاوازی هەیە لە نێوان مەسیحیەت لەگەڵ ئیسلام لە مەسیحیەت لەگەڵ یەهودی زەردەشتی لەگەڵ مەسیحی ئێزیدی لەگەڵ زەردەشتی لەگەڵ هیندۆسی هەر هەمویان بۆ نمونە تۆ لە ڕوانگەیەکی ناسیۆنالیستیەوە تۆ لە ڕوانگەیەکی ناسیۆنالیستیە تەعەسسوبی قەومی هاتی دەتەوێت ژایەتی ئیبراهیمی بکەین من وەکو کەسێکی لۆجیکی هاتووم دراسم کردووە مەسیح وتەی جوانی تێدایە نە تۆ دەتوانی ئینکاری بکەی نەم دەتوانی ئینکاری بکەم زەردەشت ڕێنمایی زۆر جوانی هەیە وتەنانەت ڕێنمایەکان لە مەسیحیەت بەس یەک دقیقە پێ برا لە مەسیحیەت ئەوە ئیهانەی ژن ناکە ئافرەتان نانایکا دەقم بۆ بێنە لەکوێ با ئەیکا لەبیر نیە بەڵام لە ئێک لەوانە ئەڵێت ژنەکە هەگەر هێنا 3 ڕۆژی لێ بدەبا هەیە با ڕۆنکی چاوی و هەر دەبێت دوایی اقتصابی بکە لە سوێد کاتی پایسەکەی بەس قوربانی چاوت با شتێک عەمەلی بۆ بێنم با شتێک عەمەلی بۆ بێنم ئەوەی تازەیە زیندووە وەڵام بدرێتەوە برا قسەت کردە وەڵام بدرێتەوە ئەمە تۆ گەڕایتەوە بۆ سەردەمی تۆ پەرتوشی پیرۆز سەردەمی کۆن نەگەڕایتەوە بۆ ئەناجیل لێدانی تێدانیە چاوی چاو وانە ئەناجیل ئەسڵ ئەناجیل تەنانەت تەناسەیریکە مەسیح هەرچی سزای سەردەمی کۆن هەبوو دەست بڕین بەردباران جەلدکردن لێدان کوشت و بڕین تەنانەت قوربانیدان بە ئاژەڵ هەر هیچی نەهێشت برا هەر هیچی نەهێشت وتی ئەمانە شتێک قۆڕ هەر هیچ نەهێشت هیچی چۆن هاتووی دڵی لێدانی تێدایە تێدەگەی تۆ چۆن هات بۆ نمونە من لەگەڵ ئەوە من بۆ فەیسبووکی تۆ ئەیشێنم من ئەو ئاەتە بۆ فەیسبووکی تۆ ئەیشێنم ێستا بەڕێگەم بەڵام شەویتر بێت کاتی پایسکل یعنی دوو چرخە کاتی هاتی سوێد بەچاوان من لە سوێد ئەژی زیاتر لە 30 ساڵ کاتی پایسکل هاتی سوێد کەنیسە یەک دنیای خراکرد کاکە ئەو مشکلم نییە لەگەڵەوە خۆ من نەمەسیحیم نەهیچ بەڵام ئەگەر تۆ شارەزایت نەبی لەدا پێویست ناکە لە خۆمانەوە قسەی لەسەر بکەین ئێستا کە بمانەوێت نەمانەوێت بنەمای ئاینی زەردەشتی بووە بە یەکەمین بنەما بۆ مافی مرۆڤ هەموو فەیلسوفەکان لەسەر زەردەشتیان نووسیوە کە تاکە ئاینە پارێزگاری لە ژینگە دەکات تاکە ئاینە پارێزگاری لە مافی مرۆڤ دەکات تاکە ئاینەکەەوە عرفانیەتی هێناوەتە ئاراوە خودای تێزەوەنی لە خودای پاک و جوانجیا کردوتەوە تاوەکو دوایی تۆ ناتوانانی بێی ئەم شتانە ڕەت بکەیتەوە بڵێ نەوەڵە زەردەشتەکان ئاگر پەرستن وەکو هەمەی کوڕی ئامە گوتوێت ناکرێت هەندێک تۆ دەبی من ناکەم نانە بلەکس من زۆر پێم خۆشە زەردەشت ئەگەر ئێک ڕۆژێک باوەرەکەم بە دیانەتەکەم بێت ممکنە زەردەشتی بێت لەبەر ئەوەی چییە لەبەرگەوەی باوەریەک لە ژینگە هاتووە باوەریەک نەهاتووە لە زۆر ڕێز لە ژینگەی ئەگەری لەبەر ئەوەی من جوادەڵم
منیش واگەڵم بەڵام تۆ ئەوەی تۆ دەیخوێنیتەوە سەبارەت بە سەردەمی کۆنە بەنی ئیسرائیلە دەیخوێنیتەوە دەڵێ مەسیح وای گوتێ مەسیح وای نەگوتێ کاکە چکە من ئەناجیل و خوێندوتەوە چاوی چاو باشە هەر بژی تەی سەر چاو تمام من بتكلم ناقل روز هەر بژی بەڵام بە تۆ ئاڵێم تۆزێ با ئەوانی ترشی عیب و عێریان دیارکرد من ئەو ئاەتی لەدانی ئافرەت من بۆ تۆ شێنم خۆت بەرنامە دابنێ قسە بکە لەسەر ئاینی مەسیحی ئێمەش دین تێدا بەشدار دەبین و گوێ دەگرین باشە کاکە برا هەر بژی من پێویست نیمە لەگەڵ تۆمشی هەتا نێوەکی باشە کاکە برا نەکاتم هەیە بە ئەو بڵێن شێوا ڕەخبەمامە کاکە خۆلۆت بۆت ناخڵقێنم 4 ئنجیلیان هەیە باشە یۆحەنا مەتتا مەرقۆس ئەوی تریان ناوی چییە مارک دەیخوێنمەوە مەسیح باسی تونند و تیژی نەکردیە باسی شمشێر هەڵگرتنی نەکردیە تێدەگەی ژنیان بۆ هیناوە گوتیان بەردبارانی کە گوتی بەردبارانی ناکەم تێدەگەی باشە بڕوای بە قوربانی ئاژەڵیش نەبووە کاکە خوێن ڕشتنی ئاژەڵی خۆ بۆت ناخڵقێنم ئەی هاوار بۆت بخڵقێنم باشە بەڕێزان لە ئنجیل زەروری هاتووە ناوەڵە لە ئنجیلی تەرتوڕیە ڕۆژێکیان مەسیحی پیرۆز داوای لە یاوەرەکانی کرد گوتی هەر هەمووتان کۆ ببنەوە و شم شێرەکانتان ئامادە بکەن بە جۆرەی ئەو زانیاریانەی بەدەستم گەیشتووە کۆمەڵێک خێڵی باشووری سووریا نیازان وایە بە کاروانی بازرگانی بڕۆن بۆ مەکە ئەگەر بتوانن ڕێگایان لێ دەگرین وە کاروانە بازرگانیەکە پارە و پولێکی زۆریان پێیە و بەدەستی دەهێنین ئەوە بوو 12 لە یاوەرەکانی مەسیح چوون ڕێگایان لە کاروانەکەی گرت کاتە قسە و باسییان لەگەڵ کاروانەکەی دەکرد مەسیحی مەزن گوتی بسم الآب والابن وروح القدس هێرش بکەن هێرش بۆ سەر کاروانەکە ئەوە بوو هێرشیان کردە سەر کاروانەکە و لە کاروانەکە 12 دانەیان کوشت و 12 دانەیان بەدیلگرت وەتوانیان غەنیمەیەکی زۆر بەدەست بێنن کاکە خۆمن درۆ لەگەڵ ناگەم کاکە من دەقمەیە من ناتوانم خۆ درۆ لەگەڵ دەقەکان بکەم یعنی زۆر سەیر و سەمەرەیە یعنی کورد پێم دەڵێ ئەتۆ درۆ بکە سەبارەت بە مەسیح پێم دەڵێ درۆ بکە کاکە چۆن درۆ بکەم دڵی درۆ بکە سەبارەت بە زەردەشت باشە من چۆن درۆ بکەم کاکە ئەخر چۆن درۆ بکەم هەمەی لەبەردەستمانە کاکە درۆی لەگەڵ ناکەین و ڕاستەکەشی دەخوێنینەوە قاتل الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر بۆم بێنن لەکوێ مەسیح گوتوێتی لێ بدە کاکە سەیرە ئەخر نییە کاکە نییە خۆ بەدەستە من نییە کاکە بەدەستە من نییە بڕۆن ئنجیلێکم بۆ دروستکەن بیهێنن بۆی بۆتان بخوێنمەوە یعنی ئەو خەڵکانە یعنی حەز دەکەن من یعنی باسی چی بکەم من باسی چی بکەم من نازانم باسی چیتان بۆ بکەم بەڵام خوێنیان ڕێشتە بەڵێ کەنائیس خوێن لە ڕێشتیە ئاماژەم پێ کرد دەستیان هەبوو لە خوێن ڕشتن لە کوشتن لە خاجدان دواتر هاتن داوای لێبردنیان کرد گوتیان ئێمە ئاینەکەمان بەلا ڕێدا برد خەجاڵەتین بەرامبەر بە کۆمەلگای مرۆڤایەتی هەتاوەکو دوایی و دواترش ئاینیش جیابەوە قوتەوە ئەنی من بم چی بەڵام ئیسلام بەردەوامە لە کوشتن و بڕین بەردەوامە لە کوشتن و بڕین ئەنی سەیرە دەڵێ گوت خوار برای بەڕێ سەیری کە تخوا سەیریکە تەباش سەیریکە کاک سامان فەرموو ئاینی زەردەشیش پڕیەتی لە خوراخە برا ئەویش مەعراجی کردیە و چۆ بۆ ئاسمانەکان و فڕیوە و بۆ لای ئاهورە مازدە و هەتاوەکو دوای فەرموو کاکە گیا ماندوو نەبی هەر بژیت وەستان با قسەکانت تەواو بێت دەست و دەمت خۆش بێ من دیارە لە دەستپێکی بەرنامەکەت نەگەیشتم من لەو کاتێک کە کاگاری قسەی کرد هاتم وابزانم شتێکی بابەتێکی تایبەت نییە هەموو بابەتەی ئەرێ من تۆزێک باسی بە هەڵوێستی ملەتی کوردم کرد لە کوردستانی باشوور سەبارەت بە هێرشەکان بۆ سەر هین لە سەرەتا وە گوتم ملەتی کورد ناخوێنێتەوە سەبارەت بە مێژوەکەی و دەرس و تەجروبە لە مێژووی ڕابردوو وەرناگرێ وا تاوەکو دوایی بەڵام فەرموو لەسەر چی قسە دەکەی قسە بکە زۆر ئاساییە فەرموو من حەزەکەم
سوورەتێک هەیە و هەندێک ئاجازی تێدایە حەز دەکەم باسی ئەوە بکەم ئەوەڵ قەراعەتی سوورەتەکەتان بۆ داهێنێم و دوایی باسی یەکەم باشە یەک دقەیە تکایە گوێ بدەن ئەمە عەبدولباست بوو کاک پشتیوان موسڵمانان ئەیناسن بەڵێ وابوو بەڵێ کاک پشتیوان دیارە خۆ بۆ مسلمان جیاوازی نییە کێ ئەی خوێنێت و چی ئەڵێت هەر ئەوەی گوێ بدەن و لەڵا قولەیەوکی تێدا بێتتر وازانن ئەمە لە ئاسماندا دابەزیوە ئەمەی کە دامنا بۆتان ئەمە شعرێکی مناڵانەیە هەموو ئەوانەی کە لە ئێران ڕۆشتون بۆ ڕەوزە ئێمە کە مناڵ بووین ئەمەمانە خوێن بە فارسیە ئەڵێکی من ئەوەڵ فارسیەکەتان بۆ خوێنم دوای ئەوە ئەعجازێکی زۆر سەیری تێدایە من ئەمەوێ سەرنجتان ڕابکێشم بۆ ئەو ئەعجازە ئەڵێ یەتوب دارم قلقلیە وەزنەکەی چی شتێ وەکو سوورەی زلزالە یەتوب دارم قلقلیە سرخ و سفید و آبیه میزنم زمین هوا میره نمیدونی تا کجا میره من این توپو نداشتم مشقم و خوب نوشتم بابام بهم عیدی داد یه توپ قلقلی داد بە دەنگی عەبدولباست هیچ گوێمان لێ بوو ئەڵێ چی ئەڵێ من تۆپێکم هەیە خڕە سوور و سپی و شینە ئەیکوتم بە عەرزە ئەچێ بە ئاسمانە نازانی تاکوێ ئەڕوات من ئەم تۆپەم نەبوو سعی باشم کرد باوکم هەدیەیەکی دامێ تۆپێکی خڕی دامێ ئەمە معناکەیە بەڵام تەفسیرەکەی زۆر گرنگە کاک پشتی زۆر ینی باسی سەیرکە من بە پێشەوەی تۆ بیکەی تۆپ باسی گۆی زەوی دەکا باشە و دەڵێ ئەو تۆپە بەرز و نزم دەبێتەوە لە بۆشایی باشە و هەروەها ڕەنگی سوور و زەرد و ئەو باسی قەوس قوزەح دەکا پەلکە زێڕینە بەسەر زەوی سەیریکە زۆر مهمە دەزانی ئەو ئەلمای کە تۆ باست کرد ئەو هینە ئەوە شتێکی ترە بەڵام لەوە گرنگتریشی تێدایە کاک پشتیوان ئەوەی کە وتت خڕە بەڵێ ئەوە نیشانەی ئەوەیە کە زەوی خڕە ئیشارە بەوە ئاکات بەڵام ئەو شوێنەی کاڵێ سوور و سپی و شینە ئەوە مەرحەلەی تەکاملی گۆی ئەرزی نیشانەدات یعنی لە مەرحەلەیەکە ئێمە ئەزانین لە دەستپێکدا ئەرز سوور بوو مزاب بوو بە شێوەیەکی سوور ئەو سووریە باسی معجزەی مزاببوونی ئاگر بوو بەڵێ ئاوا گۆترە نییە خۆ کاک پشتیوان ئەخە بەڵام مفەسیرەکان تۆزێک اختلافیان هەیە لە تەویلدانەیەکیان دەڵێ و باسی پەلکە زێڕینە دەکا بە دانەیەشان دەڵێ باسی قۆناغەکانی دروستبوونی زەوی دەکا بەڵێ فەرموو دیارە من ئەوەشم بیست بوو بەڵام ئەمە تۆزێک ئەلمیترە دوای ئەوە ئەڵێ سپی باسی سپیەکە چییە ئەو سەردەمەیە کە ئەرز بەست بووی بەڵێ سەردەمی بەفرین بەڵێ دوای ئەوە چی ڕوویدا بوو بە ئاو ئەو شینیە کە باسیەکات ئەوە مەرحەلەی ئاوە ئەو مەرحەلەی تەکاملی ئەم گۆی ئەرزەیە کە خەریکە بۆمان باسەکە شاکی هەیەم ئاەتانە ببیستێ ئیمان نەهێنێت بەڵێ هەرتاوی شایەتی دێنم بەڵێ ئیجا ئەڵێ ئەیکوتم بە عەرزە ئەچێتە ئاسمانە ئەوە نیشانەی جازبە ئەکات باسی جازبە و باسی هێزی ڕاکیشان ئەکات بەڵێ بۆ ئاگاداریتان ئەینشتین ماوەیەکی زۆر خۆی بە مەسەلەیە مەشغوڵ کرد بوو بەڵێ ئیلهامی لەو تێۆریەکانیتی بەڵێ ئیجا ئەڵێ نازانی تاکوێ ئەڕوات ئەمە خۆی دەلالەت بەر معجزەی ئەوەیە کە ئەم گەردونە بێئینتەهایە بنەکەی دیار نییە باش ئەو کاتە چۆن ئەوەیان زانیوە ئەگەر ئەمە معجزەیەکی تێدا نەبێت سەیرە
ئیجاڵێکی ئەڵێ من ئەم تۆپەم نەبوو ئەمە ئیشارە دروست بەوە کات کە بەڵێ خلقەت ئەوە خوددا ئەمەی خەلق کردووە دوای ئەڵێ من باش سعیم کرد ئەمە نیشانەدا کە یعنی مەبەستی ئەوەی ئەڵڵا بیری کردەوە پێش ئەوەی کەوا تۆپەکە بخڵقێنێ لە لەو بەڵێ بێگومان و ئەوانەیە کە مەسم مرۆڤانی ئەوانەی کە بە تەقوا بن وە کارەکانیان باش جێبەجێ دیارە خوددا سرنجیان نەداتێ هەروە ڕای بەریان نادا دوای ئەڵێم باوکم هەدیەیەکی دامێ تۆپێکی خڕی دامێ لێرە ئیشارە بەوە ئاکا کە خوددا ئەو سەردەمەی کە لێرە ئاماژە بە مەسیح دەکا کە باوکی ئەلئاب خوددا تۆپێکی پێداوە بۆی دابەزێ بۆ سەر ئەو تۆپە هیدایەتی مرۆڤایەتی بدا بەڵێ شتێک لەوە بەڵام ئەوانەی کە مەسیحین ئەڵێن لێرە باسی مەسیحە بەڵام باسی مەسیح نییە باسی ئیجا ئەگەر ئێوە ئەم ئاەتتان بیست ئەم سوورەتتان بیست هێشتا ناین ئیمانی پێبێنن ئیتر نازانم پێغەمبەرەکە ناوی چییە کاکە پێغەمبەرەکە ناوی چییە توتولە لێرە باسی توتولەکە توتولر أشهد أن لا إله إلا الله وأشهد أن توتولر رسول الله أو إيمان هنا من يكن قسم كاكا دوێنێ کاک پشتیوان ئەمەم گوێ لێ بۆ ڕێکۆت مەبێری خۆت کاتێک کە ئاەتەکان نەخوێنیتەوە بۆ مسلمانان و دێ ئەڵێ چوزانم ئەوە لە سوورەتی تەلاقە یان لە سوورەتی نەزان هەمووی ئەعجازی زانستی مسلمانان بزەبت ئەوەیە کاک سامان دێن بە جۆرە خۆیان پیر دەکەنەوە شێرێک لەولا و ڕێگێک لەولا و شتێک لەولا دەین و تەواو بەو شێوەیە ئەوە ئەعجازی زانستی ڕێک ئەم بابەتەیە ئیجا کاکشتیوان زۆر خۆشە لە ئێرانە دەستی پێ کردووە حەشتێکیان دروست کردو ئەم جۆر ئاەتانە دروستەکەن و حەچی گۆرانی کۆنەهێنی دۆڕێ منداڵی ئەمە لە بەرمان بوو هەمووی ئەهێنن باوەڕم پێ بکەم معجزەی وا سەیر و سەمەرەی تێ ئەخەن ئەڵێ باشە بۆ ئەبێ ئیمان نەهێنین بەم دینە تازەیە کەسێک هاتبوو لێرە من زۆر لە کۆمنتەکانم ئەخوێندەوە لەسەر ئەوە باس بکەم بەگشتی باس ئەو کۆمنتانە کە ئەکرێت بە ڕێزانی مسلمان ئێمەش وەکو ئێوە ڕۆژێک لە ڕۆژان مسلمان بووین ئێمەش لە خانەوادەی مسلمانان من یان ڕوا بکە لە ژیانمدا ئەوە کەر نەبوویمە هەر بە جددیشمە یعنی من هەر بە جددیشمە باشە لە ژیانمدا بەقەد مسلمانانی کوردی 121 ساڵی 2009 کەر نەبوویمە ئەینجا بۆ زانیاری بزانە فەرموو نەنێتە ئەوە مەرحەلەیە بەهەرحاڵ ڕۆژێک لە ڕۆژان بەهەرحاڵ ڕۆژێک لە ڕۆژان کاک پشتیوان تۆش لە کۆمەڵگای ئیسلامیە لەوانەیە ئەگەر باسی پێغەمبەرێکیان کردوێت تۆزێک بڕوا بکەنەوە هەر بە جددی درۆت لەگەڵ ناکەم لە مەرحەلەیە کامل لە 17 بۆ 19 ساڵەگی زۆر تند و تیژیت هاتشوێ مزگەوتەمە کرد و قورئانمە خوێندووانە بەڵام مەبەستم ئەوەیە کاتێک کە ئێمەش وەکو ئێوە با بڵێم من و هەندێک لە ئێمەومانان وەکو ئێوە لە کۆمەڵگایەکی ئیسلامیدا بانگی ئیسلامیمان بیست ئێمەش وەکو مسلمانێک نوێژمان نەخوێند ڕۆژومان ئەگرت ئەمان بیست کە ئەو دنیا هەیە چوزانم جەهەنەمێک هەیە کە خوددا عەزابت ئەدات گۆشتەکەت ئەسووتێنێت دیسان پێسیت بۆ دروست ئەکاتەوە وەک کون فەیەکوونەی دیسان ئەیسووتێنێت لە لایەکی ترەوە بەهەشتی داناوە کە چوزانە حۆریەت بۆ دائەنێت ئەو هەموو خۆشیە باشت ئێمە ئەگەر وازمان لێ هێناوە باوەڕمان پێ نییە لەبەر چییە خۆ هەروان لە خۆڕان نییە ئەبێ سەبەبێک هەبوو بێت تۆ بۆ خۆت تۆزێک لە خۆت ئەم پرسیارە بکە بۆ ئەم مرۆڤانە وازەبەرەوەی من وازم هێنا ئەویش واز بێنێ من دەبێت تەنها بچی خوێندنەوە بکە و لێکۆڵینەوە بکە و دراسە بکە سەیریگە منیش خەریک ئەوە بڵێم کە خۆیەتی حەقی خۆیەتی لەبەرەوەی من بڕوام هێناوە قەناعەتم هاتووەش نە ئەوە قسەی خۆڕە خۆی بچی بەڵام ئێمە دەڵێن بڕۆ دراسە بکە لێکۆڵینەوە بکە اینجا بۆ ڕوون دەبێتەوە هەمووی قسەی قۆڕە بەڵێ ئەوەی مەوزوعەکە ڕێک مەبەستەکەم ئەوە بوو لەبەرەوە ئێستا کامنتاندا ئەنیا باوەڕیان نەکرد ئەو شتان ڕوویدا بێ لە ئیسلامە چاوی چاوم ئێمەش وەکو تۆ مسلمان بوویت ئێمەش خوێندمانەوە وەکو کاگازادی قەڵا ئەڵێ خستمانە ژێر کارگەری مێشک و ئەو کە لەسەرەی خۆمان وای بەوە گەیشتین ئیمکانی نییە چتی وا لە لای خودایەکەوە هات بێت
ئاخۆر خودایەک چۆن ئەتوانێت خۆی مەشغوڵ بکا بەوەی لە بەهەشتێکدا کە تۆ ئاواتی ئەخوازی کە بچیتە ناوی کاری ئەوە بێت چوزانم پەردەی ژنەکانت بۆ دروست کاتەوە دائیمەن ژنانێک کە تۆ لەگەڵ یان ئەخەوی دیسان ببنەوە بە کچ ئاخۆر ئەمە چه ئەخلاقێکی خوداییە کام خوددا ئەبێ ئەوەندە بێ ئەخلاق بێت دەم خۆش ئەلبەتە مەسەلەکە ئەوەیە چاوی چاوم بخوێننەوە کاتان لێ یەکەم موسڵمانانی بەڕێز بچن قورئانی خۆتان حەدیسی خۆتان سیرەی نەبەوی بخوێننەوە تکایە بیخوێننەوە ینی کەم ئەگەر باوەڕتان پێیە بیخوێننەوە بابزانن باوەڕتان بە چییە زۆر سێرن لێرە ئەڵێن ئەوەت لەکوێ هێناوە دەباشە ئەگەی سکاک پشتیوان پێڵ بڵێ فلانە کتێب و فلانە ئاەت و فلانە سوورەت یا فلانە حەدیث ئەچی بەدوایە ئەیتر داوای من قورئانیان بۆ دەخوێنمەوە دەڵێن درۆیە تۆ تەسەوڕ بکە بە قورئانەکەی خۆیان دەڵێن درۆیە ڕێگەوەیە کێشەکە لەوەیە کێشەکە لەوەیە ئەوە پێمان ئەڵێت کە چاویان بەستووە و حل لە خۆڕا حسوبی شتێککێشن بەبێ ئەوەی بیناسن کێشەکە لەوەیە ئەگەر تۆ بیناسی و دیفاعی لێ بکە هیچ کێشە نییە بەڵام دڵنیا بە ئەگەر بیخوێنیتەوە بیناسی یا ئەبی بە داعش یا ئەبی وەکو ئێمە ئەمە دڵنیا بە تا ببوورە سێ حاڵەت هەیە یا ئەبی بە داعش یا ئەبی وەکو ئێمە باوەڕت پێ نییە یا وەکو ئێمە باوەڕت پێ نییە بەڵام ئەبی بە مەلایەکی ساختەچی کە بیزنس بۆ بەرژەوەندی خۆت ڕێزی تایبەتت هەیە کاک پشتیوانیان مەمنون کە کاتدا هەر بژیت کاکە برا زۆر سپاس بۆ بەشداریت بەڕاستی سوود بەخش بۆ ئەو بابەت هەر بژیت زۆر باش و ئامانەیەشی جوان بوو بۆ بەراوردکاری هەر بژیت ئەگەر دیسان دەستم کۆتەوە بۆ دێنم کاک زۆر چاکە دای دەستخۆش هەر بژیت سەر چاو زۆر سپاس بۆ بەشداریت هەر بژیت هەر بژیت زانی چێ ماوە هیچ کەس نەماوە چ بەڕێزێک دەوێتن قسە بکە چ بەڕێزێک دایەوێ کامیرەی بۆ بنێرم دەوەرە پێشێت خوا ناهێلم بێ یەشێ ناهێلم بێ یەشێ هەر دڵم دەیەوێ ئەمڕۆ موسڵمانێک سمەڵق و تێبێتن مناقەشە بکە و مناقەشە بکە ئەرە هەی بێنن بێنن سمێڵقت بێنن بۆڵای بە کەیمێن مناقەشە بکەین ئەرە مناقەشەمان سەبارەت بە حەمەیە ئەخلاقی حەمەلە شوێ بۆ ئەیجانی من جانم هەی بێنن بێنن سمێڵقت بێنن بێنن کەسێک سمێڵقوتێک شتێک بابێن بابە دڵمان تەقیخۆ فەرموو کاکێ من قارەمان فەرموو ئەوە بە باندت با بکەم تۆ چکە بێ ئەخلاقی تەنها بوو بێ ئەخلاقی هاتی یەک دەقا تۆ ئاقڵ ناوی محەممەد عەلی فەرموو دەبڕۆڵێ ئەجێبڕۆ ئەگەی سڵاو ڕێز بۆ چۆنی باتی کاکێ من ئەحواڵت چۆنە زیاتر ئەحواڵت من زۆر باشم ئەوە چوار ڕۆژ سلاحم کرد کاکە ئیمڕات سەر فەیسبوک ئەو شەو لای بەڵام بڵاو کرد هیلاکم کاگوتم عسکەری سلاحەتی هەیە هەر بژیت هەر بژیت دەستخۆشی دەکەم هەر بژیت هەر بژیت هەڵبەتە من هەر ئەوەن دەستخۆشی دەگەم ناکە بەبەتی ڕێز و حرمەتم بۆ ئەو مروانە هەیە کە خوان وەکو موسڵمان زانن من حرمەتم وایە نام برام مسلمانە لەخوا بەزیاد من برام نییە مسلمان بێ بەڵام ڕێز و حرمەتی ئەوم پیانم کە ئەزانن ئەمە چی ملحد و کافرە بۆ گوێرن پێویست ناگوێن ئاشکراکەن ژن بگرن کەسمان تەگ نەکردێت تاگە چییە ئیتر بانجەکەی دێ بڵێ دەگەی تر من ئەوە نازیستاکە بۆ نمونە سەعات 200 دۆلارێکی ئامادەنی من دابژوە لە قورعان بگرم کە ئەوانش کە ئەزام شتەوایە بۆ گوێ لێ بۆ دێن ژوێن ئەدەب کامیرە و وا لەوە تانوالەوەتم بۆ من 1000 ساڵی تر جوێنم پێ بدەن تاقەی سەرم دێ پاشان بەڵام من خەفەت لە یەک شت دەخۆم ملەتی کورد ساڵەکانی پێش نەوەت جوێن فرۆش نەبوو ملەتێکی تر کەچی دەبینن لە 30 ساڵی ڕابردووە بۆ بە ملەتێکی جوێن فرۆش یعنی من خەفەت لەوە دەخۆم
يعني قەپەتەکەی من تەنها لە میلەتی دڵیشتر نییە. دکتۆر گەرمەلای مزگەوتەکە بدا ئەی شوێن کەوتەکان ژوێن نادەن ئەلبەتە ئەوەش وایە ئەی چۆن مەلاکانی جوان چۆن ژوێنن دەن کاکی جا من دەستخۆشیت لەکەم کەمی پێشتە باس ئاینەکانت کرد بالفعل ئاینەکان هەمووی ئینسانی زیرەکە تۆ بۆ خۆی نووسێتی بەڵام لە هەمووی جوانتر کە سوودی بەگیانە بێ مرۆڤ زێد نەدابێ بە مرۆڤ نەگیانە بێت تەنها زەردەشت بووە ئەلبەتە هەمیان بۆ نمونە من زۆر جارتر باسم کردی کاکێ من زۆرێکیان لەوانە فەیلسوف بوونە ینی لە بواری کۆمەڵایەتی شتی جوانیان هەبوو پێشکەش بە مرۆڤایەتیان کردیان ئەو مۆزوعی ترە وەرحاصل ئیتر بۆ نمونە بووداس شتی جوانی هەبووە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری بکات تۆ نە من ناتوانین ئینکاری بکەین ناتوانین هەر شتێکی مرۆڤێک شتی جوانێ بێت بەڵام هەمە یەک شتی جوانی نەبوو کاک ئەوەندە شتی جوانی نەبووە نەبوو شتێ جوانی هەبووە شتێ جوانی هەبووە ئەو تا ئێستا چێن ژنی هێناوە کاگە بای 45 پیا و ژنی کۆ کردێتەوە ئەی چۆن نێش تۆ 44 ژن بۆڕای بمێنەوە ئەی چۆن ئەوش بۆ ئافرەت سترە ئەبێ شتێ جوانە بێ کاکە باشە ئێستا وەریان دەگرم بەڕێزان ئێستا وەری دەگرم بە چاوان فەرموو کاکێ من قسەی کاکەکرا دەستخۆش لێت و براتە سەرچاو کاکە من سەرچاو ئەو بەڕێزە بەڕێزێشتر داوای کامێرەی کرد و با کامێرە بنێرێتەوە ناوەکەیم نەویر کرد باشە ناوەکەیم نەویر کرد وەڵە هەموو ژنەکانی جوان بوو هەڵی بژاردیان جارێکیان دانەیەک بە حەفت دەگۆڕێتەوە قوبانی بم هەموو شتەکانی حەفتە پێغەمبەری نازدارمان تەرەگەی دەیەک کەلبی سەفیە دەبێ بەهین بەشی بانجی دەکاتەوە دڵێ بۆ من بەجێ بێ لە حەفتدانە بۆ خۆت بە پێغەمبەری نازدارم قوربانی بم قوربانی زۆر حەزی لە ژمارە حەوت بووە گوتی بۆ من بەجێ بێ لە حەفتدانەی تر بۆ خۆت بە یەک بە حەفت بابی گۆڕینەوە گوتی بۆنا گوتی بۆنا یعنی یەک بە حەفت گۆڕیتەوە ئاسمانەکان حەوتە و حەفت جار دەسوڕێت و حەفت بەر لە شەیتان دەگری و حەفت ئێگاتێک لە هین لە شەڕی بەدر حەفتە مشتریکەکان دەکوژن و حەفتە بەدیل دەگرن و لە شەڕی ئوحد حەفتە لە موسڵمانان دەکوژرێ و ئیتر حەفتە هەموو شت حەفتایە ئەگەر پرسیارێکیان لێ کردی سەبارەت بە ئیسلام حەفتە دەرەچێ یعنی حەفتە دەرەچێ حەفتە حۆریت پێ دەنوکانێک لە بەهشدا جیماعێک دەکەی تامەکەی حەفتە ساڵ لە خوێندا دێ و دەچی ژمارە حەفتە زۆر مهمە شتێکت نەزانی ئەگەر لە وەکو هەولێری گوتی ئیمتحان پرسیار لێکرا لە ژمارەکان حەفتە هەڵبژێرە دەرەچی ینی دەرەچی بە خۆی دەرەچی بە مەزبوطی دەرەچی بەڵێ بە مەزبوطی دەرەچێت باشە باڵێ زەریا یاسین فەرموو بەڕێزم باڕیشم با درێژ بێ سمێڵەکەش سفر دەکەم ئاوە دەمبینن اینجا ئاوە دەمبینن ئەو ڕەحەتیەکانی شەیە ئەوی هەموو جارێ نەوت پێ دەچکە محەممەد ڕەحەتی لەسەری دەکرا ئەوە شتێکی لولدا ڕەحەتیەکیش دادەنم شتێکی لول دەم ئەوها چوار کەزی پێشەوەش ئەوها درێژ دەکەم وەکو ئەو پلانیش لە چاوی دەکەم کل پڕ چاوی دەکەم زەرگی دەکەم سڵاو ئەم کاتتان باش هەربژیت فەرموو زۆر سپاس ئەم کاتە باش دکتۆر سپاس دەکەم تۆ چۆنی خواڵ چۆنە زۆر سپاس سڵاو ڕزمێ بۆ هاوڕێن هەربژیت دکتۆر من ئەگەر لە بابەتەکەش دەرچم ئەمەوێ لەسەر هەندێک ئەو کۆمنتی موسڵمانەکان کە لێرە بوون ئێستا فەرموو سپاس دەکەم لێرە ئەبینم هەر کەسە و بۆ نمونە موسڵمانەکان کە گەیشتونەتە ڕادەیەک جوێن بە یەکتریش ئەیەن چونکە لێیان شێوا و بێکجاری خۆیان ناناستەوانێ وە لەوەیە چەند جار چەند کۆمێتی بۆ من نووسی ئەڵێت تۆ دایکە قەحپەیە و جنێوی زۆر پیس ئەیەن بەس من جوێن بە تاک خۆیان نادەمەوە لەبەرەوەی ئەزانم بەچی تووڕا بن
من جێن بە ئەڵاکەیان بۆ نمونە کە ڕەدێکم هەبێ بۆیان بۆ ئەوەی تێبگەن کە ئێمە جیاوازێکمان هەیە جوێن بە و تاکە نایین. با شتێکی خۆشتریشە بۆ بجێرمەوە دکتۆر هاوڕێکەشم ئێستا لێرەیە دوێنێ بۆ کاری خێرچوین بۆ مزگەوتێک ئێوارە طبعاً تازە ئەوانەی نوێ ژیانە کرد دەرەچوونە دەروانەیە مجموعەیەک تقریبا 7-8 نەفەر بوون لەبەر دەرگای مزگەوتەکە وەسا بوون زۆر مشەوەش دیار بوون و باسییان لەوە ئەکرد کە مسلمانان دوای نوێژی مەغریب کە لە مزگەوت دەرەچن ڕاستەخۆ ئەچن بۆ نادیەکان بەڵێ ئەنجلەوە گلەیان لەوە ئەکرد بۆ نمونە هەنێکی لێبوو سیارەیان پێبوو یان ئەودا هاوڕەکانمان داوامان لێکە کە بیان گەێنینەوە ماڵەوە بەڵام کە سەر ئەکەون ناسنەوە بۆ ماڵەوە داوامان لێەکەن لە پێش نادیەکاندا ئەنوەزێنین. جا مەبەستی من لێرە ئەوەیە سەیری کە ناتوانن بۆ نمونە ڕووی ڕاستەقینەی خۆیان دەربخەن بۆ نمونە یەکێک لێرە بە منیەوت تۆ ئەگەر بچی لە ناو هەولێرە یان لە ناو شارێک لە شارەکانی کوردستان بانگەشەی بێدینی بکەی هەموو دینەگرەت کەیتەوە دایکی دوا لێکەن خۆ دوان لێکەن نازانم چی من ئەگەر نەتوانم بانگەشە بکەم چونکە کوردستان ئازاد نییە بانگەشەی بێدینی بکەم بەڵام من ڕاستە ناتوانم بچم لە ناو بازار بە دەنگێکی بەرز بانگەشەی بێدینی بکەم بەڵام ئەگەر دڵیان بۆ خۆشەکان با دڵیان بۆ خۆش نەکەن لەبەرەوەی ئێمە دەیان نمونەمان هەیە کە لە ناو شارەکانی کوردستانن وە بە فەیسی خۆیان ڕاستەخۆ لایڤ ئەکەنەوەوانە قساکەن و هەموو دینەکان ڕەت ئەکەنەوانێ بۆ نمونەیەکیشان کاک ئازادی قەڵایە و نمونەی ئێوە بۆ نمونە لە کەلوانێک کە سوکاری ئێوە شەموتان لێرە بن لە هەمان کاتە من ئەگەر نەشتوانم بەڵام هەوڵی خۆم هەر لە ڕێگەی فەیسبوکەوە بێ لە ڕێگای کۆنتاکتی تایبەتەوە بێ من ئەتوانم وەتوانیشمە مەلا ڕابگرم وەتوانیمە بە بەڵگەوە مەلا ڕابگرم لە لایفکردنەوەی لە پێیش داخستنی و توانیمە کە زۆر شتی تری پێ بکەم چونکە ئەمان ناتوانن بەڕوویەک خۆیان پیشانی خەڵکیان یعنی ئەم دینەی کە ئەوان بەکاری ئەهێنن تایبەت بەس بۆ خۆیان بۆ مەسلاحات ئیتر بە شێوەیەک بێ بەرژەوەندی ئەوان لێرەیە چونکە سوور ئەزانن وەکو من تۆ ئەزانن کە هیچ بایەخێکی نییە شتێکە پڕە لە درۆ و بەڵێ لەبەر ئەوە کە چەواشەی خەڵک بکەن هەڵەستن ناچار هەوڵ ئەیەن کەمێکیش بێ لە کاتی خۆیان ئەگرن خۆیان ئەکەن بە مەلا خۆیان ئەکەن بە مزگەوتێکە خەڵکی تر هەڵ ئەخەڵەتێنن لە پێناو بەرژەوەندی خۆیان لە پێناو مانەوەی خۆیانە باوەڕ بکە دکتۆر مەلا هەبوو کە زۆر سەلەفی بوو من بەهۆی ئەوەی کە کۆنتاکتی چەند هاوڕەیەک من داخلی ناو سەلەفیەکان بووم و دواتر یعنی زۆر کەسێکی توونیش بوو پەیجی و ئەکاونتی و ئەمانە بەردەوام بوو کە هێرشی ئەکرد لەسەر بوون منە خەڵکی ئەوروپا کاکە خۆ ئەوان هیچ لە ناو لایڤەکە نەبوون ئێمە ئێستا کوردین لە ناو ئەو لایڤە بەشێکیان مسلماننەوە بەشێکیان بێدینن ئەوان بە هەموو شێ هێرشەکەنە سەر ئێمە ڕاستە ئێمە ئەبینین جۆمان لێ یان قساکەین بەڵام لە هەمان کاتە ئەوان لەوێش نەبوون بەم شێوە هێرشیە کرد لەسەریان من توانای خۆم هەرچەند هەبێ بەکارم هێناوە بەکاریشی هێنم هەتا ئەو ڕۆژەی مسلمانێک مابێ ئەگەر بزانم وەکو ژنێک ڕوبەڕووی زۆر شت بوومەتەوە بەڵام ئەگە بزانم ڕوبەڕووی مردنی شەبمەوە هەرگیز بێک جار بەڵێن بەڵێنەکەشی پەشیمان نەبێتەوە من دەخۆشم لە ئێوە لە هەموو هاوبیرانەکەم وەڕێز و سڵاوم هەیە بۆ هەر هەمویان سپاسانەکەم چاوت ماچەکەم دەستیمان دەبوونی دەگشم و سڵام هەیە بۆ هەر هەمووتان دەستخۆش سپاس بۆ بەشداریت زۆر سپاس هەربژیت سپاس بچیت دەستمان خۆش بێت سەرچاو ئازاد مستەفا ئینجا کازێوە فەرموو
چۆنی کاگازات سڵاورت ئەربژی سەرچاو خۆشەویستی کاکە دکتۆر باشی دەنگ و باست زۆر بەڕێزی چاوت ماز تۆ دەکەم چۆنی من دەمەوێ سەرەتا بە هەندێک ڕوونکردنەوەی ئەم خەڵکە گەمژەیە و هاوبیرانی خۆشمان زۆر جار دەکەونە داوی سەیر و سەمەرە بکەم پاشان دوایە دەست بە حەو لە باتی عەوت عەوتەکەینە عەو دوای دەیکەینە عەول حەول دەست پێ دەکەم من سەرەتا بەوە دەست پێ دەکەم دکتۆر جان یعنی مرۆڤی ما تۆ باسی هەرچ دەکەی تە گرنگەوەیە یعنی برێ من شتێک ڕەدی دکتۆر دەدەم و یان ڕەدی ئازاد دەدەم و یان ڕەدی ئەم فران کەس دەدەمەوە و بەداخەوە خەڵکی ما ساویلکەیە ینی بۆ نمونە مەسەرەن ئەگەر دکتۆر دیبێتەکی کرد یان ڕۆنکردنەوەکی دا لە سایتێکی مەسیحی وای ینی ئەمە گەمژایەتێک کاب لە برێ بە یەک لەگەڵ مسلمانەکان سەیرە ئاتستەکان ئەمە بە یەک دژی پشتیوان دڵی ئافرین خوا لێم گەڕێ با بۆیان ڕۆنگ لێم گەڕێ با بۆیان ڕۆنکەمەوە هەی ئافرین کاچی ئاتز لەگەڵ مسلمان ببی بە یەک بۆ دژایەتی پشتیوان عەبدوڵڵا بڵێ پشتیوان عەبدوڵڵا بووە بە مەسیحی کەویە هەمان کەمینەوە فەرموو کاک ئازاد بڵێ ئەمە خەڵکانێکمان هەیە بەڕاستی یان نایەنەوێت تێبگەن پێ بگەن و یان بە قەستی وا دەکەن بۆیە ئەگەر ئازاد لەگەر هەرچی مەسیحی قسە بکە ئەمە دەبێ ئەمە فیشە لە مێش خۆی دەرێنی مانای ئەوەی نییە دەبێ بە مەسیحی ئەگەر ئازاد لەگەر هەرچی جوولەکەی قسە بکە مانای ئەوە نییە دەبێ بە جوولەکە لەگەر هەرچی بسڵمانە ئەمە کارەساتە دەبێ ئەو مرۆڤانەیمە تا ئێستا ئەگەر لە ئێمە نەگەیشت بن واتە ئێمەیان نەناسیوە کاک دکتۆر بۆیە ڕەزا دەکەم خەرکی مە خۆی لە قەرەی ئەوەی نەدا ئەمانەی عەقڵ جوانن ئازادی خوازن و هاو فکر و هاوبیرمانن ڕەزا دەکەم نەکەونە ئەو داوای کە بە ناوی جۆرە و جۆر چونکە ئێمە کە لادینین بە خۆمان تێگەشتینە بۆ لادینینە پێویست ناکە بۆمان شەرحکەن دین تۆ ئەگەر دەدوێ مرۆڤ بە گەمژەیی بوون بکەی بڕۆ دیندار بە من هەموو تاکتیکێک دەگرمە بەر بۆی موویەک لەو بەرازە بێتەوە کە ئیسلامە لاواز بێ بڵێ کەم بێتەوە دەم خۆش دەور تەسیری نەبینێ هەموو تاکتیکێک دەگرمە بەر ئەوەی سەمەرە تۆ ئێستا لە کوردستانی ئاگدارنی خۆمان ئامان کردووە چوینە وڵاتی مەسیحیەکان دەژین سیر و سەمەرەیە و ئەخلاقی تاچی مەسیحیشمان بینیوە کە چەند جوان و چەند میهرەبانە لەگەڵ ئەوە شاتی خۆی گەوجاندیە خۆی خستۆتە پاڵ مسلمانانەوە دەوێت دژایەتی پشتیوان عەبدوڵڵا بکە سیر و سەمەرەیە دنیایەکی زۆر سیر و سەمەرەیە تۆ دەگەی دکتۆر گیان بسڵمان ئیسلام هەموو عەرەکەیەک دەکا دەست بۆ هەموو شتێک دەبا و درۆژ بێ سڵ ناکاتەوە تەنها یەک کەسی جوانکە لە ئیسلام ئەمە سڵ ناکاتەوە ئایا بۆ ئێمە هەندە سافلکە بین کە گوایە هاوفکرین و هاوبیرین و عەقڵ ژیرین و عەقڵمەندین و بیر دەکەینەوە کەکە وان نییە دوایە سەیرەکە لەوەیە تۆ ئەگەر هێرشت کردە سەر پارتی یەکێتیەکان و پەکەکان و ئەوانیت کە دڵخۆشن کە دەکەی یەکێتی ئەوانیت کرد ئارام ئەحمەد قسەی جوانی هەبوو گوتی من بەچە دەزانم ئەو کۆمەلگایە گەمژەیە کاتێک من باسی هەرچ دەکەم ئەوانیت کە دەستخۆشیم لێ دەکەن کاتێک باسی هەمان دەکەم هەموو پێکرا جوونم پێ دەدەن ئەمە واتە نەزانینە بەڕاستی ئێمە تکا دەکەم نەکەوینە ئەو داوەوە کاک دکتۆربی ئەمن بم هەر یەکێک بی کاکە مادەم ئێمە خۆمان پێخاون عەقڵە دەبی لێمان گەڕێن چۆن یاریەکە دەکەین لەناو ئەو سەعەیە تۆ لە دەریایەکی گەورە هاتوین بە چوو پەلاستیقێک ئێمە مەلە دەکەین دەمانەوێ کۆمەلگاش ڕزگارکەین نەک خۆمان واتە دەبی لێمان گەڕێن تۆهمەمان بۆ دروست مەکەن ناشیرنمان مەکەن ئێمە دەزانین چ دەکەین ئەوانەی خاوەن عەقڵن دەزانن دینەکان بای چەند دینە و چنە و چۆنن بۆیە بەڕاستی ئەوانە هێشتان زۆریان مایە یان تێبگەن یان بەرژەوەندیان لەوەیە بکەنە هەڵا
ئێمە ناشیرنکەن من دەست خۆشی لێ دەکەم البته ناتوان ئەمە پەلەقاژەیەکە و هۆکارەکانیش زۆرە هۆکاری سیاسی لە پشتە هۆکاری حەسوودی لە پشتە هۆکاری بەپاڵی لە پشتە چکە بەپاڵن هیچیان پێ نییە حەسوودی دێکاتێک دەبینی پشتیوان عەبدوڵڵا ئەو هەبوو زانیاری پێ و پێشکەش دەکا و سیمینار خۆشی دەبینی ئەسڵن هیچی پێ نییە سەبارەت بم بابەتە بەپاڵە لەگەڵ ئەوەش سەیرەکەی لەوەدایە لەگەڵ ئەوەش یەکەم کەسە گوێ دەگری تاوەکو کۆتایەکەی گوێ دەگری و لە داهاتوش کاتە قسە و بابەتێک دەبی سەبارەت بۆ بابەتە دێ ئاماژە بە قسەکانی من دەکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەش بڕیاری داوە دژایەت پشتیوان عەبدوڵڵا بکاتم تێگەیشتی چۆنە یعنی پشتیوان عەبدوڵڵا بڵێ ئەمە ئاو نییە کاکە گیان ئەمە بۆ نمونە هینە بۆتگایە دەڵێن نە ئاوە بڵێن باشە کاکە ئاوە دڵێ دەکەواتە بۆتگایە یعنی بڕیاری داوە دژایەتی بکات بە چ شێوەیەکدا بکەوی و لە کات خۆی نمونەی تۆم هێناوە گوتم ئەگەر بم گوت کاک ئازاد کاکە گیان ئەگەر من خۆش دەوێت بەردەوام بە دایان بزانە سەرفی لە ئوسترالیا دانیشتە دەوێت ئازاد بە کوشتم بدا گوتم کاک ئازاد ئەگەر من خۆش دەوێت کاکە مەکە چکە من نامێت دوتی کەس بەخێن چوو بنە لای کاک ئازاد سەیر کە سەیرکە چەند حەسوودە ناوێت تۆش بە دیارکەوی تەنها دەوێت خۆی بەڵێ ویان گوت یان نا بەڵێ 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 ینی تاجر تۆ چۆن هەمان کلاواتی موسڵمانە بڕوا بکە من دوێنێ هەر دوێنێ سەیری کە ئەگەر ئێمە ژیر نەبین و تێنەگەین هەر دوێنێ دەیان ڕۆیشتێ بۆ دەوروبەرەکانی ما بۆ من و کاک سەفوان کاکە ئەمە دکتۆر باسینگۆی کردە لەگە دین دانیشت سەیری ئەم نەزانیەکە ئەم نەفامیەکە کاتێک نانا من مەبەستم یعنی لە چ دێ سەیریکە ئێمە کاتێک لە ناو ژوورەکە چوینە بە زەبری بوێری خۆمان گوتمان کاکە ئێمە هاتوونە لادینین ها سەیری ئەم جوانێ تۆ لە ناو ئەو هەموو دینە برێ ئێمە لادینین بە خودی خۆشت من پرسیاری من ئەوە بۆ گەرتۆ کەسێکی ئارتستی تۆ نابی بەشداری بی لە یعنی ئەو دانیشتانە کاک ئازاد دنیا دەکرێت پێی دەوترێت حیوار ئەدیان واتە گفتگۆی نێوان ئاینەکان ئارتسبوون ئاین نییە بۆی تۆ بچی بەشداربی تێگەیشتی باشە ڕێگە بەبرای خۆت بدە ئازیزم ڕێگا بەبرای خۆت بدە ڕێگەی وە خۆشت شایدی چون داوای وستیان داوای موافقەتی وەزارەتی ئەو قاب بکەم بۆ ڕێکخراوەکە وا بوویانمە ئیما ئەوەی ئەو ڕێکخراوەی ساڵی ڕابردووی با زۆربانەی نستەر ئەو بابەتە بەڵام ئاگاداری کۆمەڵێک چون وستیان ئارتست بوون ڕێکخراو پێک بنووسیان موافقەتی بەڵێ بەڵێ مەریوان نەقشبەندی خۆی باسی کرد 2014 خەڵک هاتوتە لام ئارتستن چونە داوای ئەویان کردێ ببن بە ئەندام لە وەزارەتی ئەوقاف بەڵام من کاک دکتۆرجان من ئەوە بۆ مێژوو دەرێم خۆشت بە تەلەفۆن ئێمە ئاگامان لێک بوو یەک کشتمان نەبەبێت و نەبەبێ ئەوانی خۆش نەکرد بەڕاستی نانا مەسەلە ئەندام نا بەڵام بە تەلەفۆن ئاگادارمان کردنەوە یعنی ئەوە بۆ مێژوو دەرێم تووشی شۆک بوون ئێمە دوو جار لەگەر سەفوان بڕوام کە کاک دکتۆر لەگەر ئیسلامیەکان بە شەڕ هاتین وەک دەڵێ ئەگەر سەرم نایەشی و نامێ پەڕۆشی تێ ئەگەر من بادەست بەردابین من ڕێزیان هەرکەس ئازادە چۆن دەکات چی دەڵێ چی ناڵێ زۆر تەبیعی زۆر نا من ئەوە هەر مەبەستم ینی میسالەکەم لەسەر تو هینا یعنی کاتێک تۆ دەچێ شوێنێک من دەبێ پشت ئەستور بم پێت تۆ تەسمیل شتێک نابی چونکە تۆ خاوەن سەرای هەموو شتێک خاوەن عەقلی واتە عەقلەکەی خۆت ئەم شتانت هەموو پێوەر کردێ ئینجا هاتووە مەیدانەکە ئێمە کە ئەوڕۆ لە مەیدانەکە هەین لەبەر ئەوەیە خۆمان ناسیوە هاتینە بەرەنگاری شتەکە بووین چ پەیوەندی بە تۆ هەیە تۆ چ ئەلان خۆ من دەمێک ئەلانم کردی کاکە من ئارتستیش نیم من ئەگنۆستیکم من ئەگنۆستیکم کاکە تۆ بۆچی من لە ڕیزی ئارتستان دەخوێنیەوە نا من ئارتست نیمە کاکە چکار وەک چۆن لە ناو ئیسلامیەکان ئەو پڕ لە کەڵکی حەمەی کوڕی ئامە بێ ئەخلاقیم بینی لە ناو ئارتستەکانیش هەندە بێ ئەخلاقیم بینیوە لای من قاڵێ من دەبێت ڕیزی خۆم جیاکەمەوە تۆ دڵێ ئارتست من کاکە ئەگنۆستیکم تۆ بڵێ ئەگنۆستیکم من دەڵێم لادینیم تۆ بڵێ من لادینیم من هەنگاوێک لە ئاین دێمە پێشەوە من دەبی هەمیشە لە ژیانمدا ڕیز خۆم جیا کردوتەوە لە مەجموعە کەسانێک چکە زۆر شتم بینی واتە تۆ ڕاد لە کار و کردەوەی وان نییە هێشتا نەگەیشتینە ئەم ئاستەی وە تێبگەن لە ژیریەکەیان بە خۆیان دابستنەوە ئەمە سوپاست دەکەم من بەڕاستی
بۆیە هەمیشە ڕێی دەگۆڕینەوە قسە دەکەین و پڕ بەدڵ دەستخۆشی لێ دەکەم و پشتگیرتم من مەبەستەکان تێدەگەم لە ویزدانیان ئەمن لە ناخی تۆ تێدەگەم شەو نخوونی دەکەی وە ژیانی خۆت تەرخان کردیا هیچ کەسێک ژیانی ئەمڕۆ لێبەڵان نییە هەموو کەسێک لە کوردستان خەڵک دەتوانی بژی ئەوجەنە قسەلە لەو دەوڵەتە خۆشگوزەرانیانە دەتوانی هەڕۆژێک گەشت بکەی بە شارێکە هەزار کەس داوەتت دەکا بەس بچی لە لای قاوەک بخۆیەوە واتە تۆ ئەم شتانە وەلا ناوە واتە دەبی نرخی بزانین مەبەستم ئەوەیە من لێروکانە هاتووم لە ناو جەرگەی شاری بەرەنگاری ڕۆژانە ئەم قێزەونانە دەبمەوە بە قسە ڕقەکانم بۆ وان ڕقە بۆ من نا بۆ وان ڕقە بەرەنگاریان دەبمەوە ناکرێت توهمەم بۆ هەربستن ناکرێت ناشیرنم بکەن ناکرێ بە ناشیرنی بمبینن ئەگەر ناتوانی جوانیشم کە با بێدەنگبی ئەمەیە کاریمە بەڕاستی ئێمە دەبی لە هەموو لایەکەوە واز لە یەک بێنین یەکدی نەشچێنین و پێشکەوین من دەستخۆشی لێ دەکەم و چاوت ماز دەکەم ئەوەکەش بکەینە عول باشترە دەزانین ئەوە هەفتەکەی و دەستخۆشی لێ دەکەم من چاوی تۆ ماز دەکەم پشتگیرتم و ڕێز و خۆشەویستی مێ بێت کاکە چێ ڕێگای پێدای من لە ڕیزی ئاتس بخوێنیەوە باشە تۆ ڕێکخراوت هەیە من ئەندامی ڕێکخراوەکەی تۆم تۆ ئامۆزای منی تۆ سەر بە هەمان عەشیرەتی بۆ من عەشیرەتی دایکم باوکم گەردین تۆ گەردی تۆ بنعامی باوکمی بنعامی منی برای منی من زاوای تۆم من خەزوری تۆم سەر بە هەمان حیزبی سیاسین خەڵکی هەمان گەڕەچین لە هەمان قوتابخانە خوێندومان تۆ چه علاقە لە منەی باوکی باوکم و خەی قوبانی بم باشە قوبانی بم تۆ چه علاقە لە من هەیە تۆ چه علاقە لە من هەیە لە خوارەوە دەنووسی زەربەی لە بستنەوەی ئاتستیدا تەتاو تۆ بزوتنەوەی ئاتستی بەڕێوەبەی بە کەرامەتم لە ژیاندا پەرتووکن نەخوێندوتەوە هەر با قسەت بە هەر با قسە نەکەم بە کەرامەتم لە ژیاندا پەرتووکن نەخوێنێتەوە بە کەرامەتم جگە لە زمانی کوردیشت مەزبوط نییە چ جای ئەوەی کەوا بچی پەرتوک بخوێنیتەوە سەبارەت بە معریفەی ئاتس بوون بۆی بزانی بیگ بانگ چۆن بووە و هەروەها پەرەسەندن چۆن بووە اینجا کلچی خۆشت کردووە بە یەک لەگەڵ موسڵمانەکان کلچی خۆت کردووە بە یەک من زۆر بێدەنگ بووم بەرامبەرت نەمویست قسە لەسەر بکەم بەڵام دیارە ئێمە ناپیاو بووین کاتێک دیبیت لەگەڵ ئەو خوێڕی ئەوروپا کرد هاتم بەرگریم لێت کرد اینجا لەگەرەوەی خەریکت تێدەگەی زیاتر هین دەکەی تۆزێک سنووری خۆت بزانە باشە چکە ئێمە باش دەزانین تۆ چێی باش دەزانین تۆ چێی بەڕوا بکە باش دەزانم تۆ چێی باشە جا قسەم پێ مەکە باشە تعلیقیش ماوەی لێرە لەوێ باشە تعلیق نەکەی باوێ لێرە لەوێ پشتیوان عەبدوڵڵا چیا تێدەگەی ڕۆژێک لە ڕۆژان خۆم نەفرۆشتێ بەدەسەڵات خۆم نافرۆشم بەدەسەڵات نەک لە پێناو زەوی نەک لە پێناو پارە لە پێناو هیچ شت نەکەی باشە پێت دەڵێم ئاگادارت دەکەمەوە باشە ئاگادارت دەکەمەوە باشە ئێستاکەش بابەتەکانی من دەدزن بۆی لەولاوە بیکەن بە بابەت ئاگادار بە من ئاگادارت دەکەمەوە زۆر سنوور هینت بەزاند ئاگادارت دەکەمەوە و ئەویتری کوردستانیش بە ناوی پێت دەڵێم ئاگادارت دەکەمەوە تۆش من دەزانم ئێوە بۆکوێ کار دەکەن لەسەر چ بنەمایە کار دەکەن بۆچی کار دەکەن چۆن خەڵک لە خشتە دەبن ئاگاداری خۆتان بن زۆر پێتان بڵێم باشە باش زۆر ئاگاداری خۆتان بن لەبەرەوە من قبوڵم نییە بە هیچ جۆرێک من کەسێکی ئازادم من نە سەر بە ڕێکخراوەکەی تۆم نە بنعامی تۆم نە کەسوکاری تۆم نە ئامۆزای تۆم نە پەیوەندی خزمایەتیمان هەیە نە سەر بە ڕێکخراوەکەی تۆم نە لە هەمان وڵاتین نە هیچ تۆ ئاتستی بزنەوەی ئاتستی هیوادارم سەر بگرێ لە کوردستان پێشکەون هەموو شتێک بکەن تۆ بۆت نییە من بە بەشێک لە بستنەوەکەی خۆت بخوێنیەوە هیچ کەسێک ئەو ڕێگایت پێ نادا باشە و هەر لەبەر ئەوەش کاتێک پشتیوان عەبدوڵڵا نەبوو بە ئەندامی ڕێکخراوەکەتان ساڵێک بەر لە ئێستا ڕێکخراوەکەتان شکستی هێنا سەیرە ڕێکخراو پێک بینی
چکە پشتیوان عەبدوڵڵا نابێ بە ئەندام شکست دێنێ ئەگەر پشتیوان عەبدوڵڵا بێ بە ئەندام سەرکەوتن دێنێ سەیرە باشە سەیرە نەکەی ئاگادارم لەولا قسە دەکەی بەڵام من تا ئێستاگە دانم بە خۆم داگرتیە بەڵام کە جام پڕبوولەی دەڕژێ بڕوا بکە دەزانی چۆنە اینجا دەچی لەگەڵ ڕێبوارێکی خوێڕی هەیە ئیسلامیە کلکتان دەکەن یەک تێکس لە بۆ یەک دەنووسن سەبارەت بە سیمینار شەرمە تۆ خاڵی هاوبەش هەبی لەگەڵ موسڵمان هەر بەڕاستی شەرمە خاڵی هاوبەش هەبی لەگەڵ موسڵمان نازانم بەڕاستی من ئەگەر خاڵی هاوبەشم لەگەڵ موسڵمان دروست بوو دەچم دادەنیشم لە ژوورێکی تاریک بیرەکەمەوە پشتیوان عەبدوڵڵا لە کامە بنەمای ئەخلاقی بێ ئەخلاقیت هەڵبژاردووە لەبەرەوە تۆ هاوبەشی لەگەڵ موسڵمان خاڵی هاوبەشت چییە خاڵی هاوبەشت دەوی بێ ئەخلاقی بی کامە بێ ئەخلاقی هەیە وای کردیە تۆ هاوبەشبی لەگەڵ موسڵمان بیر لە خۆم دەکەمەوە باشە بیر لە خۆم دەکەمەوە لەبەرەوە من ئاگادارم لەو مۆزوعانە باشە نانا با تۆزێک چکە کاک ئازاد ویستم کاک ئازادیش بۆی هیچ تر قسە و باز سەوارە بەو بابەتە نەکە بۆ مۆزوعە کۆتایی پێبێ باشە دواتر تۆ چی کوڕی باوکم تا ئێستاکە نەتوانی وەڵایی بێک دابنێ نەتوانی وەڵایی بێک بیکەی بڕۆ لای بێک بکە باشە خۆت پێ زۆر مهم بوو زۆر لە سنوور دەرچووی وەڵاممان نەدایتەوە تەدەگەی وەڵاممان نەدایتەوە مانای چێ ئێوە بەردەوام جرت و فرد دەکەن بۆ هەولێر بەڵام پشتیوان عەبدوڵڵا خەڵکی هەولێرە ناتوانی بگەڕێتەوە هەولێر عەجیب غەریب خەکە پرسیارە پشتیوان عەبدوڵڵا ناتوانی بگەڕێتەوە بۆ هەولێر باشە بەڵام جەنابیان لە هەولێر دادەبەزن لە مەتاڕی هەولێری نێودەوڵەتی باشە بە سیارەی جامڕەشیش دێن بە دواتاندا سەیرە لەبەرەوە شتەکانتان کەشفە واز لەو بابەتە بێنن بەسیەتی بابەتەکە بۆگەن من نەهاتوم قسە لەسەر هیچ کەس بکەم من هاتووم دەمەوێت کۆمەلگایەک وشار بکەمەوە باشە ئاگاداری هەموو کلاوەکانتانم کلاواتی زۆرتان کرد باشە زۆرتان کرد بێدەنگ بووم کاکە من تەنان ناسیۆنالیزمیم ئەی هەوار کورە بڕوان بە ناسیۆنالیزم نییە بڕوان بە قوتابخانەی کوردایەتی نییە باشە لەگەڵ ڕێزم بۆوانی بڕوان پێ هەیە کورە من چەپم هەزار جارم وتیە من چەپم تێناگەن من چەپم خاڵی هاوبەش نییە لە نێوان من و تۆ هیچ شتێک نامانگرێتەوە وەڵا ئەوە لە ڕێگای ئەو سەمینارەی کەڕدەی لە ژۆڕی ماسەی هەناسەی زاربای تاڵا بەزۆتن ناوەی ئاتەستی ئەوە تۆ لەکەیەوە ئاتس بووی تەس تەدەگەی لەسەر وەزنی ئاەتی تەس وەتەس تۆ لەکەیەوە ئاتەس بووی تۆ لەکەیەوە ئاتس بووی دەتوانی پێمان بڵێ تۆ لەکەیەوە ئاتس بووی تۆ لەکەیەوە ئاتس بووی سەیرە کورە زۆرتان کرد بێدەنگ بووین زۆر کارتان کرد بێدەنگ بووین تەدەگەی پێیشتان بردین ئەکاونتان لە ڕێگای ئیمێل و هینی ئێمە لە هین وەرگرتەوە لە فەیسبوک وێنێکی دەکەی منتان برد بڵاوتان کردەوە زۆر کاری قێزەوەندتان کرد زۆر دیئایەتان کرد زۆر بوختانتان کرد ویستان لە کەسایەتی پشتیوان عەبدوڵڵا بدەن پشتیوان عەبدوڵڵا قەندیل باشە بە قسەی دوو دەم ڕووکی وەکو ئێوە ناکەوێ و ئەگەر من لە ڕابردوو شتێکم پێشت بەهادبایە لە خیانەت بەرامبەر بە میلەتی کورد ئەوە نەدەهاتم ئەمڕۆکە وەک دەڵێ زمانم ئەمەنە درێژ بێم قسە بکەم باشە مایەزار حکوومەتەکەی تۆ نۆم و چەم قەرزارە باوکەڕۆ حکوومەت لە 1991ەوە نۆم و چەم قەرزارە بڕۆ لە حکوومەتەکەت بپرسە تەدەگەی بڵێ ئای شەرمە بۆ حکوومەتێک 29 ساڵە حکوومەتە نۆم وچەی پشتیوان عەبدوڵڵا قەرزارە کاتێک دکتۆر بوون ئێمە یەکەم وەجە بووین بە دکتۆر لە سەردەمی دوای ڕاپەڕینەکە موچەیان نەدای نۆ موچەم قەرزارە ئێستاکەش حکوومەتەکەت ئێستاکەش نۆ موچەم قەردارە ئەو حکوومەتەی کە شانازی پێوە دەکەی باشە بەڵێ نۆ موچەم قەرزارە
حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەتەس نۆ مووسەی پشتیوان عەبدوڵڵا قەرزارە بەتەس باشە دیبێتی کردی لەگەڵ مەلایەکی دەبنگ خۆی لێ گۆڕاوە خەیرە کاکێرش فەرموو باو بابەتە با کۆتایی پێ بێ برا هیچی تر حەز ناکەم کەس قسەیان لەسەر بکە تەواو هیچ تر نابێت قسەیان لەسەر دكتوري بەڕێز حاڵ ئەحواڵت باشی سەلامەتی تەندروستی سەرچاو چییە کاکە ئەو وا تۆڕەوەی خۆت ئەسڵ تووڕەی هەردوو جوان ڕۆژانە ڕێزم هەیە بۆ کاک ئازاد من مەبەستم کە بەڵام ویستم ئەو بابەتە بە تەواوی دابخەم چکە من 6 مان بە لە ئێستا وتیمە دێنەوە بۆ لای بکەم ڕێزیان لێ دەگیری زۆر تەبی زۆر ئاسای بەڵام ئەو بابەتە زۆر بەڕاستی بێتان بوو یعنی دوێنش کاک بەرزانی ئازیز دووبارە ئەو بابەتەی باس کردەوە ڕۆژانە باز دەکرێت دەمەوێت بە تەواوی دابخرێ من تاقەتم نەما بەلایەوە زۆر ئاساییە بچی داوای لێبوردن لە موسڵمانان بکاتن بەڵام بەلایەوە تەبیعی خۆشی ئێستا لە ژوورەکەی سیر لەوەدایە لە ژێر بەش ناوی ئێستا لە ژوورەکە هەمویان لە ژوورەکەن هەر هەمویان لە ژوورەکەن پێم وترایە لە ژوورەکەن بۆی فێرە مەعریفە بن لە پشتیوان عەبدوڵڵا چێشکە لەوەدایە بۆی لە من فێرە مەعریفە بن لەگەڵ ڕێزم بۆ هاوڕێیانی تر لە ژوورەکەن دواتریش دوای هەفتەیەک دوو هەفتە دەچن هەمان بابەتی مندا دەنێن تۆزێک سەر و جێلاکی دەشتێن دەیکەن بە بابەتێک و تەدەگەی دکتۆر ئەمە شتێکی ئاساییە من لە کۆمەڵگای کوردیدا بەڕاستی ئێمە ئەنی کۆمەڵگایەکین بێ فەرهەنگین بەڕاستی ئەمە حەقیقەتێکە ڕاستیەکە نە فەرهەنگی مبارزەمان هەیە نە فەرهەنگی شۆڕشمان هەیە نە فەرهەنگی ئابووریمان هەیە یعنی کولتور و شارستانیەتی ئێمە تێکشکێنراوە بەڕاستی کەسایەتی کورد کەسایەتێکی تێکشکێنراوە ئەگەنا بابەتەکان ئەکرێ پۆلین بکرێ هەر کەسە و ئیشی خۆیەکە هەر بەپێی توانای خۆت بەپێی توانای خۆت دواتر تۆ چه علاقە گریمان من بووم بە مەسیح تۆ چه علاقە لە من هەیە تۆ چه علاقەت هەیە منیش هەر عینی کێشەم هەیە ئەگەداری ئێستا من ئەگەر ئاتیست ینی بەواتەی بێدینی وێ یەکەم بێدینم لە هەموو کۆرەیە بەڵام لە هەمان حاڵیژات زەردەشتیم شانازی بە زەردەشتی زەردەشتیت ئەین نییە ینی فەلسفەیە فکرە خەڵک تێنەگەیشتو ینی هێشتا نازانێت هەتا ئێستا ئەو کەسانی کە ڕەخنەش لە من نەگرن یەک جارگاتەکانی زەردەشتیان نەخوێندێتەوە ئەخۆ بزانن ئەمە دینە لەگەڵەوەشدا زۆربەی هەرە زۆری ئەسڵ ئاتەیزم نازانم ئەم وشەیە یەکەم من هەر بێزارم لەو ئیسم و میزم و منش بێزار بووم لەوە من بێزار بووم دەمێکە لەوە بێزار بووم بەڕاستی ئەگەر پەیامێکمان هەیە پێویستە بە کوردی بیگەێنین مخاتەبی ئەمە کۆمەڵگای کوردیە کۆمەڵگای ئەوروپی نیە کۆمەڵگایەکی با بڵێن تا دوا ڕادەش دواکەوتووە کۆمەڵێک نخبە ئەویش بە پەنجە دەژمێدرێن لە کۆمەڵگای کوردیدا بوونی هەیە کە تۆ ئەتوانی بەو زاراوەیە بۆ زمانە قسەی لەگەڵ بکەیت ئەوەی کە ڕەخنە ئەگرن لەسەر ئەوەی کە جەنابەت بە هەر شێوەیەک لە شێوەکان با بڵێم لەگەڵ مەسیحەکانە دیبیت بۆ یان سمینار بوو ئەمە ینی شانازیە بەڕاستی کورد ئەبوو هەر ئەوەی کە هەستی کوردایەتی هەیە بوو شانازی بۆ بکە بەڕاستی لەگەڵ ئەوەشدا مەسەلەی ئاتیزم یا ئەوەی ئاتیست ژوورێکی هین هەیە ژوورێکی مەسیحی هەیە بە ئینگلیزی داوم لێ دەکەن بچین سەبارەت بە ئیسلام چاپێکەوتنیان لەگەڵ بکەم ژووری عەرەبی هەیە ئارتیستەکان داوایان لێکردن بەرنامەم هەیە بچم چاپێکەوتنیان لەگەڵ بکەم دەگەی یعنی تۆ ئێوە بۆچی ئەوەندە سەیر و سەمەرن چیتیایە من دەچم بۆ نمونە مقابلە دەکەم بۆ نمونە حامید عەبدوستەمەدیان بان کرد بۆ تەلەڤیزیۆنێکی مەسیحی چاپێکەوتنی لە ڕەمەزان کاکە ڕەمەزان ئەویان مەسیحی بوو لەگەڵ حامید ڕۆژانەی ڕەمەزان بوو بەرنامەیەکی داهین بوو سەبارەت بە ئیسلام بوو نوکتەیان دەکرد و پێکەنین بەلایەنەوە تەبیعی بوو هەمووشیان سەیریان دەکرد بەڵام ئەگەر پشتیوان عەبدوڵڵا بچی لە ژوورێکی مەسیحی سیمینارێک بکات سەبارەت بە تێڕوانینی قورئان سەبارەت بە مەسیح و ثالوث دەیکەن دەیانەوەی بە شێوەیەکی نێگەتیڤ بە خەڵکی نیشان بدەن و خاڵی هاوبەشیان لەگەڵ موسڵمانان کارەساتی لەناو مەسیحیەتدا من هەمیشە وتومە بەڕاستی وتەکانی خودی عیسا
پڕاپڕ شتێکی پیرۆزن پڕاپڕ شتێکی مرۆڤانەیە پڕاپڕ شتێکە ئەسڵەن درێژەدەری فەرهەنگ و با بڵێم عێرفانی کوردیە عێرفانی کۆنی کوردی ینی لە پێش کوردی و بودیەکانیش دواتر زەردەشتی ینی زەردە مەسیح بەڕاستی ئەپدەیتێکی زەردەشتیەکە ئەپدەیتێکی کوردایەتیە فەرهەنگ و کولتوری ئێمەی کوردێکە ئەمڕۆکە هەرخۆشی بە گوێرەی ئەناجیل کاتێک لەدایک بووە سێ کوردی زەردەشتی دەچن بۆ پێژێر هەموو خرافاتەکەی وەرحاصل ئەوانن دەچن بۆ نمونە و ئاماژە بە ئیمپراتۆریەتی مێت فارس کراوە لەوێ لە قورئانەکەت ئاماژەی بەخراپ باسی ئاماژەی پێت کرێ دەگوتیتی مەجووس بەڵام لایەنی کەم لە پەرتووکی پیرۆز گوتیەتی ئیمپراتۆریەتی مێت فارس ینی مێدەکان وەکو مێد لە ئەوەی کە لە تەوراتە باسی کراوە ڕاستی لە بەشێکە تاوان دەقی ئاەت و ئەوەکان بیر ئەوەی کە لە سپڕ دانێڵ ئاماژەی پێکرا بەڵێ خوا خۆی ئەڵێت لە تەوراتە ئەڵێ ئەمجار ئەگەر جارێکی تر نافەرمانی بکەن لە فەرمانەکانی من دەرچن ئەڵێ بە وەسیلەی مێدیەکان تەمبێتانەکەم ئەمە بەقەڵ ئیسرائیل یعنی میدیەکان واتە کوردەکان خۆ میت فارس ناگرێتەوە ینی مادمان هەیە و ئەگەر ئەوەی کە ئەمان ئەڵێن کە من باوەڕم بەوەش نیە ئەمە چاواشە کراوە بەس اینجا چ دەڵێ لەوێ تقریبەن دقەکە ئاوای دەڵێن مێدەکان ئارەزوو ناکەن لە زێر و زی و غەنیمە و ئەو شتانە لەگەڵ حەقن تەرەگەی یعنی لەسەر حەق دەکوژن و دەبڕن ئاواشی نووسیوە نووستی مێدەکان لەسەر حەق دەکوژن و دەبڕن جا بابەتی مەسیحیەت خۆزگە کۆمەڵگای کوردی کۆمەڵگایکی مەسیحی بە بڕوا بکە لە هەزار کێشە لانیکەم 999 چارەسەرەوە دەمێک ببووین بە دەوڵەت دەمێک ببووین بە کۆمەڵایەت هەر بوارێکەوە تو بیری لێ بکەیتەوە خۆزگە من تەمەنا کرد کۆمەڵگای کوردی کۆمەڵگایکی مەسیحی وایە کێشەیەک نییە لەبەرەوەی دوورەکەوێتەوە لە خرافات دوورەکەوێتەوە ینی ئەبینە میراتگرێکی ئەم پێشکەوتنەی کە هی خۆمانە ئەمڕۆکە بۆیە ئەم ڕەخنەیە بەڕاستی لەو کەسانی کە ڕێز لە بیر و بۆچوون و شێوازی تێفکرینی ئەساسن ئەگەر ئاتیزمیش ئەم قالبەیە کە دا ڕێژراوە جاکەواتە چ جیاوازێکی لەگەڵ قورئان هەیە قورئانیش قالبێکە دا ڕێژراوە ئەڵێ نابێت لەو قالبە دەرچی ئێستاش من تحدای هەر هەمووی ئەو کەسانە ئەەکەم کە ئەڵێن بێدینین کە ئەڵێن ئاتیویستین کە ئەڵێن بە هەر نایەکۆ خۆیان ئەڵێن بابێن نەبوونی خوددان بۆ بسەلمێنن من کەسێکم هەندێک توانام هەیە لە بواری خواناسی و عێرفانەوە ڕاستی هەم ئەتوانم بیسەلمێنم کە نییە هەم ئەتوانم بیسەلمێنم کە هەیە دەم خۆش بارەکەدا لە هەردوو بوارەکەدا بۆی ئەسەلمێنم بەڵام لە ئێستاوە هەتا ئەو ڕۆژەی کە هەر کامێکیان بوونیان هەیە و خۆیان بە زۆر بە هەر هەمویان بڕوایان بە بوونی شتێک هەیە بۆ نمونە کەسێکیان چوو بوو سیمیناری کردو بۆ زەردەشتەکانی کوردستان گوتی وەڵای خۆ من نەمدەزانی زەردەشتی وایە حەز دەکەم ببم بە زەردەشتی بەڵام نام ڕۆیشتێ بە ئاتز نازم چی بکەم بەڵە عینیش برادێکم بڕوا بکە ئەڵەیە حەز ئەەکەم زەردەشتیت نەگوەکو ئاین ئەڵە وەکو مەسەلەی کوردایەتی وەکو مەسەلەی کولتوری باو باپیرانمان زۆرم حەز لێە بەس ئێستا لەگەڵ ئاتەیستەکان مەسە بە کاکە ئاتەیست بەڕاستی ئەوە نییە کە ئەم کۆمەڵگای لێ تێگەیشتووە کاکە هەموو کێشەکەیان یان ئەو چەکەی کە بەدەستانەوەی ئێڤۆلیوشنە پەرەسەندن ئەساسەن پەرەسەندن ئیسباتی وجودی خوددا دەکات بابێن تەحدایانەکەم و من بە بەڵگە و بەیان ئیسباتەکەم بە کوانتۆم بۆی ئەسەلمێنم لەو پەڕی فیزیاوە تا ئەو پەڕی کیمیا تا ئەچێتەوە سەری پارازای کۆنی بۆی ئیسباتەکەم یعنی کامەیان ئامادەن بابێن نەبوونی خوددا بسەلمێنن منیشە بم بە ئاتیزۆجا بۆی بەڕاستی تۆزێک مێشکی ئێستا جەنابەت من دەستخۆشیت لێ یەکەم بەڕاستی ئەوەی کە تا ئەمڕۆ شۆڕشی کوردی لە هەموو بوارەکانەوە چ سیاسی چ نظامی چ عەسکەری چ ئابووری ئەمە شۆڕشێکی فەرهەنگیە ئەمە شۆڕشێکی ڕۆشنگەریە ئەمە ڕووناکبیرکردنەوەی تاکی کۆمەڵگایە لانیکەم بۆ جیلەکانی دواتر ئەم جیلەی ئێستا من دڵنیام لەوەی کە لە قسەکانی جەنابەت تێناگەم سادقی هیدایەت مردبوو لە ئێران دوای 100 ساڵ کە یادوارەی 120 ساڵی تەمان مردنیان کرد دوای 100 ساڵ کتێبەکەیان هێنا هێشتا لە 150 کۆمەڵگە لی تێنەگەیشت
ئێجا ئەمە ڕێچکەیەکە ئەمە خەتێک کاکە بایزیدی بوستامی ئێستاش ئەڵێن تەواوی عێرفان و شەریعەت و ببوورە شەریعەت ناتەواوی ئشراق لەسەر دەستی ئەم موغەدانرا وانە هەموو تەریقەتەکان و هەموو شێخەکان بە سوڵتان العارەفین دەیناسن پارچە پارچەیان سۆهراوەردی بە هەمان شێوە منسووری حەلاج بە هەمان شێوە یعنی ئەو مانی بە هەمان شێوە مەزدەک بە هەمان شێوە کوردی ڕۆشنبیر ئەوەی کە ئەڵێم ڕۆشنبیر یعنی کە لە ئاستی کە دەگاتە ئاستی خودایی وەکو مەسیحی لێدە ئیلا بێ لە خاچ بدرێت لە پێشان هێنان لە خاچیان نەداین بۆ نمونە مەسیحیان لە خاچدا بە بزمار و بەچەکوش ئێستا دێن کەسایەتیمان لە خاچ بەناو پرۆسەی زەردەشتیدا عینی کێشە عینی مەشاکل ئەمە چییە ئەمە دیارە کە ئێمە باگراوەندێکمان نییە بۆ شۆڕشکردن لە بواری فکری و لە بواری هزریەوە بەڕاستی زمینێک لە پڕێکە بڕوا بکە ئێستا هەر لە ناو زەردەشتەکانیشە عینی مەسەلا هەر بەبێ هیچ بنەمایەک هاتوون لە خۆڕایی ئاینێکیان دروست کردووە ئەشمەهود تەتەمەهود دەرخواردی کۆمەلگا دەدن هەر سەد خۆزگە بە ئیسلام زۆر جار ڕەخنیان لێ بڕوا بکە لەسەر ئەو ڕەخنانە تا ئێستا بەدەیان تۆمەت و قسەی ناڕەوا و ئەیتر هەرچی لە دەستیان هاتوو کردویانە بەرامبەرن بەڵام حەقیقەت چییە بڕوا بکە پەرتووکیشم بۆ نووسن ینی گاتاکانم بۆ کردنەوە بە کوردی تا ئێستاش ناوێرن چاپی بکەن تا ئێستاش خۆی لێ دەبێت باوەڕکە لەبەرەوەی حەقیقەتی ئەوەیە ینی نەشاراوەیە کەس ناتوانێت حاشەی لێ بکە جەناویش من پێم وایە لە جیاتی ئەوەی من شانازیت پێوەکەم وەکو خۆم وەکو تاک و پێم وایە هەموو تاکی کوردیش ئەوێ شانازیت پێوە بکە ئەم خەبات و تێکۆشانەی جەنابت و باقی هاوڕێیان بەڕاستی بۆ مناڵەکانمانە بۆ ئەم خەڵکێن یەکە ئەمڕۆ بە عەقڵیەتێکی با بڵێم خۆی بۆ یاخێکی ئاتیزمی لە سەرچاویداوە بەڵام مێشکەکە هەر مسلمانە بۆ گەنەکەیە دێتوە هەر کێشە نییە بەڕاستی دەمامک کێشە نیە تۆ بە هەر دەمامکێتەوە دەی مادام ئەخلاق و کولتور و فەرهەنگ و دابوونەریتی تۆ هەر کولتوری عەرەبیە هەر کولتوری سڕینەوەیە هەر کولتوری ناشرینکردنە کەواتە تۆ لەگەڵ مسلمانەکە هیچ جیاوازیەکت نییە پەیامەکەی من بە کوردیش ئەوەیە جارێکی تر بۆی زۆر درێژی نەکەمەوە من جارێکی تر تکایە بە ئەم هاوڕێیانە ئەم برادرانە بخۆیان دابچنەوە جارێکی تر پێداچوونەوە بە شێوات ینی جارێکی تر هزری خۆیان داڕێژنەوە مرۆڤ پێویستە بەردەوام لە نوێبوونەوەدا بێ یەکێک لە پەیامە هەر جوانەکانی زەردەشت لە بواری خوداناسیەوە لە بواری کۆمەڵناسیەوە لە بواری هەر بوارێکەوە ئەڵێ ئەبێ مرۆڤ ڕۆژانە ساڵانە بە سەدانە ئەپدەیت بێتەوە کە تۆ ئەپدەیت نەبووی چقدر دەستور لە قالبێکدا بووی کەواتە مردووی ینی ناچیتە قالبی زیندۆوە لە بواری فکریەوە بۆیە هاوڕێیانەش بم پێم وایە یەک تۆ زیاتر بەخۆیان دابچنەوە لانی کەم ڕێز لەو زەحمەت و ماندووبوون و شەو نخۆنیانەی جەنابەت ئەو کەسانەی مە بێویژدانیە چ لە بواری نەتەوەییەوە چ لە بواری من خۆم پێشمەرگەم شانازی بە پێشمەرگە بوونمەکەم کەسێکی ناسۆنالیستم شانازی بە خۆمەوەکەم بەڵام هەموو شتێکم لە چوارچێوەی فکر و بیر و باوەڕێکدایە کە یەکسان پارێزم حەق ئەدەم بە حەق و نەحەقدەم بە ناحەق بەڕاست گرنگی لێ ئێمە ئیلا ڕقمان لە ناسۆنالیزم بە ڕقمان لە کوردیازی بۆ نابێتەوە من سەیرکە نزیکترین ڕەفیقی من کە بێستون دڕاییە زۆرشم خۆش دەوێ ناسیۆنالیستە وە خلافیشمان نەبوو سەبارەت بەمە ومن خاڵی هاوبەشیشم هەیە لەگەڵ ناسیۆنالیزم ئەو لە دوای دەوڵەتی سربەخۆی کوردیە من لە دوای دەوڵەتی سربەخۆی کوردستانم حکوومەتێکی سکۆلار لەسەر بنەمای هاوڵاتی بوون نەک لەسەر بنەمای نەتەوەی باڵادەست و نەتەوەی ژێردەست کورد باڵادەست بێ ئاشووری و کلدان ژێردەست بی نەخ لەسەر بنەمای هاوڵاتی بوون ئەمە خاڵی هاوبەشمانە یعنی من دەڵێم ئەگەر لە زەردەشتێت یەک شارەزا بین فەرهەنگ یان با بڵێم ئەساس بنەمای کۆنفەدراسیۆن یان کۆنفەدرالیزم داڕێژرایەکی زەردەشتیە ینی کۆنفەدراسیۆن شوێنێکە مەکانێکە کە کۆمەڵێک مرۆڤ تێیدا دەژین بە هەموو بیر و باوەڕە جیاوازەکانیانەوە بە هەموو ئەتنیک و قەومیەتە جیاوازەکانیانەوە بۆیە ئەوەی کە زەردەشتیەت دای ڕشتووە لە کۆندا کۆنفەدراسیۆنی ماد کە دامەزرا بوو بە ئیمپراتۆری دواتر دیاکۆ بوو بە شاهنشا
ئەمە ئێمە پێشتر تەجروبەیە شتەوان کردو کە من باسی ناسیۆنالیزمی کوردی یەکەم مەبەستم لەوە نییە کە ئیتر جگە لە کورد کەس بەشار نییە باسی سیستەمێکی زەردەشتی یەکەم بە فکر بە کولتور لە باوباتیانە و بۆ ماڵ بۆ نمونە کاتێک 600 ساڵ 600 پێشداین یەهودیەکان ڕزگار دەکرێن لە ئیمپراتۆریەتی بابلی کۆمەڵێک یەهودیەکان اختیار دەکەن بچن لە ناو ئیمپراتۆریەتی بۆ نمونە هین دابژین فارس ماد دابژین ئەو کات چکە ئازادی ئازادی ئاین هەبووە بەڵێ پەرستگایان بۆ داهێنان بەڵێ ڕێزیان لێ بەڵێ پەرتووکی پیرۆزیان بۆ داڕشتنەوە بەڵێ ئەوەندی کە کورد خزمەتی بە یەهودیەت کردووە هیچ نەتەوەیەکی تر سفر ئیستەر لەوێ نووسراوە ئیستەر هەر لەوێ نووسراوە ئەو کات بەڵێ موساش کەڕا ئەکات و شۆڕش ئەکات بۆ ئاگاداریت ئەمە جارێکی تر لە تاقەکانی تەوراتان نووسراوە موسا ڕائەکات دێتە کوردستان لە کوردستان طبعا پیاوێکی کورد کابرایەکی تاجر دەبێ ئاژەڵدار دەبێ هەم کچی خۆیە داتەیە یەگەی و هەم مەڕ و ماڵات و مەبەستت یعقوبە یعقوبە ئەم ناوە یعقوبە موسا نییە لە تەورات ناوەکەی لە تەوراتە نەهاتووەندی من دیراسەم کردووە ئاماژە بەوە کراوە کە یعقوبە دێ بۆ ئەوێ یعقوبە دێ بۆ ناو حەڕانیەکان منطقەی جەزیرە لەوێ دەبی بە شوان ژنیش دێنی و هەروەها پێش یعقوب ئیسحاق دووبارە کە ئیبراهیم کاتێک ژن دەوێت بۆ ئیسحاق بێنی کەسێک دەنێری لە منطقەی حەڕان ژنێکی بۆ بینی باشە کە منطقەی کوردی بۆ حەڕان نەک ساف کوردی لێ بۆ سریانی هەمووشتی لێ بووە بەڵام دێ بۆ ئەو منطقە خۆی دکتۆر ئەزانی زۆر شتەیە لە مێژوودا شاردراوەتەوە یان تا ئێستا ئاشکرا نەکراوە کاتی خۆی من پێم وایە هەموو شتێک ڕۆن ئەبێتەوە بەڵام ئەوە گرینگە کە ئێستا ئێمەی کورد چۆن ئەتوانین لەگەڵ یەکتری بژین چۆن ئەتوانین لەگەڵ دەوروبەری خۆمان بژین ئەو پەیامە چییە ئەو پلانە چیە کە ئێمە دەمان هەیە بۆ دوا ڕۆژی نەوەکانمان دای بڕێژین ئاخۆ هەر لەسەر بنەما کۆنە ئیسلامیەکەیە کولتورە عەرەبیەکەی یان ئەمان هەیە تازەگەری بکەین ئەمان هەیە نوێگەری بکەین ئەمان هەیە داهێنان بکەین لەبواری فکریەوە لەبواری کۆمەڵایەتیەوە لەبواری یەکتر قبوڵکردنەوە جا ئەگەر قوڕ ئەڵەیە هەر شتێک بۆگەن بێ خۆی لێ دەدەن ئەڵە قوڕ بۆ وای بۆ ڕۆژێک کە خوێ بۆ خۆی بۆگەن لێیان بۆ خۆی بگن خێت ئجا ئەم برادە ئاتەیستانە بە حساب نخبەکانی کۆمەڵگا ڕۆشنبیرەکان ئەو کەسانن کە لە چەند کولتوری ئاینی و لە چەند دوگمای ئاین ڕزگاریان بووە ئێستا خۆیان جارێکی تر کەوتونەتە ناو هەمان چاڵەوە ئجا ئەمە ئەبێ ئەم ناوانەی دۆڕۆژ چۆن تەعامل بکەن لەگەڵ ئەم شێوازە هەڵسوکەوتە پەیامەکە زۆر وازەحا زۆر ئاشکرایە ئێمە بەڕاستی کەمینەی پشتگیری یەکتر بین پێویستە یەکتریمان خۆش بێ پەیامی ئێمە خۆشەویستیە پەیامی ئێمە زانستە پەیامی ئێمە خزمەتکردنە بە یەکتری ئەو پەیامە بێ بگات و پێم وایە بە ئینسانی شۆڕژگەر و لە خۆبردووش دەگات بە کەسی خۆویست و خۆپەرست و هەلپەرست و پارەپەرست ئەم شۆڕشە ناچێتە سەر کاتێک هەر بژیت زۆر سپاس بۆ بەشداریت داری سەر چاو هەر بژیت زۆر سپاس هەر بژیت کاک فەرمان فەرموو ئازیزم کاکە پشتیوانم کاتە باش بەڕێز باش حایەکەم چاوکن غەریبی بم کردی بەڕێزەکەم ماوەیەک لایڤەکانم نایدۆزیێتەوە نەدەدۆزیەوە وان بەیانە دۆزیمەوە سەرکەوتوبی بەڕێزەکەم وا بیستومە لەسەر مەسیحەوە لە لایفێکا بەشداری کردووە داوای کردم گوتیان تێڕوانینی قورئان سەبارەت بە مەسیح و ثالوث چێ گوتم بە چاوان بۆ دەکەم کردم و بەڵێ لە ڕێی منە بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم دیارە دەوڵەمەنی معریفی و فکری جەنابەت دەرەخات خزمەتێکە بە خزمەتەکانی تر خەرمانی خزمەتەکانتە ئەمن پێم وایە شتێکی باشت کردووە دەستت خۆش بێ و بەردەوام بە کاکە پشتیوان بە نسبەت کەلیمەیەکە وا مەلای ژنیش داهێنرا
بەڵێ ئێمە چەمکی مەلا چۆن بکەین بە مؤەنەث پێی دەکەین مەلا بڕواکە نازانم يعني سەختە بەڵێ کەواتە ناکرێ مەلا ژن بێت بەرحاڵەوە خۆت باشترە زانی مەلا هەر پیاو بووە ئیسەکراوە بە ژن دەبێت چەمکەکەش بگۆڕ ئەگەر بشیکەی بە مەلاژنی ئەندێکا ژنی مەلا نابی بە مەلا ئیمان ئەوەش کێشەی هەیە نابێت ئەوە مەلاژن جیاوازترە بە دڵنیایی بەڵێ کاکە پشتیوان ئەگەر لەسەر ئەتایست و عرفانی ئەرە بەڕاست عرفانی و ئەتایست پەیوەندیەکی قوڵ یا پەیوەندیەکی بەقووەتیان هەیەیانە من پێم وایە هەیەە بەڵام من پێم وایە عرفانیەکە دەوڵەمەندترە چونکە مرۆڤ خۆی دروست دەبێت بەبێ خوێندنەوە بەبێ معلوماتی دەرەوە سەرەتا بناغەیەکی فکری خۆی دروست دەکات ئەو جا پەل دەهاوێت لێرەدا سوالێ دروستەکەم خوێندەوارانی کورد خوێندەوارانی ئەو منتیقەیە بۆچی یەکسەر پەنا ئەبەنە بەر ئاتایست بۆ نایەن عرفانیەکە هەڵسەنگێنن بۆ نایەن عرفانی دروستکەن عرفانیت بەمانای معریفە نایە لەبەرەوە تۆ ناکرێت بڵێ کەسێکی ئارتستە و عرفانیەتی تێدایە هەرگیز لەبەرەوە مەوزوعی عرفانیت تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە ڕۆحیشەوە هەیە گەر هاتو تۆ کەسێکی ئارتست بووی بڕواد بە ڕۆح نییە لەبەرەوە ناکرێت کەسێکی عرفانی بی بەڵام دەکرێت کەسێکی خاوەن معریفە بی تەنها کەسێک دەکرێت کەسێکی عرفانی بی کە بڕوای بەبوونی مەسائلی ڕۆحی هەبی لەبەرەوە ئارتستەکان کەسانی عرفانی نین هەرویستم ئەوە تێڕوانی منە ئەڵبەتە بەڵێ بەنسبە تۆزیە جیاوازیمان هەیە عرفانی ڕاستە لەگەڵ تام 100% کە دڵنیا نابێت تۆ لەسەر معریفەی دەرەوە لەسەر خودی خۆی ئیش هەکات لەسەر دەرەوە بە تایبەتی لەسەر خودی خۆی شەکە بیرکردنەوە و تێڕامان ئەمە منهەجێتی بەڵام ویستم لەسەر شتێکە جیاوازیەکمان هەبێ لەسەر مەسەلەی ڕۆحانێکە من پێم وایە ئەو قوڵبوونەوەی خودی ناخی خۆی وای لێ دەکات باوەڕی بە ڕۆحانی نەبێت لەگەڵ لەسەر ڕۆحانی ئیش ناکە چکە ڕۆحانی دوجار شتێکی خورافیە لەم ماوەیە شتێکم دەستنیشان کە یانووسیم هەچی ناوێنەی ئەڵێم ئینسانی عرفانی لەگەڵ ڕۆحا ئیش ناکات چکە ڕۆح شتێکی خورافیە بەنسبەت ئەو ڕۆحانیەی کە لێ ئەو خۆشەویستی و عشقی لە بینی خالق و مەخلوقا هەیە شتێکی زۆر خورافیە چونکە خالق سوپەرپاوەرێکە هێزێکی بێکۆتایە مەخلوقێ دەبێت چی بێ ئەگەر خۆشەویستیەک و عشقێکی شەبێ لایەکلایەنەیە لە مەخلوقەکەوەیە زیاتر نەک لە خالقەکەوە کەواتەوە ئەوە چۆنەڵێ عشقێ خۆشەویستیەک نییە یا خۆشەویستیەکی صحی یا تەندروست نییە کەواتە باسی خالقێک دەکەین لە ڕوانگەی ئاینەکان نەک خالقێک کە لە دەرەوەی دەق ئاینیەکان ئەگەر خالقێک بوونی هەبی وەکو خودای سپینۆزا لە دەرەوەی دەق ئاینیەکان ئەلبەتە ئەم خودایە هەمان پێناسی نییە کە دەق ئاینیەکان پێناسی دەکەن هەموو پێناسەکان لە ڕێی منە هەموو پێناسەکان کە ناوی خوددا بمژێت خوددا لە دەروی خودی خۆتا بێت خدایەک دەکەم لە داخلی خودی خۆت لە ناو خۆت دەمە خۆش بێ باسی ئەوەمان کردوەختی خۆی کە ئینسان ئەتوانێت تاقەکانی خۆی بەبێنێ دەکرێت ناوی بنێ قۆراغێکە لە خوددابوون ئەتوانی بگەیتە قۆناغی خوددابوون عرفان بەم باوەڕەوە هەوڵ دەدا چالاک دەبێ ئەو خودای لە ناخی خۆیان ئەدۆزێتەوە نەک مەسەلەیەکی ڕۆحی وەکو ڕۆحیە خەیاڵی بەنسبەت تواناکانەوە ئەبێتە ئەو ڕۆحە جێگرەوەی ئەو ڕۆحە جێگرەوەی ئەو تواناوزەیە و ئەو خالقەیە ئەو خودداوەندە ئەوەندەم هەموو بەڕێزەکەم سەرکەوتوو لەگەڵ تام هەرچی چۆنێ پێم بکرێ پشگیریت کەمە وەکو معنەویەک زیاتر هیچی ترم پێ ناکرێت سپاس کاکە بەخێرچی بە قوربان بەخێرچی زۆر سپاس بۆ بەشداری باشە بەڕێزانەوەزم هیچ کەس نەما بەشدار بی منیش ئەگەر وەبی کۆتایی بەرنامەکە دێنم هیوادارم
دیارە لۆی ڕۆژێ نەمانتوانی بەرنامەی سپێسیفیک تایبەت دیاریکراو دابنین، بەڵام لە داهاتوو بەرنامەی دیاریکراومان دەبێ و موسڵمانانیش باوچن بابیر بکەنەوە لەو گۆماوە قوڕاوی کە خۆری تێدا نەقم دەبێ و ئەگەر توانیان بە وەڵامێک بێنەوە ئەو کاتە دەکرێت مناقەشە و گفتوگۆی لەسەر بکەین، پێمان بڵێن ئەو گۆماوە قوڕاویە لە شێیە، من دەمێ بچم بە سەردان سەیری بکەم چکە ئیجازەکەم هاتووە، دەمێ ئەگەر هاتوو ئەلبەتە زوڵقەرنەین بۆ غەرب ڕۆیشتێ دیارە گەیشتۆتە لە منطقەی مۆریتانیا، لە منطقەی مۆریتانیا لەو منطقەیە بووە، هەرچەندە بە پێی سەرچاوە مێژوویەکان دڵقەرنەین گەیشتۆتە لیبیا تا لیبیا ڕۆیشتیە، باشە چووە لە میسر و لە میسر ئیدعای خودابوونی کوردیەکەوە کوڕی زیوسە، باشە کوڕی ئەوە اینجا گەیشتۆتە لیبیا و لە لیبیا گەڕاوەتەوە، کەواتە دەی بچین لەو گۆماوە قوڕاویە بگەڕێن لە لیبیا، لەگای لە لیبیا کانیاوە قوڕاویەکە دەبی لە لیبیا بدۆزینەوە. حەزەکەم بیبینم دیمەنێکی زۆر ڕۆمانتیک دەبی ئەوە دادەنیشم لەگەڵ کەپڵەکەم ئاوا لە دیار گۆماوە قوڕاویەکە خۆرەکە ئاوا دێتە خوارەوە بۆ ناوی ئەڵڵا سبحان الله سبحان الله تەدەگەی نقم دەبێ ئەگەر بکرێ فەرمودەمە ئەگەر بکرێ بەیانی وەڵاممان دەنەوە بەیانی وەڵاممان دەنەوە بزانین مۆزوعەکە بزانین چی وەڵامێکتان پێ دەبی سەبارەت بەو فەرمودەیە چکە قورئانەکەتان ئاماژەی پێکردیە هەموو تەفسیری مفەسیرەکان لەسەری هاوڕان محەممەد فەرمودەی هەیە لەسەری فەرمودە فەخر العالمین دەڵێ بەڵێ لە گۆماوێکی قوڕاوی الله ئەکبەر دەڵێ بەڵێ لە گۆماوێکی قوڕاوی ذوالقەرنەین دەڵێ بەڵێ لە گۆماوێکی قوڕاوی ئەبوو زەڕ دەڵێ بەڵێ لە گۆماوێکی قوڕاوی الطبري القرطبي ابن كثير الزمخشري الطوسي الجلالين الحمو ألكان دەڵێ بەڵێ لە گۆماوێکی قوڕاوی باشە لە گۆماوێکی قوڕاوی لەبەرەوە سمێڵ قوتی کورد تۆ نەکەی بێ بڵێ نەخێر مەبەستی گۆماوێکی قوڕاوی نییە نەکەی باشە ئەوە نەکەی خۆ لەگەڵ من نایخوا درۆ و تەقیە و درۆ دەلەسە لەگەڵ من نایخوا باشە گۆماوێکی قوڕاوی باشە کانیاوێکی قوڕاوی تێدەگەی کانیاوێکی قوڕاوی تێدەگەی چەند ڕۆمانتیکە جا لەوێ دادەنیشم شەعرت دەنووسم ئاوا ئازیزەکەم کە گەشتمان کرد بە یەکەوە یەکسەر هات بە خەیاڵما ویستم لەسەر ئەژنۆکانم دابنیشم ئەڵقەی کامرانی بخەمە پەنجەتەوە دیمەنێکی ڕۆمانتیک بوو هەروەک قورئان پێی گوتبووین خۆر هات و چوو تا وەکو لە گۆماوێکی قوڕاوی نیشتەوە ئازیزەکەم خۆشم دەوێت سبحان الله شعر دەنووسین نای گۆماوە قوڕاویەکەی دادەنووسین شعر دەنووسین اینجا وێنەیشتان بۆ دەگرین و وێنەکەشتان بۆ دەنێرین باشە وێنەکەشتان بۆ دەنێرین خەریجی زانکۆبی دکتۆربی ئەندازیاربی مامۆستابی نەوەی داهاتوو فێرە علم و مەعریفە بکەی باشە بڕات بەو شتە قۆڕی هەبی باشە بەڵێ بڕوات بەو شتە قۆڕانە هەبیتن یعنی کاتێکی شاد بەڕێزان بەڵێ جوبە بوو هات شعری بۆ هێنام بەڵێ کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز هیوادارم هەموو لایەکتان باش من تاوەکو بەرنامەیەکی تر هەر بژین